یارانە کوردەوار وەختتان و خێر پێشەکی بێژم کە من دووچارە سەرماخۆردگی بووگەم. ئومیدوارم کە مشکل و معزەلێ دروست نەکا لە خلالە دیبەیتەکەوە بتوانم مەسائل بەباشی تەقدیمە حوزورە ئێوەی بکەم. نەبوونە ساختارە سیاسیە کە بتوانێت نوێنەرایەتیە هێزە کۆمەڵایەتیە مردم بکات باعث ئەوێت ئێمە لە کۆمەلگای کوردەوارە چۆنیەتی ڕوبەڕوو بوونەوەمان یا پێناسەکردنمان لە دوژمنە خۆمان چۆنیەتی درستێک نییە. ئێمەمانان فکرەکەین مەسائل وەختی ئەڕواتە قاڵبە گەورەترە ملی و مردمی دیسانەوە هەر مەسائل خصوصیە و ئەم مەسائلە خصوصیە عادیە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی کە دیگەریە ئێمە دنیای ئینقیاد و نظامە سوڵتەس و وتی لە نابودیە ئێمە سیستەمە جودۆ کریسیانەتی دەستێکی گەورەی هەست. بەڵام بۆ مثال بێژم 4 ژوویە 1976 4 ژوویە 1976 جەماعەیەکی ئێر فەڕەنسیان دزی کە بڕێک لە سەرنشینان ئەم هەواپەیما جوولەکە بوون. و ئەمانە ئەم هەواپەیمانە هەدایەت کرد بەرەو ئوگاندا. ئەو کاتە ئیدی ئامین ڕەهبەرە دیکتاتۆرە ئوگاندا بوو و ئوگاندا ئەمانەی قبول کرد، یعنی ئەو کەسانەی کە هەواپەیماکەیان دزی بوو. ئەرتەشە ئیسرائیل لە ڕێگەی ڕوانداوە خۆی کردە ژوورۆ بۆ ئوگاندا. تەمامە گرەوگادنگیرەکانی کوشت. فرودگای ئەنتەپەی خاپور کرد، هێزە هەوائیە ئوگاندای فەلەج کرد. 45 ئەفسەرە نەزامیە ئوگاندای کوشت و 1 ئەفسەرە خۆی کوژیە. عیبرەتی دروست کرد بۆ تاریخ کە هیچ وڵاتێک تەرەفداری لە فلستینیەکان نەکات. بە نابودیە فرودگاه ئەنتەپە ئەمانەی کە لە پشتە مەزڵومیەتە یەهود و لە پشتە مەزڵومیەتە ئەمانە وێسیاگن ئەلفبای سیاست نازانن. ئەوەی کە دوژمنە مردمە ئەگەر ڕۆژێک لە نوتفە خەفەی نەکەی و نابودی نەکەی ئەم داستانە و ئەم عفونەتە سەر هەڵەداتەوە و دائیمەن تۆ گرفتارەکە. یەکێک لە سەمەراتەوەی کە کۆمەلگای کوردەوار خەسیاگە و ئەم هێزە کۆمەڵایەتیە لێ سندریاگەس و ئەمەسە کە ئێمە نازانین چۆن بەرامبەر بە دوژمن هەڵس و کەوتکەین. فکرەکەین فرە عادیە. من ئەوێنم خەڵکی فکرەکان بەرخوردەی کە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بەرامبەر بە پاشماوەکانە هیوا تاب لە ئوروپا و لە جێگەهایەترە ئەیکات مەسائلە شخصیەکەوە بە ئاسانی ئێمە ئێشێ دەسی لێ هەڵگرین. مردمە ئێمە هەنووز ناتوانێ ئەبعادە ملی بفەهمێت، لە ئەبعادە ملی و دوژمنی بفەهمێت. ئەم مردمی ئێمە فکرەکات مەسائل حب و بوغزە شخصیە. ئەگەر مەسائل حب و بوغزە شخصی وێت خۆب دلیلێ ناکا ئێمە بە دلیل و قسە بکەین. ئێمە وەختی دلیل تێرین مەدارک ئێرا ئەدەین گەرەکمانە ڕواڵەتە کەسێک دەربخەین بۆ خاتری وەی مردم بزانێت کێها دوژمنە ئەم مردمنە، ئەم سەرزەمینە، ئەم خاکەنە، ئەم جەهانە کوردینە، تا بفەهمێت دوژمن عەلیە خامنەئی بە تەنهایی نییە تۆ بەسەر کورسیەکەوە ئەیوێنیت. نظامە سوڵتە هەر ئەوە نییە کە ناوی عەلیە خامنەئیە یا چواردانە بەسیجی و پاسداروێت. بەڵکو ئێمە لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کارکردە نظامە سوڵتە و چۆنیەتیە ئەعمالە بەرنامەکانیمان بەحس کرد. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بۆیە شۆڕشێکی تایبەتە کوردیە کە لە سیاست ئەزانێت، لە مبارزە ئەزانێت. تەمامە ئەوانەی کە ئێمە لە توولە ساڵانە ڕابردوو بەحسمان کردگە و مشەخەسی ئەکەین کێ دوژمنە ئێمەس و کێ دوژمنە ئەم ئومەتە ئێمەسە. دەلیلی ئەمەسە مردمە ئێمە تەکلیفە خۆی بزانێت و بزانێت لەگەڵە کێها تەرەفە.
ئێمە شوخیمان تەکە دوژمنان نییە خۆ ئێمە تەکە دوژمنە دانانیشینە پیاس پاککردن و قسەی خۆشکردن و لە یەکتری ببورین لە حەوزەیە مەنافعە ئومەتە کوردیە ئێمە بەرامبەر بە دوژمن ئەوەنە ڕەحمان نییە دوژمن قەستی کردگە ئێمە نابود کات و ئێمە دوژمن نابود ئەکەین ئەمە ئیشە مشخص بێت بۆ مردم ئەگەر ئەمە مشخص نەوێت بۆ مردم اتفاقێکە بۆ ئێمە ئەکەوێ هەر ئەمەسە کە ئێوە ئەیوێنن کاوران لە عەقبەیەکی ئیجتیماعی و تێت لە تاریخێکە تۆماری کردگە تێت ئەم کاوران معلوم نییە چه کارەس ناگەهان بە چەرخشە کەلامە خۆی ئەم کاورا پاکۆ ئەوێتەوە نەپاکۆ ناوێتەوە کاوران مەسئوولە کارەکانە گوزەشتەی خۆیسی بە تایبەتی کارهایە کە لە خانەیە نابودی ئومەتێکە چۆن تۆ بە ڕاحەتی ئەتوانی بگوزەری لە کەسێک کە لە نابودی ئەم مردمە دەسی بووگە ڕۆڵی گیێڕیاگە نەقشی بووگە چۆن من نتوانم فەرامۆشی بکەم ئەوە مشکڵە تۆز کاورای دارای حاجی حوسێنی چەرمەگە هەڵەگەڕێتەوە ئێژێ من تەکە مولازم محسنە ارتباطم هەست کۆمەڵگای ئێمە ئەگەر کۆمەڵگایەکی کوردی بێت ئاغایە دارایە چەرمەگا ئەگرێ تا مشخصی کا ملازم محسن وا لەکوێە تۆ غەڵەت ئەەکەیتەکە ملازم محسن تەکە دوژمنە ئومەتە کوردی ارتباط هەست بێجا ئەەکەی هەسە تۆ وایتە ناوە تەبەقەی خیانەتە بەم ئومەتە چۆن تۆ بە ئاسانی لەمە ئەگوزەری بڕوا پەیکاری دەیلاوە ارتباطە ڕفیقانەیان هەسوو چی پێ بکەین و گوزەشتەگە چووگە پەیکاری نەگوزەشتگە چووگە پەیکاری ئەمە حقوقە عمومیە مردمە کووردە ئەمە ئەڕواتە بازنەیە خیانەتە بە ئاو خاککردن بە ئینسانە کوردیکردن و ئەمە نێ لە دەستەوە تۆ بەرخوردە سەلیقەی وە شەخسی پێ بکەی ئێمەم دیبەیتانەدا ئەنین تا خەڵکە کوردەوار بزانێتەکە دوژمنە خۆیان چۆن بەرخورد دەکات ئەو دوژمنە نزیکترین کەسە تۆ بێت هاوشاری تۆ بێت مناڵە مەحەلەکەی تۆ بێت مادام تۆ لەم حەوزە نەتزانی تۆ ئینسانە درۆزنێکی ئێمە کەسانێک کە ئەڕۆن حەمایەت لەم دوژمنانەکەن لە پشت چێهرەیە کوردبازی کوردین و لاوە و قەیناکا و گوزەشتگە و مەسائلە خانەوادگی و جمێن و کورد بابەت و تەمامە وجودە جمێنە بە بەشەریەت تۆ تا بینە قاقات دەست وا لە خوێنە ئەم مردمە چارەنووسە ئەم مردمە تۆ مەسئولی لە فەساد ئەم سەرزەمینە چۆن ئەم مردمەشێ لە تۆ بگوزارێت لەزا ئەو کارە ئێمە ئەیکەین ناڕواتە بینە مەسائلە خوسوسی هەروە ئێوە دیتان بۆ ئەووەڵین بار لە تاریخە ئومەتە کوردیە وەختی حەملا کرێ بە ساحەتە مقدسە ئەم سەرزەمینە و ئەم مردمە یارانە ڕاپەڕین لە هەر کوێ کابن کارە خۆیان ئەکەن لە یەک مەرکەزە فەرماندەهیە مشخص و فەرمان ناگرن مەتنە ئینقلابی وا لە دەستیا تەکلیف مشخص ئەوێ و کارە خۆیەکە ئەمەسە مبارزەی ملەتێ مبارزەی ئومەتێ وا داگیر کریاگە محاسرە کریاگە و گەلێکیانە نابودی کەن ئێمە تەواوە وجودمان کرمۆڵ بووگە بە عناسورێک کە ئێوە فکرەکەن کە سوکارتان و نزیکانە ئێوەن و ئینسانهایەکن و لاوە و حەلەوێ مشکلاتەکە و مشکلاتە لەگرا دەگرا مشکلات نییە دانەیە کە خۆی بە کوردباز ئەزانێ و پێشمەرگە بووگە و ئەچێت بەشدار ئەوێت لە پڕۆژەی پاشماوەکانە هیواتابە لەسەری ئەکەوێت ئەو ئیستە کەوت کەسە ناوە گەردونەیە هیواتاب و حەسابێژێ پەس بداتەوە چۆن کۆمەڵگایەک واکسینەکەی لە بەرامبەر دوژمنە چۆن کۆمەڵگایەک ئەپارێزی لە بەرامبەر خیانەتە وەختی عیبرەت دروست ئەەکەی لە خائین وەختێک مەجالە دەی بە کابرایە کە گەرە کێسی تەکی کەسێکا ڕفاقەت بکات خاس بیرۆ بکات و بزانێ خەریکە لەگەڵە کێ ڕفاقەت ئەکا کامە ناو ناوەڵۆک ئەچەس پێیوە نەتۆ بە ئاسانی لەبەرەوەی حەزت دڵتە و تەنیای و تریبوونێکە پێدریاگە بتوانی قسە بکەیت و چرت و پرت و تۆ ڕەهات بێژی لە نابودی ئەم مردمە شەریک بیت لێودا فکر بکەیت تۆ ئینسانێکی مەوەجەهی و خەڵکی بە تۆ حەق ئەدا راپەڕینە کوردەوارە سەربەخۆ لەو ڕۆژە هاتکە سعیەکات چۆنیەتی ڕوانگەیە ئینسانە کوردی ارتقا بداوە بیواتە سەرۆ
تا لە ناسین ڕواڵەت دوژمنە تووشت تارمایی نەوێت لێڵایی لە بەرچاویان نەوێت بە شەفافی بزانێت کێ دوژمنە و تەشخیص بدات کێ دوژمنە ئەمە و کارەسە و ئێمە قیاممان کردگە بە ئەنجامدانی و ئەمما مەسئلەیەکی تر بەحس بکەم وەختی ئەڕۆیتە ناوە مەفاهیمێک بە ناوی فەڵەنجیزم شارلاتانیزم ئەمانە مەفهومهایەکن کە لە دوای ئینقلابی فەڕەنسەوە بەرەبەرا کرێتەن بۆت و گزارش لە تاریخێکەدا فەڵەنشیزم یعنی فشار گروپ فشارێک دەمە دیگەران دائەخا تەوەجۆ بکەن دەوڵەتە ئێرانی بە گروپە فشارەکانی دەمە مەردمی داخست مردم لەوەی کە ناوە دایک و خۆشکی نێرن ترسیا لەوەی کە تۆمەتێ نەخەنە پاڵی ترسیا ئەم گروپە فشارە لە ناوە تەمامە ئەم کۆلۆنیانی دەوڵەتی ئێرانیە مەوجود بوو مەجالیان نەدا ئەم کۆمەلگای کوردەوارە فکر کاتەوە مەجالیان نەدا ئیدەتیا دروست بوێت هەرکە دەمی کردو بە ئەناسورە خوێڕی کەوتنە گیانی دەمی دابخەن فشاری بۆ بێرن کابرا بکەوێتە حاشیەوە نەتوانێ قسە بکە دەستیان برد بۆ کەسوکاری دەستیان برد بۆ زیندگی ئیجتماعی دەستیان برد بۆ دایکی خۆیشکی شروعیان کرد بە مەطلب دروستکردن قسە و قسەڵۆک دروستکردن شایع دروستکردن تۆهمەت لێدان ئەمە گروهە فەڵەنجیزم یعنی ئەمە یعنی تۆ بێ بۆ خەڵکی هەڵبوەسی بێ ئەوەی دەلیل بێری مەدارک بێری تۆ بێ ئەوەی تەحلیلی بکەی کە ئەمە کێ هاوردگێسی خەڵکی کوردەوار من برزیلی قسە ناکەم خەریکم بە زوانە دایکیە ئێوە قسە ئەکەم ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختێ تەکی باندێکا دەرەکەفێ ئێژێ ئەم باندە لەکوێ تەقزیە ئەکرێ بۆ ئەم کاوراتێت ئەم کارەکە مشەخەسەن ئێمە سوعال ئەکەین چی عەباسیە گاریک نقمان الزوڵەمات و ئەم هەتیوە تەیبە ڕەحیمی کۆ ئەکاتۆ ژێرە یەکتریا لە کاتێکە عەباسی یەگانە لەو لایڤەی خۆی هەڵ ئەداتە سەرە ئەمانە تڕۆیانەکە چی کۆیانەکاتەوە تۆ ئێشێ لە خۆت بپرسی یاران ڕاپەڕین مەتنە ئینقلابی ڕاپەڕین کۆیانەکاتەوە شۆڕشگێڕی کۆیانەکاتەوە شۆڕشگێڕی بۆ ئوممەتە کوردی و خاکە پیرۆزە کوردەوار کۆیانەکاتەوە ئەوان چی کۆیانەکاتەوە ئەوان حیچ مشتەرەکاتێکیان نییە نە مەردانەگی کۆیان نەکاتەوە نە ئینسانیەت نە کوردایەتی حیچی کۆیان ناکاتەوە بۆیە عەباسی یەگانە لە لایڤەکەی خۆیان هەڵەگەڕێت و ئێژێ ئێمە کۆبووگینۆ تا بزانین ئەم کاورا شێتە فکرێکی بۆ بکەین بیوەنە شێتخانە دلیلە عەباسی یەگانە بوو جواوە ئەوەی کە ئەمانە لە ژێرە چی کۆبووگنۆ ئەمەسە کە ئەم کاورا شێتە بێن فکرێکی بۆ بکەین بیوەنە شێتخانە ئێمەش سوالەکەین ژین خەڵکینە ئەم ئاغا هەر کە شێتە ئەیواتە شێتخانە ئەم ئاغا لەبەر و ئێژێت هەر کەسێک گەرەکیسی بێت و ڕەهبەر حەقە خۆیەسی ئێمە بەری پێ ناگرین چون هیچ کە ناتوانێ بەری پێک بگرێ لێو دو هاتکە ئێژێ بێ با کۆبووینۆم کاورا تەوەهم لێی داگەیژین دێکاکە بۆ بەری پێگری ئەم قسانە بۆیە ئەکەین تو بفەهمی ئەمانە عاملە ئینسجامیان ئەوە نییە شێتێ بوونە شێتخانە عاملە ئینسجامیان ئەوە نییە کە گەرەکیانوێ فکرێ بۆ تاکێکی ئەم کۆمەڵگا بکەن ئەمانە عاملە ئینسجامیان دەوڵەتە ئێرانیە کە ئێژن بڕۆن حەملە بکەنە جەریان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کۆیان بکەنەوە مشکڵیان بۆ دروستکەن قسە و قسەڵۆکیان بۆ هەڵوەسن بێ ئابڕوویان بکەن ناوی دایک و باوکیان بێرن بەکێ بە مشتێ مەفعولە بەرە دەستیان وەکو عەباسیەکانە کوێر تەکە تەیبە مەفعولە کوڕە یوسفە تەکە لوقمان زوڵەماتە بۆ وعناصر دەور و پشتە ئەمانە بوو گەرەکیان ئەم کارە بکەن ئەمانە فەڵەنجیزمە ئەمە ئەم مەکتەبەسە کە گروهایە فشارە حیزب الله و ئەنسار الئیسلامە ناوە دەروون لە دەریشۆ تەحتە ناوە کوردایەتی و تەحتە ناوە هەوادارانە ئەحزاب هەر کەسێک ئیدەی جەدیدی پێبوو هەر کەسێ ڕاهکارە مبارزەی جەدیدی پێبوو دایان گرتە سەری ئەم کاورا دەمی دابخرێت ئەم دەفعە بە پێچەوانە ئێمە بە ئیشرافە کامل بە فەزایەک و دوژمنێک لەگەڵ یا ڕوبەڕووین هاتکینە سەبەرەوە
بۆیە ئێمە لە بەرامبەرم مشتێک مەفعول دەستگاهای ئیتلاعاتی ناکێشینە دواوە. کارنامەی ئێمە و زندگی ئێمە و کەسوکارە ئێمە مشخەسە، فرە سەربەرزین، فرە سەربەرزین. و ئەمە ناوێت تۆ بە عساوەی کە ئێمە لە ترس دایک و خوایشک و کەسوکارمان بڕۆینە دواوە، تا فەزا خاڵیکەین بۆ هەرچی نامەردە بەچکە فاحشەی دەستگاهای ئەمنیەتی دەوڵەتە ئێرانیە تا حەیتەران بکەن بە مردمە ئێمە و مردمە ئێمە کاولکەن و کۆمەلگای ئێمە کاولکەن. پس مشخەسەن ئێمە ئەزانین خەریکین چی ئەکەین و ئەم لایڤ ئاخرە حکمی وا لە شوێنە. وەختی ئەزهانە عمومیە خەڵکە کوردەوار ئەزانێتەکە کێها ڕوبەڕوەم بن بۆ قسەکانە عەباسیەکانە تێرم تەناقوزاتی دەرتێرم تا بفەهمن ئەم ئینسانە سەرتاپا دروست هیچ بنەمایەکی نییە، هیچ باوەڕێکی نییە. کاورا جملەیە قەبلتری لەگەڵە جملەی دواتر یا تەکی یەکتریا متەناقزە درۆ ئەکا. ئەمە هەدەفێ وا لە پشتیە تۆ چۆن تەکی ئەمچن کەسانێکە هەڵس و کەوتەکەی، تۆ چۆن لەمە قبول ئەەکەی کە ئەم ئاغا کوردە و کوردایەتی ئەکا و گەرە کێ مبارزە بکە، چۆن تۆ ئەمە قبول ئەەکەی؟ دێ ئەمە نیشان ئەدا تۆ یەکە لەم ئاغا خەریکی حمایەت ئەەکەی بە ناوی کوردۆ خۆتیش وەکو ئەویت. ئێوە فکرەکەن ئەوامە لە دەوڵەتە ئێرانی گشتی حقوق بگیرە، گشتی دەوڵەتە ئێرانی حقوقی پێدا نە. بزانن کاورایە کە لەم ئوروپا کاری کێشاوەی کە تۆ راپۆرتکە ئەمە هەبوونە سفەتە جاسوسی و خوێڕیگەری و ئادەم فرۆشیە لە وجودە تەرەفە. تۆ لە هەر کوێ تێت ئەگیرێ ئەڕۆی پەنا ئەوەیتە دەسەڵات. تۆ دیارە خۆفرۆشی، جاسوسی، بێدایک و باوکی، تۆ یەکە تا دەست بۆ ئەوەن فەورەن پەنا ئەوەیتە پۆلیس. نا ئەوەی کە تۆ هیچ غەڵەتێ بتوانی بکەی بە پۆلیس، نا. ئێمە گەرەکمانە نیشانی بین تۆ کێی تۆ هەرچیشتەوە لە وجودتا، بنیام فرۆشی، جاسوسی کردن، راپۆرتدان دەی نادرۆست. تۆ چی وادارتی کردگە بۆ جمهوری ئیسلامی و دەستگاهە پاراستن و دەستگاهە جاسوسیە یەکێتی تۆ جاسوسی نەکەی؟ دێ تۆ لە هەر کوێ تێت ئەگیرێ ئەڕۆی راپۆرتە دەی لە خەڵکی، راپۆرتە دەی و گزارش ئەەکەی و تێوەگیریاگە و تۆ مشخەسە چکارەی تۆ لەگرا لەگەڵە سفەتە جاسوسیە تەرەفا تەرەفی. تەرەف بزات جاسوس و خۆفرۆشە، ئینسان فرۆشە. ئێوە ئەمە بفەهمن لەگەڵ کێ تەرەفن. ئەم سفاتەسەوا جامعەیە نابود ئەکا. تۆ وەختێ پێوانت نەوێ بۆ پیای خاس و پیای خراو چۆن نەتوانی ڕفاقت بکەی، چۆن خەڵکی تێری تەناوی ماڵەکەت، چۆن هەڵس و کەوتەکەی، چۆن شوو ئەەکەی، چۆن ژنە خوازی، وەختی تۆ نازانی خاس کێس و خراو کێس، وەختی تۆ نیشانەکان دەرک ناکەی. کاورای پیرەمەردای ئێمە سەری مناڵێکی 8 ساڵەی تەماشاکرد نەشکیاو، وتی ئەم کوڕە خوێڕیە بەریدەن، خوێڕیە بووگە تۆ کوڕوی لە ناوی کوڕاناوی گەمە بکەی سەر نەشکیاوێ سەریەکێکە نەشکان دوێت بە نیشانە زانی کابرا چکارەس. تۆ کێوە ئەحمەقتی کردگە نافەهمی دوژمن چ شکڵیە. ئێوە فکرەکەن گەلە کۆمە لە ئێمە بکرێ 1 ملیۆن نەفەر گەوج دەممان تێ بکات، ئێمە پاشەکشاکەین و ئەڕۆینە دوایە ژین ئێوە ڕازەکەن. نە ئێوە درۆزنن، ئەوە ئێمە سابتی ئەەکەین ئێوە درۆزنن، ئێمە سابتی ئەەکەین ئێوە فاسدن، ئێوە هاتکن مردمە ئێمە نابودکەن. لەزا ئەوەی کە ئێمە دەنگە ئەمانە بڵاوەکەینەوە گەرەکمانە نیشان بدەین بفەهمی کاورا بنەمای نییە، ئوسولی نییە. دەی بۆ تێ قسەکە چون مەئمور کریاگە بێت قسە بکە، مەئموریەتیان پێداگە. کاورا نانی لەسەر ئەمە تامین بووگە تا ئەم دەقیقە وا هاوردگێسی پرۆژەی وا لە بەردەسا. تۆ فکرەکەی کاورا ئەدا لە سەحرای کەلبەدا جمێن ئەدات هەڵەگەڕێت تۆژێ قازی محەممەد شەهید منە و شەهیدان بەلامانە و فرە مقدس و کورە بابە گیان ئەمە خەریکە مردم فەریبی ئەکایوە حاڵیتانە، ئەمە درۆ ئەکا ئەم مەرتیکەی بێ بنیادە بێ بنەما. ئێمە نەخدەم حیزبانمانە کردگەسەوە وتگمانە چکارن.
کاوراتێت گەرە کێسی شلووقی بکات بعد لێو دوا کە فشاری بۆ تێری بە بەهانەیە حەملەکردنە بە ئێمە و کەسوکارە ئێمە کەسوکارە ئێمەیە کە شەهیدە هەمان حیزبن دەری تێرەیەژێ پاسدار دەستی خۆش بێ وایە پێکرد ئەوە بفەهمن کێن لەگەڵ کیا تەرەفن لذا ئەم نەنەمەن غەریب بازیانە من بیستگمە خەڵکیش تێت ئێژێت ئێوە تەوهینەکەن بە دەهاتی براکەمەوە باری سەدومە من تکراری ئەەکەمەوە و ئیتر تکراری ناکەمەوە دەهاتی بە ئینسانێک ئێژن کە مەغزی قوڵفە نە جوغرافیە ئینسانێکە کە دەریافتی لە محیط بەرئەندازی 5-6 دانە کاراکتەرە نەزیاتر بۆی ئەم ئینسانە تەشخیص نادا دوژمن چه شکلیە ئەو دوژمن بە جمێن و کاورا تووڕە ئەوێت و حەملەی پێکا و ئەمیش بنەوێت لە تێڵەیەک و هۆ دایکەکەت و هۆ باوکەکە ناسێ ئەمە پێژن دەهاتی نافەهمێ دوژمن چه شکلیە بۆ لەبەرەوەی زەهنی قەتیس کریاگە خۆ جوغرافیانیە خۆ لادینیە یعنی ئێمە تەکە بەرخوردهای سەخیفە ئەوەنە ڕوبەڕوو بووگینۆم کۆمەلگای ئێمە ئەوەنە فاسد کریاگە تۆ هەر ئەڕۆیتە بەرەوەیشێ پاکی کەیتەوە کێ وای کرد بەم مەردمە ئەمانە بەچی وایان کرد بە پرۆژە وایان کرد هەزینە کریا لەسەرەوەی کە مەردمە نەفەهمێ چۆن هەڵسو کەوتەکە کاورە 2 ساعت قسەی بۆکە کابرا نەیفەهمی گەموت کێسی چی وەلی عەقڵی فاسد بووگە کاورە دەرنەتیجە ئەم کارەی وە ڕاپەڕین ئەیکات کارە مبارزاتیە ڕەبتی بە مەسائلە شەخسی نییە ئەم کارەی وا ڕاپەڕین ئەیکا جەریانی ئینقلابی ئومەتێکە وا وەختێ سنووری دوژمنی مشەخەس کرد دوژمن نابود ئەکا هیچ شۆخیەکی نییە لەم جەریانە شۆخی ناکاتەکە توە تەکە دوژمنە شۆخی نییە پس ئێمە ئیدامە ئەدەین بۆ ئەوەی کە خەڵک بفەهمێ عناسر دەوڵەتە ئێرانی چۆن کارەکەن بابە کێ ئێوەی گەوج کردێەوە فکتان کرد دەوڵەتە ئێرانی فقط پایگا بەسیجە لادەیە کە بڕۆن دەیبەن کێ گەوشتانی کرد هەرم حیزبانە بۆیە تۆ نەتزانی لە ناوی خانەوادەی خۆتا دوژمن چه شکلیە نەتزانی لە دەور و پشت و ناوی شارەکەت و مەحەلەکەتا دوژمن چه شکلیە فکرکە هەر کە بڕاتە ناوی پایگای بەسیج دوژمنە اشتباه تێگەیت نەتفەهمی ئامدانەوەیان بە تۆ کرد کە تۆ نەفەهمی بعد تۆ ئەوێنی زەهنەدا ئەتەکێنن سەدان نەوە ئافەتی واتیا کێ تێی کردگە ئەمانەتیان کرد لذا ئێستا ئێمە تیکە بە تیکە وەختی تەناقوزات لەمانە دەرەخین تا تۆ بفەهمی ئەم ئینسانە هیچ ئوسولێکی نییە وەختی هیچ ئوسولێکی نییە و ئیدعا پۆپولیستیانەیش ئێکا دروست نییە درۆەکە لذا بۆ ئێوە مهمە سوعال کەی بێژی چواردانە ئینسانە خوێڕیە بێدایک و باوک چی کۆیان ئەکاتۆ لە دەوری یەکتری چی کۆیان ئەکاتۆ تۆجۆ فەرمونون وەختی فەهمید چی کۆیان ئەکاتۆ ئەو جار ئەتوانی حکم بەی لەسەر ئەمانە ئێمە مشەخەسە چی کۆمان ئەکاتۆ مەتنی هەست کارمان ئوسولی هەست پرنسیب وا لە پشتیە بەر ئەساسە مەتن خۆمان حرەکەت ئەکەین دوێکە لە دەقیقەی 52 من قسەکانە ئەم عەباسە کوێرە یەکانەمە قەت کرد بۆ خاترەوەی لایڤەکە بۆ 4 ساعت ئێدامە ئەدەین یەک سری معلوماتی جەدیدیش کەیە دەستمان سەحیحی کەین ئەو تەیبە زاهرە ناوە باوکی مەنسوور نییە و یوسفە زانیشە کوردان جانەمانە زۆرمان بینیوە لەسەر فەیمان حەیدەری قەس بە شەرەفم تۆ لەسەر خۆیشت ناتوانانی قەتڵ بکەیت باشە هەر لەسەر خۆیشت ناتوانانی قەتڵ بکەیت عەباسە یەکانە ئێژن ئێوە زاوایەکتان بوو ناوی عوسمانی داجۆ عوسمانی داج
ئێوە زۆرتان بۆ هاوردوو تایفەتەن خۆت و ئامۆزاکان و کەسوکارت زاوەتان بوو. عوسمانی داج لە ناوە حەسارەکەی خۆتانە ورد و درستانی دەقەداوە خاسیە تۆپاندن. تازە لە وەختێکایەوە جوان بووگن و زۆرتان بووگە و ئەمانە متعاسفانە لە بۆمبارانە عوسمانە داج مرد. ڕوانن هاوڕێیان من وتم دووبارە یەکەمەوە ئێمە ڕەحنە و گلەی و گازندەمان لە پارتەکانی خۆمان زۆرە و دەستیشمان خۆش بێ مافی خۆشمانە. پارتەکانە خۆمان تەوەجۆتان کرد پس فەزا دوو قوتبی بووە ئێمە و ئەوان ئێمە کەین ئەو با پێناسێ بکە ئێمە کەین ئەوان کێن ئەمسالە عەباسە یەگانە و دۆستەکانە عەباسی یەگانە کۆمەڵە و دموکرات و یەکێتی و پارتی و پەکەکە پارتە ئەوانن هەنە ئەوانن تەوەجۆتان کرد. بەڵام بابا عەزیزەکەم کاکی من خالی عەلی پەناکان مێژووی ئێمەن خالی عەلی پەناکان کەس ئێمەن خالی عەلی پەناکان کەسانێ بوون کە مێژووی ئێمەیان دروست کردووە. ئەگەر ئێمە ئیمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئاڵا هەڵگری خەباتین دژ بە جمهوری ئیسلامی خالی عەلی پەناکان هۆکاری بوون. خۆ پەیمان حەیدەریەکان نەبووە شاهۆست ئەو وەختەی ئەمانە بە ئیستلاح بە نەزەرە تۆ قەهرەمانە تۆ بوون باوکە تۆ خانەوادە شەهیدە جمهوری ئیسلامی و تۆ پۆڵە خانەوادە شەهیدا کرد. هەرە وەختە ئەمانە ئیلهام بەخشیان بۆ تۆ نەوەها هەرە وەختە تۆ بوویتە نمایندەی شۆرای شارە مەریوان. تۆ بە عنوانە خانەوادە شەهید هاوردیتیان و تۆ کورد بازی کرد سەرۆک بازی کرد بۆ تەبلیغاتە انتخاباتیت. تۆ خەریکی بە مەردم ئیلقاکەی کە دەوڵەتە جمهوری ئیسلامی دەوڵەتێکی دموکراتیکە چون تۆ لە حوزورە محسنە ڕزاییە توانیکتە قسە بکەیت تۆ عەلیە خامنەئی. ئەمە تۆ ئیژیتی یعنی دەوڵەتە ئێران حکوومەتێکی دموکراتیکە و تۆ ئەتوانی هەر جۆری قسە بکەی حتا بە ڕاهبەرەکەی ئەمە تۆ ئیژیتی و ئەم جۆرە کە تۆ تەبلیغەکەی شاید مردم لەلایە کەلامە تۆ نەفەهمێت و خەریکی چی ئەەکەیتە ناو زەهنە مردم بەڵام ڕیارانە ڕاپەڕین بە باشی دەری ئەخەن تۆ ئیدعا ئەەکەیژی من لە حوزورە محسنە ڕزاییە بەرخەلافە عەلیە خامنەئی قسەم کرد. سوال پس تۆ گەرەکتە بێژی لە جمهوریە ئیسلامی دموکراتتر نییە چون تۆ بۆ کارە تەبلیغاتە انتخاباتیت شعرە پێشسوارانمان ناوەستا بوون ئەخوێنین تەکە دفاعکردنە لە سەرۆک ئاپووە بعد تۆ لە بەرامبەر عەلیە خامنەئیشا لە حوزورە محسنە ڕزایی ئەوێسی گەرەکێکی بکاتە ناو زەهنە مردم هیچ وڵاتێ بە ئەندازی جمهوریە ئیسلامی دموکراتیک نییە تۆ وایژی یا جمهوری ئیسلامی دموکراتیکە یا تۆ عاملێکی کە گەورە ئەکری تۆ قەرارە ئەم قسانە بکەی بعد ئەم نەتایجەی لێ ئستخراج بووە کە تۆ یەکسری کارەتر لە ژێرە ئەم پوششە ئەنجام بدەی ئەباسە یەکانە تا مردم بفەهمێت چۆن ئەکرێ ئاپۆ ضد جمهوری ئیسلامی بێ پێکاکا ضد جمهوری ئیسلامی بێ تۆ بە عنوانە کەسێک لە فیلترە سەڵاحیەتە دەستگاهای ئەمنیەتی جمهوری ئیسلامی بۆ کاندیداتۆریە شارە مەریوان ڕەت بووی بۆ تەبلیغات لە ئاپۆ ئستفادەکەی بعد تۆ هەڵگەڕێتەوە بێژی من لەو زەمانە لە حوزورە محسنە ڕزاییە حەملەم کرد بە عەلیە خامنەئی. ئەمە نیشان ئەدا دەوڵەتە ئێران فرە دموکراتیکە فرە دەوڵەتێکی دموکراتیکە و تۆ ئەتوانی هەر کارێکی تیا بکەی دێ ئەمە خەڵک خۆی گزارش بە خەڵک خۆی قزاوت بکە تۆ ڕاست ئەەکەی یا ئێمە ڕاستەکەی یا ئەوەی کە تۆ خەریکن گەورەت ئەکەن هەم پێکاکا گەورە ئەوێت هەم تۆ گەورە ئەوێت هەم دیسکۆرس و گفتمانێک کە تۆ خانەوادەی تۆ کەسوکارەکەت ئامۆزاکانت برا و خۆشکەکانە لە شارە مەریوان و لە کوردەوارە خەریکن جێبەجێ ئەکەن لەگەڵە هیواتاب بەستە بوو ناوی نریاگە تماشاکە وەختە تۆ ئیژی هیواتاب داستانی واتیە هی ئیستلاحی لەگرا بووە مود بەناوی مانی لاندری ئەل کاپۆن مەوادی مخدری ئەفرۆشت بەڵام بۆ خاترەوەی پوڵەکانی کە لە ڕێگەی مەوادی مخدر بەدەستی هاورد چەرمگی بکاتۆ هات هەزاران شوعبەیە
لە باسشۆری بە ناوی لاندری سند. ئەیانوان پورتە لە کوێ هاوردگای و لە لاندری دەرم هاوردگە. ئستلاحە پولشوئی مانی لاندری لەوەی وەهات. هیواتاب چییە؟ هیواتاب دانەیەک بوو دەوڵەتە ئێران هاورد بووی کە وەختی پارەدایم شیفت ئەکا نەوع کوردایەتی بگۆڕێ بێرێتێ ناوی فازە مەدەنی و قڕەکەمەر و پەکەکە و کوبانی بازی و ئیزیدی بازی و ئەمانەی کە تۆ لێو دوادی تەکە ئێوە دەسی پێکرد بۆ خاتری ئەوە بوو کە بتوانن پارەدایم شیفت بکەن بیوەنە سەر مەقولەیە جامعەیە مەدەنی بازی تۆ لێو دو ئەوێنی خۆت و خانەوادەت پێشقەراوەڵن. مەسەڵەن لە پوشش مۆدێڕن بوونە تۆ فەساد تێریتە ناو جامعەیە کوردەوار، خۆت و خانەوادەت، خۆیشکەکەت، خوەرشی و کەنیشکەکانی، براکەت و ژنەکەی، خاڵۆکانت تێرنی، ئامۆزاکانت تێرنی، فازێکی تر دەست پێکە بەرە بەرە نگاهە مردم ئەگۆڕێت و ئێوە و کاراکەن. سنە نەبووە لە پشت لەپتابێک و بە موبایلێک و بابە کەریم خاڵدارەکان بوون، ئەمانە شەهیدی زینووی ئێمن، ئەمانە مێژووی ئێمن. دیتان دای لە سەحرای کەربەلا 4-5 دانە کەسی هاورد و کەریم خاڵدارەکان بوون و فڵانە کەس بوو، ئەمانە بوون مێژووی ئێمن. مێژووەکانە تۆ من ئەکسیم دانیاگە، منیش سوالەکەم ئەمە چۆن مێژووی تۆس؟ دێم ئاغا ئەگەن مێژووی تۆس بۆ دانەنیشت ئەهداف ڕەفیقەکانی تەعقیب بکە، بۆ دانەنیشت دەی تۆ ئێژی مێژووی منن، یعنی هەدەفەکانیان بۆ تۆ هەدەفێکی مقدس، ئەم هەدەفە بۆ خودت ئەو ئاغا مقدسنە و خروجیەکەی بوو ئەمەی کەم ئاغا ئیستە بە فانیلەوە دائنیشێت تەواو گیانی خاڵکوبیە شەروارەکی ئەکاتە پێی بوتری ئاوجۆگرێتە دەستی باقیماندەیە هەشتا و خوردەیەکی گوردانە شوانە. ئەمە تاریخ تۆز، تاریخ مردمە ئێمە ئەم شکلیە، ئەم شکلیە واسە تۆ گرەکتە ئەمانە بکەیتە تاریخ ئێمە. سوالە من ئەمەسە خەڵکی کوردەوار، ئەگەر ئەم ئاغا خەریکە ئینقلابیگەری لە پشت مەتنە چەپە و بۆ ئێمە ئەفرۆشێتۆ، ئەم ئاغا بۆ ئەم مەتنە چەپێ نەبردە بەرەوەکو ڕەفیقەکانی، ئەم ڕادیکالیزمێ نەبردە بەرەو خروجیەکەی بووە شەرواڵک ئەپێکردن، قڕەکەمەردان، ئابجوو خواردن. بۆ وای پێهات؟ کێ وای پێکردنە؟ کێ باعث بوو ئەم ساڵە خالیە مشکە دەم بکاتەوە قسە بکە؟ چۆن دەوڵەتە ئێرانی مەجالیدا بەمانە گەورە بوون و بێژێ ئەمە تاریخە ئێمە بوو؟ بەحسە ئێمە ئەمەسە. تەوەجۆکەن ئێستا با من لەگەڵ ئەو حرەکەتە و ئەو حیزبە و ئەو سیاسەتکردنە یەک نەگرمەوە. بابە با من تا ئێوارە لەگەڵ دموکرات یەک نەگرمەوە. مێژووی دموکرات مێژووی منە. ئەو خاڵانیە ئەرێنیە قبولمە، ئەو خاڵانیە نەرێنیە ڕەخنەی ئەەکەم. بەڵام ئەمە چه ئەخلاقێکە تۆ بیت بێرە 4 دانە خاڵن ئەرێنیە حیزب دموکرات بێرە. ئەمە ئەگەر منافقی نییە و تۆ عاملە دەوڵەتە ئێرانی نییە چۆن دموکرات و کۆمەڵە و پەکەکە و یەکێتی و پارتی گشتیان هەنەتۆن. ئێمە واینە قۆناغە مبارزەتەکە ئشغالگەر و داگیرکەرە. مبارزەتەکە داگیرکەرکردن یعنی ئەمەی کە داگیرکەر ئشغالگەرە سەرزەمینە و بە هیچ شێوەیە ئێمە تەکیا کنار ناین و دەریەکەین، نە دانیشین تەکیا قسە بکەین، نە مزاکرەیەکمان هەستەکیا بیکەین، نە بەشداری لە پرۆژەکانی یەکەین، نە هاوکاری یەکەین. ئشغالگەرە تعریفەکەی مشەخەسە. تۆ ناتوانی هەروە لە خۆتۆم کەلەماتەوە کار بوویت و فەسادە دنیای پێ بکەی، ناتوانی تو هەروە لە خۆتۆم کارە بکەی. خاڵە ئەرێنیەکانە حیزب دموکرات چییە؟ تەماشا بکەن هەر لەوێ بزانن حیزب دموکرات ئیمڕۆ بازماندەکانە هیواتاب خەریکن استفادەی لێ ئەەکەن و خەریکن حمایەتی لێ ئەەکەن. ئەگەر حیزب دموکرات جریانێکی ئینقلابی بوایە ئیجازەی نەئەدا هەر فاحشەیەکی فاحشەزادە بێت دفاعی لێ بکات، ئەویش بە شێوەیەکی فاسدانە. پس ئەربابە گشتیان یەکێکە کە یەکتری تەئی دەکەن بۆ مانەوەی یەکتری گەرەکیانە ئەم دیسکۆرسە لە جامعی ئێمە بمێنێت و تێرینی و ئەیوەن و ئەدەن لە سەحرای کەربەلا بێ هیچ ئستدلالێ، بێ ئێرائەدانە هیچ مەتنێک. ئەمەسە خروجیەکەی لە حیزبەکان بووگە بەمان. تۆ ئەوێنی کوڕە مەردم ئەگرن سەبتەنامیەکەن ئەی هەنەردنە جێگەی لێ ئەدەن ئەی کوژن. ئێژی کارنامەت چییە؟ ئێژە شەهیدم داگە.
ئەژێم کاورا بۆ چووگە بکوژرێت معلوم نییە نازانێ مافی کوردو دێم کاورا فەقیرە لە باسە کوردی لەبەراو بە کوردیش قسەیە کردو بوو بردەداتە کوشت دەرەچێ ئەی کاتە زریکە زریک و گۆڕ شەهیدان و شەهیدان و دایکە شەهید و ئەمە کاتە زریکە زریک لێ دەرەچێ حیزبەکان ئەمانی شوانە ئەمە دقیقەنە و ئەدەبیاتە سەوا دەوڵەت فێری کردگن مەتن مەوجود نییە حرکات پڕە لە خیانەت و درۆزنی و فەساد و کەسافەت و ئەمە ئەینووسنە حەساوە مەردەمە کورد ئەینووسنە حەساوە مەردەمە کورد ئەوە ئەکەن بە ئینسانە کوردی بۆیە ئەمانە تەکمیلکەرەوەی یەکترین ئەحزابەکان و ئەمانە تەکمیلکەرەوەی یەکترین بۆ چه اتفاقی بکەفێ بۆ خاترەوەی جامعی ئێمە نابود بوێت نابودی چۆنە ئینسانە کوردی ناتوانێت گزارش لە خۆی بە ئینسانە کوردی ئینگار مەوجودێکی ئیجتماعی و حاڵیەسی چی بەسەری قۆمیاگە مەوجودێکی زێنەگە تێت و ئەچێت و تەمام مەوجودی پڕە لە تەناقض و عەقڵی کار ناکا و حەج و قسە ئەکات یەکی دوانی ناگرێتەوە ئەم ئینسانە کاولە بەزیتە سەر کەسانی وەکو خالی عەلی پەنا لەسەر ئەوەی کە لەگەڵ سەلاحەدین ئەیوبی نییە ئێوە بۆ چوونیەتی لە سەلاحەدین ئەیوبی خۆزگا لەسەر کوردی کردایە نادەی درۆ ئەەکەی کاورای درۆزن تەماشاکە منیسە تەوزی هەمدا وتمان ئێمە بەرخوردمان بە خالدە عەلی پەنا کرد وتمان ئایا ڕەفیقەکانەتەوە کە کوژیان بۆ خاترە شەرواڵەک ئەپێکردن و ئابجوو خواردن کوژیان خاڵکوبیکردنە سەرت دەس و قاچ و قول و ئەمانە کوژیان بۆ خاترەوەی بتوان دەست پێشنە قەی کەنیشکە مەردەم ئەم کاریانە کرد بۆ خاترەوەی فەساد بووە ناوی جامعی کورد و کوردەوار خۆیان کوشت نا درۆەکەی تۆ خوات هەڵە گەڕێیت و ئێژیت من بۆ خاترەوەی لوقمانە تاریک قسەی وتوە پێغەمبەر ئیسلام 6 مانگ تەکیا قسەم نەکرد لەگرا دووبارە منافقی ئەەکەی ئێژی نەخەیر و من جمینی پێدەن و حەچێ نایژم نەخێر ئێمە هیچ مشکلێکمان نییە سەلاحەدینە ئەیوبیش بۆ ئێمە ئایدڵێک بوو وتمان ئەگەر بە شوێنە ئایدڵە کوردیە ئەگەڕێن سەلاحەدینە ئەیوبیە ئەمە ئێوە بەرزتان کردگەتەوە فەخر بە ئێمە ئەدا سەروەری بە ئێمە ئەدا ئێمەی پێ بچووک ناوینەوە کاورای بەچکە جوولەکەی عاملە دەوڵەتە ئێرانی بازمان دەیە هیواتە تۆ هاتکی حەچی غرور و سەروەریە لە ئینسانە کووردا بیکوژی ئەمسالە خوەرشی خۆیشت و کەنیشکەکانی بکەیتە نمونە بۆ ئینسانە کوردی حاڵیت بوو ئەمسالە خالیە مشکە بکەیتە نمونە بۆ ئینسانە کوردی خۆفش و ئابجۆ خوەر و شورتەک ئەبێ کەر و شەرواڵک ئەبێ ئەپێکەر و بێ پرینسیپ و بێ پرینسیپای ئەخلاقی و بێ هیچ مقاومەتێ ئەوە تاریخە مەردەمە کورد نییە و تۆ درۆ ئەەکەی و ئەمسالە تۆ درۆەکەن گەرەکتانە گەلە کۆمەکەن مشتی حیزە وەکو خۆت دە دەوری یەکتری کۆکەیت و نەڕە بێ وە لە ئێمە ئێوە کۆکەینەوەی فاسدینەم سەرزەمینەنە و ئێوە بەعس بوونم فەسادە لە جامعی ئێمە دەسی پێکرد وە سەرزەمینە ئێمە نابود بوو پس تۆ لەگرا دووبارە درۆت کردەوە ئاواسە خەڵکی نەزەهنە ئێوە فاسد ئەوێت تەوەجۆکەن ئیسلام خۆزگا مەلای خەتێ نەیوتب وایە ئەوەی لەگەڵ سوپای عوسمانی شەڕ بکە تەلاقی ئەکەوێ کاکە من چیمە بەسەر ئیسرائیل و فەلەستین و تۆ یەی شەو ڕۆژ تۆ دووبارە درۆت کرد بێشەرەف دووبارە درۆت کرد تۆ خوات منتەسەبی بەو مەتنە من نەمدی تۆ حەملە بکەیتە کەربەلا و نەجەف قەورەکەی حەسەین و عەلی هەڵتەکێنی من نەمدی تۆ ئەو کارە بکەی و نایشیکەی وەلێ ئیسلام تە کردگەسە دەستاویز حملە بکەیتە بنیانە جامعی ئێمە هەر کامتان جمێن بە ئیسلامەدا و لەگەڵ ئیسلام دەرەکەوێ منیش لەگەڵ ئێوە هەم بەڵام بەر لەوێ بڕۆنە مەککە و مەدینە سەرێبانە کەربەلا و نەجەف با بە یەکۆ لە کەربەلا و نەجەفا تێپەڕین لێو دابگەینە مەککە و مەدینە تا بزانم ئێوە پیاگە و کارە هەن یا ئێوە مەئمورن بۆ ئەو کارە چۆن حەجکردن خراوە بەڵام سەفەرە کەربەلا و مەشهەد چوون خراو نییە چۆن حەجکردن خراوە بەڵام قاپیە دەرگاکەی عەلی بنی ئەبی تالب بلێسیتۆ وەکو سەک قوزە و بێ حتا ئەوێ خراونیەوە ئێوە ناڕۆن ئەم عاملە فساد و خورافە لە بین بۆن تۆ و ئەمسالە تۆ و ئەحزابە وەکو تۆ و پەکەکەی حیست و کۆمەڵە و دموکراتت لە خۆت نادروستتر بۆ ناچن براکەم پەرچەمە زەدە ئیسلامتان گرکەسە دەسۆ بە عەمەڵ سابەتی بکەن کەربەلا بە ئێوە نزیکترە تا مەککە با لە کەربەلاوە دەست پێ بکەین تا ئاگەینە مەککە ئێوە لە میشە درو ئەکەن ئەنا ئێمە مشکلمان نییە ئێمە هیچ مشکلێکمان نییە ئینسانێک سەبارەت بە مەسئلەیەکە مەترەحیەکات ئیمانی بێەوە باوەڕی بێت ئەوەتانە ئەیتەیستن ئەوەتانە زدە ئیسلامن ئەوەڵ دەفعە لە بارگاکانە منتەقەی خۆتانەوە دەست پێەکەن ئەوەڵ دەفعە ئەوانەتانەوانە حەلی بە کوردستانە یاڵا بزانم کەربەلا و نەجەف چۆن کۆکەنەوە ئادەی کۆیکەنەوە کەربەلا نەجەف سامڕا کۆیکەنەوە
کۆیکەنەوە لێو دوا بەرەو مەکە و مەدینە کەوینە ڕێ پس تۆ ئەمێنی لەگرا ئەم دێوا لە کارە کەسێ ئەم جریانە هدایەت ئەکا ئەمە کارە مردم نییە هەڵقۆڵاوە دڵە مردم نییە تماشا کە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ مشت و مڕە کۆمەلگای کوردەوارە لە هەرچی مەوزوع ورود ئەکا و لە هەرچی مەوزوع قسە ئەکا مشت و مڕەکە ئەوە نییە تەکە دوژمنانە ئەم مردمە کە ئێوە بن دەرەکەوێت ماهیەتان بەرمەڵاکە و حکومەکە ئیجراکە بەسەرتان و حکم ئەداوە ئیجرایەکە تەواوە خەڵکی کوردەواری بە شاهید گرتگان ئامارێکە لە ئێوەمانان تێ خەڵکی کوردەوارەی هەنێرێ خەڵکی مەریوان ئەی هەنێرێت خەڵکی مەریوان کە بە وەزیفەیە ئینسانی خۆی ئەزانێت ئامارە هەنێرێ هەست کەسانێکیش کە ئامارە غەڵەت بەهەنێرن ئێمە لە دەمەن بە ئەو چەکی یەکەین بعد مەطلبەکە مەترەح ئەکەین پس دیسان دیتان ئەمە خودعە بوو ئەمە نەیرەنگ بوو ئەوا مردمە تەماشاکە کاورا بە کاورایژێ ساختە چی کاورا بە کاورایژێ درۆزن کاورا بە کاورایژێ کڵاو بەردار دێ ئەمە یعنی چی یعنی ئینسانێک کە بنەمایەکی نییە سعیەکە تۆ بخەڵەتێنێ تا چتێ لە تۆ بدزێ سوال ئەم کاورام گشتە درۆکە قەرارە چی لە ئێوە بدزێ چی قەرارە لە ئێوە بدزێ کەرامەتتان کوردبوونتان سەرزەمینە کوردەوارتان ئینسانیەتتان لێ ئەدزێ بۆیە درۆتان بۆکە بۆیە نەیرەنگ ئەکا بۆیە خودعە ئەکا من لە ئەوڵە قسەکانمە وتم ئەرتەشە ئیسرائیل دای بەسەرە و فرودگاکەی ئەنتەپا چی هەواپەیمای بوو لە بینی برد 45 نەفەر لە نیروهای دەوڵەتە ئوگاندای کوشت ئیدیامینی کوشت بۆ خاتری ئەوەی دوژمنە ئیسرائیل دەفعەیەتر جورئەت نەکا کاری وا بکە چۆن کۆمەلگای کوردستان کوردەوار ناتوانێت لە بەرامبەری دوژمنی خۆیان وا بکە ئەوەی عنسر فاسد وا لە وجودیابی تۆپێنێ وەکو سەگ تا کەس جورئەت نەکا لە جامعەی ئێمە خیانەتکە تا کەس جورئەت نەکا بزهنە مردمە ئێمە فاسدکە تا کەس جورئەت نەکا حەملە بکا بە ئەرزشای ئیجتیماعی ئێمە و بە جەهانە کوردی ئێمە تا کەس ئشاعەیە فەساد نەکا لە جامعەی ئێمە ئەقڵە فاسد قسەی فاسد ڕەوابەت فاسد لە جامعەی ئێمە دروست نەکات ئەوەسە مبارزە لەوێ دەست پێیەکا کە ئەمساڵی وەکو تۆ بتۆپێنرێت تۆ وە خانەوادەکەی تۆ بتۆپێنرێت بەوە ئێژن مبارزە لەیل و نهار بۆ دژایەتی کردنی جوولەکە کێشەی من کێشەی نەتەوەکەمە ئێستا و قسەکردە یعنی چی من شەو ڕۆژ و لەیل و نهار دژایەتی جوولەکە کە مشکڵە تۆ چییە من تبقى متنێکە هاوردم وتم ئێمە عاملانە ئینقیاد ئێمەیان بەرەو ئەم ئینقیادە برد و جەهانە ئێمە بەرخەلافە جەهانە ئینقیادە ئەوان بوو جەهانە کوردی جەهانە اختیار بوو جەهانە ئەوان جەهانە ئینقیاد بوو ومشخصم کرد کەی ها بە کامە تەوتەئە هاتن وەم کاریانە کرد تۆ بۆ دفاع لە جوولەکەکەی تۆ کۆلۆنیە دەوڵەتە ئێرانی و ئامریکا و جوولەکە گشتان یەکێکن تەوتەئەتان کردە بەر عەلەیهە ئومەتە کوردی بڕۆن هەرم یاران هەرم کەسانەی کە خەڵکی کوردەوارن وەختی ئێمە مەتڵمانە ئەوت باوەڕیان نەکرد ئیستا عەکسێکی حەمکۆیان هەناردگە یارۆ دڵقەکەکەی حەلیمە کوردستان و ئارمەکەی جمهوری ئیسلامی خاڵکوبی کردگەسە سەرە بازووی و خۆی ئێژێ باوکەمی مەسیحی بوو و من موسڵمانم باوکی مەسیحی بووگەوە لێ خۆی موسڵمانە ئەو مەرتیکەیە بنەجوو ئەرمەنی تورکەمەنێ کە خۆی بە زوانێ ئەو زوانەیە ئێوە پێژن کوردی هاورگە سەناوە مردمە ئێمە و خەریکە مردمە ئێمە فاسدەکە تۆ مشکڵە چییە تۆ لە چی ئەترسی دەی تۆ هەڵپەڕکەی دنیا نەما بۆ ئیسرائیل کردە تۆ خوات بنەجوویت گەوادی دنیایشە بۆ جوولەکە کرد ئادەی خروجیەکەی ئادەی بزانم چه اتفاقی کەفت چه اتفاقی کەفتگە ئیسرائیل و فەلەستین نییە ئەگەر توانیم لە خۆم زیاترم بوو ئەڵێ مرۆڤەکان ئەوە ئەبەخشن کە لە خۆیان زیاتریانەیە نەوەڵا پیاگ ئەگەر پیاگ بوو لە ئوسولی ناڕواتە دواوە پیاگ ئەگەر پیاگ بوو یە ئیدەئالێکی هەز لە کەرامەت یە ئیدەئالێکی هەز لە عەداڵەت یەک ئیدەئالێکی هەز لە دوژمن وەختی چووە ناوە ئەو قاڵەبە ئەو جار حکمەداوە پاشەکشە ناکات و مەرتێکی کڵاو بەردارە درۆزن وا ئێوە ئەم فەزای فکریتانە واژ لە ژانگە معلوم نییە تۆ هەم لەگەڵە ئەما هەی و لەگەڵە ئەوە هەی و من لەگەڵ سەداقەتا خۆشم تێ و من حەز ناکەم بێ ڕێزی بکەم وە لێ دووە دەمەکەی تۆ لە دنیا دەم پیستر خواتی
تۆ لەگەڵا ڕواڵەتی ئەفرۆشی تۆ لاوە حەچیشتە جمێنە لەم جامعی ئێمە نا حەچیشتە جمێن نیە مەرتیکە وا ئێمە ئەگەر دەستمان بە تۆ بگایە تۆمان تیکە تیکە ئەکرد و ئەیکەین ئەو کارە ئەمە داستانەکە ئەزانی چییە داستانەکە ئەمەسە جامعەیە ئێوە کارێکتان کردگە تەجاوزی پێ بکەن وەکو ژنەکەی چادرە ئیرەج میرزا ئێوە کارێکتان بە مردم کردگە لێ ڕائەماڵن تەجاوزی پێ ئەەکەن فاسدی ئەەکەن کوڕ و مناڵەکەی لە دەست ئەدا لە بین ئەچێ زار ناکات و دەمکاتەوە دە جمێنی نەداوێت ئیرەج میرزا داستانە ژنێک نەقڵەکە دەرە یامی کە ساف و سادە بوودەم دەمە کەریاسە دەر ئیستادە بوودەم زەنی بگزەش ئەزەنجا با خەش و فەش مەرا ئەرق و نسا ئامەد بجنبەش ززیرە پیچە دیدەم قەبقە بەشرا کەمی ئەس چانە قەدری ئەز لە بەشرا ئیرەج میرزا داستانە ژنێ تعریفەکاتەوە کە چادرەکەی محکەم گرتو دەموچای پۆشاندوو چووە بەرەوە سەڵامێکی کرد و وتی پەیامێکم هەست و بردیە ماڵ بە ژنەکە وتی چادرەکە لاوە ژنەکە متری زوانی لێ دەرهاورد دەموچاو بخەدەر متری زوانی لێ دەرهاورد ئەم دەفعا کە ڕازی کرد و داینیا ئیتر نەیوت چادرەکە لاوە دەسی برد بۆی شروع کردە دەستبازیەکەی کە کرد ژنەکە محکەم دەموچاوی گرتو ئەم لە ژێر و تەجاوزی کرد بە ژنەکە چو اسمت اندر چهرش بود از اول تا به آخر چهره نکشود لأول تا آخر سکسکه پچکی لانده ولی خواری دا برباد چو کێ گەرەکێ وا بکا بە مردمە ئێمە کە کاورا فکر بکە ناموسی وا لە دەموچاویان محکەم گرکێسی بەرام خواڵی بەرەڵا کردگە ئێوە گەرەکتانە وا بکەن وا تو خود بەچکە جاشە ئیبنە جاش دار و دەسەی هیواتا بووی هیواتاب خەریکە فەسادە مطلق لە جامعەی ئێمە بوو پەکەکەی تەسویبە کرد فەسادە ئیجتیماعیە کرد باندە فەسادی دروست کرد و مەوادە مخدر مەشروب قاچاخە ئینسان فاحشە بازی لە جامعە و لە مەریوانە کردووە مد زیاتر لە 1000 نەفەریشی کوشت ئێوە لەگەڵی بوون ئێوە گشتان تیمە هیواتاب بوون هیواتاب لە سەحنە دوور کردیاوە بڕێ لە تیم نریا ئوروپا و پەخشتان کرد و ئێمڕۆ لە ناو مەریوانە خەریکە وەکو تیکتیکە سەعات کارەکە و تەواوی کوردەوارتان تەنیگەسۆ ئێوە سیاسەتەکانە پرۆژەیە هیواتاب ئێوە ئیستا خەریکی فەساد و نابودی و کاولی و فاحشەگین لە جامعەی کوردەوارە تەمامە مقاومەتەکانتان بەستەگە ئێژن خەڵکی چادرەکەی محکەم بگرێ دەموچاو نەکەوێتە دەرەوە لەوە باسە بێڕێزی مەکە وەلێ تۆ فاحشەی لەنگە ئەەکەی تۆ 200 نەفەر ڕاتە ناوە لەنگە وەلی تۆ حەز بە بێڕێزی ناکەی ئەو بەڕاستی بێڕێزی و ژن و مناڵ دانیشتگە تۆ فاحشەگی ناکەی لە ناوی جامعەیەکە مناڵە مردم بنوارڕێتەوە تو فکرکە بۆ پوڵ ئێشێ هەرچی کارە بیکات حاڵیت بوو ژن و مناڵ دانیشتوێت و ژن و مناڵ تەماشا بکات لە ناوی جامعەیەکە کە دانێ فاحشە خەریکە سیستەماتیک فاحشەگی ئەکا وەکو تۆ خانەوادەی تۆ وا کەوتک لە ناوە خەدەماتە توریستی بیلا باژیلا دانە دانیان ڕەجمەکردن چون تەسیرە خراودانێ لەسەر ژن و مناڵە مردم لە ناو جامعە حاڵیت بوو داستان چه شکلیە ئەبازیەکانە بازماندەگانە هیواتاب تا مردم بفهمێەوە لە کێوە خەریکن حەملەکەنە مردم چۆن دەست ئەوەن بۆ مردم ئیرەج میرزا لە شعرە چادرا گەرەکێ بێژێکی ئەسمەت نێ لە ئەوەی کە تۆ دەموچاو بگریت ئەسمەت وا لەوەی تۆ بفەهمی ناموس یعنی چی تا پاسداری لێ بکەی نە تۆ فکرکە هەرەم و دەموچاوت گردن خوارت بیتە دەسۆ بڕوات ئێوە خەریکن وا ئەکەن بە جامعەی ئێمە واتان کرد بە جامعەی ئێمە چراغی کە بە مەسجد ڕەواست بە خانە ڕەواست بە مەسجد حرامەس ئەکاکی من ئێمەش ئەگەر هێزمان لە خۆمان زیاتر بوو فەلەستین مەزلومە سەر و سەرچاو شەڕێکەکەین لەگەڵ ئیسرائیلە نامەرتێکێ کڵاو بەردار ئێمە بۆ خاترە فلستینی نەهاتین حەبلەمان کردە جوولەکە ئێمە وتمان جوولەکە چۆن هات سەرزەمینە ئێمەی داگیر کرد ئێمە وتمان سەرزەمینە ئێمە بە سوپانە گیریا بە کۆرپۆریشن گیریا بە مؤسسات گیریا بەدانە دەوڵەتە کۆرپۆریشنی گیریا وەکێ هاوردی جودۆ کریستیانەتی هاوردی جوولەکە هاوردی و ئەمە پلانە جوولەکەس بۆ نابودی ئێمە نەڕوین بە خونخایی لە فلستین کارەوا بکەین مەرتی کە تۆ سەوارە بەم مەوجە دەوڵەتە ئێرانیە بوویت حەز بکەیت و عەرەب ستیزی و فلستینی ستیزی و جوولەکە بازی تۆ ئالەگەشی دووبارە منافقی کرد ئەمە کارە دەوڵەتە ئێرانە
ئەمە کارە دەوڵەتە ئێران ئەمە کارهای ئەمنیەتیەوە لەسەر زەهنە مردمە ئێمە کریاگە مردمە ئێمە ئوسول و پرەنسی بەخۆی فرامۆش کردگە پێناسەی عەلیە خامنەئی پێناسەی جوولەکە و کۆرپۆریشنە جوولەکەی ئانوسیە ئێرانیە هەڵیت بوو من چی من ئێستا خۆم نانم نییە بیخۆم بۆ نانەکەی خۆم بەم بوو آخر بە من چی حادیسانەوە درۆت کرد مەرتیکەی ئەحمەقداد لە سەحرای کەربەلا نانەکەی ئێمە جوولەکە ئیخواوات زیگێسی تەحتە ناوە کۆرپۆریشنە تورکی و ئێرانی و عێراقی و سووری خەڵید بوو بۆ ئەوەی مردمە ئێمە بە فاحشەگی بکێشێنن عدێ وەکو تۆ بنەماڵەی تۆ گەردەن کڵفکن مردمە ئێمە نابودکەن معلومیش نییە ئەوە بنەکێن معلوم نییە چەکاران معلوم نییە دایکتان کێ بووگە ئێشە شناسنامەی گشتە ئێوە دەربێت بزانین ئێوە ئەرمەنین جوولەکەن تورکەمەنن کێن هاتکنە ناوە جامعەی ئێمە ماگن و درۆ ئیسرائیل 4 ملیۆن نییە ئێژن تەمام ئەم کوردەوارە خاڵی بووگە لە جوولەکە چووگەسە ئیسرائیل لە کاتێکە ئەکسەریەت جوولەکەکانە ئیسرائیل ئەشکەنازیەکان ئەوروپای شەرقین چی پێات ئەم گشتە جوولەکە لە جامعەی ئێمە چی پێاتکە چی پێات ئەرمەنی و جوولەکە و ئاسووری چی پێات ئللا ئەوەی کە ئێوە ئێمڕۆ دەمامەکتان گۆڕیگە کاورای جوولەکەی لە هەولێرە ناوی ڕەنجە چیتان پێیادێوە ئێوە تحت ناوە کورد ئەوە فەسادەکەنە ناو زەهنە ئینسانە کوردی فەسادی تێکەن کورد زوانی نییە قسە بکە لەبەرەوەی کە قسەکە گشتی ئەحمەقانەس بۆ وای پێات کە بمباران کریاگەوا قسە بکات کاتێکە ئێمە ئەنفال ئەکرین فەلەستینیەکان پشت ئیسرائیل ئەگرن ئەمە چییە مارتیکەی پۆفیوزە کڵاوبەردار دووبارە درۆت کرد چەک و ئەسڵحەیە کە ئەهات لە دنیای مەسیحیەت و جوولەکەەوە ئاهات بۆ کۆرپۆریشنەکان حاڵیت بوو بۆم بە شیمیاییەکات لە کارخانەی مرکە ئاڵمانەوە هات جوولەکەەوە مەسیحی دروستیان کردوەدایانە دەسە ئەمانەوە ئەمانە ئەربابە ئەوانە بوون هەروە کە دەوڵەتە بریتانیا بۆم بە ناپاڵم و فۆسفۆری دروست کردای لە ئێمە فلستینی نەیدا لە ئێمە مەرتیکە خەڵیت بوو ئەم کارانە تۆ بۆ ئەەکەی تۆ درۆ ئەەکەی تۆ بۆ ئەم کارانە ئەەکەی لەبەر خاتری و عەقڵی مردمی ئێمە زایع بێ دوژمن نەناسێت تۆ معلومە جوولەکەی ئێرانی مەئموریەتی پێداگە خۆتیش لەوانەیە بنە جوویت لەبەرەوەی ئێمە ڕواڵەت دوژمن نەناسین مەرتیکەی فاسد خانەوادە فاسد تۆ جندگی وەکو مبارزە تماشاکەی هەرو جۆرە کە یەهودیەت بە ژنەکانی و حکوومەتەکان داگیرەکە بە جندەیە ژنەکانیەوە ئەوە نەبوو وەزیرە ئومور خارجی ئیسرائیل دابووی بە تەمامە فلستینیەکان بە ئیفتخار و بەحسی کردوتی من داومە بە تەمامی سەرانی فلستینی تۆ ئەوانەی خانەوادەت ئەیکا لە شاری مەریوانە و تۆ کەنیشکەکەت و ژنەکەت ئەیکەن بە مبارزەی ئەزانن بۆ کنیسە ئەوە مبارزەس ئەیکەن تا جامعەی ئێمە نابودکەن سەرزەمینە ئێمە حەپەلوشکەن ئێرادە لە ئینسانە کوردیا بکوژن و نابودیکەن ئەوە کارەوە ئێوەیەکەن وا نمونە تاریخیەکەتان ئێستێرە وا لە کتاوە مقدسیان هاتکە ژنەکە چوو کاورا بکوژێت دای پێی و کوشتی واکەن مێتۆدەکانە جوولەکە کاملە مشخەسە مەسیحیەت و جوولەکە مەرتیکە وشەی ئینەمە المؤمنون ئیخوە نامێنێ پەیمان حەیدەری تۆ ئەگەر هەدەفێکی دیاری کراود لە پشتنیە کشتمان نەزانین تۆ نوێژیشتە هەدەفی دیاریکراوی من چییە مەرتیکە من وەختێ مەوزعم گرت لە بەرامبەر جوولەکان مەتنە ئینقلابی ڕاپەڕین مەوجودە لە فاوستە گۆتەوە دەستمان پێ کرد ووتمان ئێمە دیگەریە جەهانە ئینقیادین دووبارە تکرار یەکەمەوە جەهانە کوردیمان دەرهاورد لە لاوەکە زەمبیر فرۆشە گەیە ئەوجی وتمان ئینسانە کوردی ئینسانە مخەیرە ماجهبوونە ئینسانە کوردی تەکە جەهانە ماجهبوون وەڕوبەڕووبوونەوەیە هونەرمەندانەس لە ڕادیکالیزمۆ دێت وتمان بعد وتمان دیگەریە ئەمە کێس وتمان جەهانە ئینقیادە جەهانە ئینقیاد کێس ئەدیانە ئیبراهیمین هاریت بوو لە ناوە ئەدیانە ئیبراهیمیە ئیسلامیش هەست کەوت مەرتیکە ئێمە لەوێەوە هاتکی لەسەر مەتنە خۆمان هاتکی تۆ بێ بزانم لەکوێوە هاتکی بەچە هیواتاب تۆ لەکوێوە هاتکیتە دەرەوە تۆ کێ مەئموریەتی پێداگەتی ئەم قسانەکەیت و دفاع لە جوولەکەکەیت و حەملەکەی و دفاع لە فەسادەکەیت و لە نابودی ئێمەکەیت تۆ کێ مەئموریەتی کردگەم
تۆ باوەڕیشت بە دین ئیسلام نییە خێرە بووی بە هەڵگری سەلاحەدین ئەیوبی یان نا هەمان سەلاحەدین ئەیوبی لە منزەرە سوژەگیۆ و لە نەزەرە کوردیەتۆ بووگە بە ئایدڵە ئینسانە کوردی کە ئێمە مقایسەمان کرد وتمان چه عاملێ باعث بوو سەلاحەدین ئەیوبی قەتڵ عام نەکا لە ئورشەلیمە چی باعث بوو وەختی فەڕەنساویەکان گزارش ئەدەن ئێژن تورکەکان وەحشی بوون عەرەبەکان فاسدن وەلی سەلاحەدین فەرقیە کرد ئەمان وەلی بە درۆ ئێژن سەلاحەدین ئاریایی بوو چون لە ڕۆحە فەرمانڕەوایی بوو ئەم کارەی نەکرد ئێمە وتمان نەخێر سەلاحەدین مەواجهەی تەکت جەهانە چون ئینسانە کوردی بوو مەواجهەی هونەرمەندانە بوو و باشترین خوڵقەندنی ئەکرد لەناو دەستگاهە بەزەییە کوردیە دەرنەتیجە لە ئەوج قودرەتە لە ئەوج قودرەتە تابلۆیەکی زیباوی لە فەتح دروست کرد ئەوە بوو حاڵیت بوو مەردیکە ئەوە مەتن ڕاپەڕینە ولی تو بۆ ئەدەیتە سەحرای کەربەلا لە ئەدەبیات جمهوری ئیسلامی استفادەکەی و شیعە استفادەکەی بۆ نابودیە مەردمە ئێمە تو بۆ لە ناسیۆنالیزمە ئێرانی و عەرەب ستیزی استفادە ئەەکەی بۆ مەردمە ئێمە چون ئەوە دەستکرد جوولەکەس و تۆ فیت جوولەکەی عقدەی پێشووتە هەمان عقدەیە کە لە ناختا دروست بووە وەختەکە ئەگەر ئێمەش عقدەی پێشومان بۆیە وەکو تۆ ئەڕوینە لای ڕەوانشناسی کارێکی بکردایە بەشکو تۆ زاتت بوێت ئەباسە کوێر خۆت خەیتە بەرە دووربین خەڵکی بدوێنێت تۆ بۆ ئەم دەموچاوە حیزانەتە لە خەڵکی ئەشاری تۆ ئەگەر 10,000 نەفەر لەسەر تۆ باڵغ نەوگە ئەباس بۆ خۆت ناخیتە بەرە دووربین ساڵی دەفعەیە ڕۆیتە لای ڕەوانشناس هەنووز ئەو ئێعتمادێ پێت نەداگە بە ئێعتمادۆ بێتە بەرە بە دووربین تۆ حیزی خانەوادە حیزی قەیناکە واتە بیاتکە بۆ زاتن یە فڵتە فڵت ئەباسە کوێر خۆت خەیتە بەرە دووربین ئەم ڕەوانشناسە چۆن بە تۆ ئەوتی تۆ سالمی تۆ هەنوو زاتن نییە و ئەوە نە ئوخدەت هەست چمانی لە ژێرە چادر گەورە بووگی ڕۆژێ کابینت نیشانە دەیت و ڕۆژێ کۆمد نیشان ئەدەیت و وایتە پشتەمانە خۆتە شارگەزەوە ئەم عقدە دروسە بێ ئەم بۆشاییە مرۆڤ مەوجودێکی سەیر و سەمەرەیە کاتێکە مرۆڤ مەوجودێکی سەیر و سەمەرەیە مەرتی کە وەکو تۆ وا 2000 ڕەنگە هەز وەکو ئافتاب پەرست خەریکی لە گەوجاندنە مردمە دەسێکی توولانیت خۆت و خانەوادەی بێشەرەفت هەست ئەوە من ڕوون کرد گشتم بەحس کرد بۆ ئێوە ئەمە عادیە ئەو کارە بکەن ئێوە مەئموریەتیان پێی داگن فەسادکەن فاحشەگی بکەن بیکەن لەبەرەوەی خەڵکی ئالوودە بوێت یەک نەفەر لە مەریوانەوە خەنە بەرەوەی کەنە فاحشە ئەیکەنە مۆتپولی هەسوو زەریفە و تەڵاوا لە دەستیا و ئەیگەڕێنێت و خۆشە گوزەرێنێت و ئەوێت و مدل بۆ مابەقیە بەرە مقاومەتەکانە مردم بشکێت کێ ئەو وەرین فاحشەگی ئاورد تۆ بنە ماڵی تۆ وڕەفیقەکانە وەختی ئێمە حاڵمان خراو بوو کە تەیب ڕەحیمیە باندە هیواتاب تەیبە مەفعول یاڕۆی ژێرە مختارە ئازەری و حەمیدە پەرتەوی تەیبە مەفعول ئیستە بەحسە کوردایەتی ئەکا تەیبە مەفعولە بنەجوو کوڕە یوسفە چاوبۆق حەری بوو تا مردم بزانێ کێها پەرچەمی گرکە دەی معلومە تەیبە حیز وەختی ئەو پەرچەمەگرێتە دەسۆ مردم تفی تێەکە خۆی لێگرێتە دوورۆ ئینسانە و حرمەت خۆی لێگرێتە دوورۆ خەڵکی ئەزانی تەیب کێس تۆکەی خانەوادەی تۆکێن ئینسانەوە حرمەت دوورەگرێت بۆیە ڕاپەڕین ئەم کارانە ئەکاوە دوژمنانی وەکو ئێوە دەرئەخاوە سزاتان ئەدا و حکمتان ئەدا تابوون و عیبرەت و ئینسانە محتەرم لە سەرزەمین و کوردەوارە بێتە دەرەوە قاچخاتە مەیدان و ڕەحبەتیەت بکە کارە سیاسی و مبارزاتی بکە و بزانێ سەرفەراز و گەورەس و سەگی وەکو ئێوە بەرنەونە گیانی فەڵانجەکانە دەوڵەتە ئێرانی بەچکە جوولەکەکان هەلەئێ لە دەروون ئەبێت هەوڵی پڕکردنەوەی ئەدا خۆی هەڵواسی بە پارتی کرێکارانی درۆزن ئەباسە یەکانە کوێر ئەگەر کۆمەڵە پیاو بوایە ئەوە من تەحەدای عەبدوڵڵای موحتەدیەکەم پیاوە لەسەرم بنووسێت دەی خۆ من بنەچەقی ماڵتەکان دەگا ئەباس یەکانە عەبەی موحتەدی ناکە ئەندامانی نایکەن یەکانە تۆ بوویتۆ پیاک بێ لەگرا قسە بکەیت دەرمی کرد عەبەی موحتەدی منی دەرکرد
کوردستانە من کەسێکە لە ناو پەکەکە ڕەویوە لەوێ نەماوە دوور کەوتوتۆ لا پەکەکە لەگەڵ پەکەکە ئێستا نییە ڕخنەی دنیایشی لیان هەیە شەوێ پێکەنی وتی ئام پەیمانە هات لەو کاتا من نوێنەری پەکەکە بووم درۆزن جاکەشە ئایدای کەنیشت و ژنەکە درۆزن جاکەش ئەگەر ئەو جاکەشە پەکەکەیەی تۆخمە حەپۆ نێری و قسانە بکە مەرتی کە تۆهمەتدان خوکارێکی نییە تۆ ئەمانەی ئەیکەی زندگیتە کەنیشکەکەت و ژنەکەت و خۆیشکەکەت و براکانت و ئامۆزاکانە و زندگیان واسە حەقیقەتە وەسە کاورای تورک وتی ئەمانەی بۆ ئێوە جۆکە بۆ ئێمە خاترەس ئەمانە شغڵە ئێوەس تۆهمەت نییە خەڵکی ئێژیتی خەڵکی مەریوان ئێژیتی یەک نە دوو نە سێ نە تەواوی مەریوان ئێژیتی بعد کارنامەکەی تۆ ئەمە ئێژیت نەوە هەڵسوکەوت و خروجیە کارەکانت ئەمێژێ دەی بێرە ئەو تۆخمە پێکاکاییە دۆران کاڵکانە بێرە بە دەست مەپارێزە مەرتیکەی بێشەرەف بێری لە ئەوروپا وتی هادێمە وەرمان نەگرت وتی هاتبووە یوت من ناچم گەورە ببینم ناچم پەروەردە ببینم هەر لێرە ئەیوت وتی ئەوە خۆ من حەپۆ دیگەیژی سەگە و مێشە قەپێنێ سەرم 20 دەحفەکردە ناو مستەرا و دەرم هاورد ئەو تۆخمە شیعی تۆخمە عەلەویە تۆخمە جوولەکە حەپۆ سپاهە قودسە پاسداران گوێدا دەی بڕۆ دەفعەیەتر بێری بزانم ئەتوانی قسە بکەی بڕۆ بێری حەپۆت بێرە و تەمریناتی بێرە و تعلیماتی بێرە و بێری مەرتی کەی پۆفیوزە درۆزن ئەوە هات بوو لای ئێمە و چوو بوو لای فڵانە کەس و مەرتیکەی ئەحمەق تۆ فکرەکەی ئێمە تۆین ئێمە تۆین وا دائیمەن بە شوێنە ئەربابا بگەڕێین ئەمە ئاوا زەهنیەتە مەردم خراو ئەکەن حاڵیتان بوو؟ کۆی قسەکانی کاتێکەی تر راپۆرتماندا بەسەر وتمان شتێکی هاوایە وتیان نا ئەوە ئەیەوێت ئێمە بک بە پلیکانە لە ڕێگەی ئێمە و لەم میدیا وشتا دەربکەوێ لە میدیاکانمانە دەرکە ئەوە ئێمە وتمان و راپۆرتماندا سەر وتیان ئەوە گەرە کەسی ئێمە بک بە پلیکانە سوارمان بێ یەک نەفەر پەیمانە حەیدەری یەک نەفەر حەیتەران بکە بە ئاپۆ و بە پەکەکەیان گوێت وا پێ ئەم کارتۆنە ساختەگیە لە پەکەکە کاورا هەڵەگەڕێتەوەژی پەیمانە حەیدەری شکستە عشقی خواردگە و بوویە وایە کردگە بابا بڕۆ فکری و حاڵە تاریخ 100 ساڵەیە ئەحزابە لە تۆ بێشەرەفتر بکە وا دانێ شکستە عشقی خوارد بونیانتانی هەڵتەکاند لە حەمەڕزای پەهلەوی خێرێ گەورەتر بوو لە دەوڵەتە پەهلەوی گەورەتر بوو لە دەوڵەتە ئێرانی گەورەتر بوو دانێ شکستە عشقی خواردە دێتە بزانە بنیانە شۆڕشەکەی ئێوە چۆن بوو تۆ کێی تۆ ئەحمەق وەختی حەسا و محاسبە ناکەیم قسە وا ئەیکەی کوێ ئەپێکێت تەماشاکە چۆن قسەکەی بەچکە جاسووسە مەئمور دەی ئەوە افتخاری هەزدانەیە کاوراوە بێسەوادوێ و شێتوێ و شکستە عشقی خواردوێ ئەژدادە تۆی لە قەبرەکە دەرهاوردوێ تۆ زریکەی قنە هەڵساوێ دەوڵەتە ئێرانی و هەموو دەسێک و حازر وێ حەملە بکە دانەیە ئینسانە شکست خواردە دێو افتخارە بۆ ئێوە ئێشێ قەڵقەڵ سەرتان بخەنە خوار و کاورا لە مەحەلەیەکە سەگێ پەلاماری ئەدای و چل گورکاتکە بووم سەگێ پەلاماری ئەدا لەبەرەوەی خۆی مهم کابێژێ من دەرچووم وتی چل گورکاتکە بووم تۆ ئاخر ڕۆسوە هەڵگەڕیاگی تۆیژی من چون شکستە عشقیم خواردگە بنیانە شۆڕشە ئێوەم هەڵتەکاندگە دێ ئەمە فەزڵە بۆ ئێوە یا ڕەزاڵەتە بۆ ئێوە حماسەمان کردو و قارەمانێتیمان کردو لە بەرامبەر ڕژیمە شاو و لە بەرامبەر ڕژیمە جەمهوریە ئیسلامیا و دێ من کۆتانم کردو خۆ ئەویش دەلیلەکەی شکستە عشقی بوو ئێوە وا ئێژن دێ ئێوە بەشەرن دێ ئێوە پیاگن وڵا پێی بڵێن ئەبێ بێتە شاخ ئەمە پەکەکەیش قبولی نەکردی ئەمە کۆمەڵە قبولی نەکردی ئەمە هاتی منت بەگیر هاورد یەک جار نهاتووی بێژی درۆ کاوانیە منێ بەگیر هاورد وتت ئەو کاتانەی کە ئەپاڕای تۆ یەک دەقێقا ئەباسی یەگانە هەر کەسێ هات بۆ لای تۆ بزانە بۆ ئایداتێت حەڵیت بوو
هەر کەسێ لەمەوە بعد تەقی دەرگاکەتیدا بزانە کاری وە کەسانێترەوە هەست لە کاناڵە تۆ ورود دەکا هەڵیت بوو ئێوە گەشتتان وانە وەکو یارۆ ماراویەکەی هۆلەند وە ئەسکەنەری ئەوردە ماڵ دەستی هاوردۆ کە نیشتی 12 ساڵەیە کامێرات پێ بم ئەو کاتانەی کە ئەتوت خۆ من و تۆ هاوشارین ئەمانە گشتیان باشوورین من و تۆ هاوشارین درۆخ و حناق نایەرێ ئەباسە یەگانە ئۆغدە گرتکتی بۆ من یەک خاترە لە تۆ تعریف ناکەمەوە تۆ مەسەڵەن دوژمنم منی هەر گەرەکتە خۆت بچەسپێنیتە قەی من کە من تۆ ئەناسم کە تۆ من ئەناسی کورە گول دار و دەسەی هیوا تاپ گودوا پێ خانەوادە فاسد بنەجوو خاس گوێ بگرە من هەر ئارم تێ مەرحەباییە فاسدینێ وەکو تۆ بکەم ئەگەریش ئەو دەفعە هاتمە ناوە لایڤەکەت بۆ خاتری ئەوە بوو تڕۆت بکەم لەبەر خاترە مردم و احترامە مردمیش پێتم نەوت عەباسە کوێرەیەکانە بیرتە خەمۆشتاندا بیرە خەموو دوایە وتت بێ واز لە ڕەخنەگرتن ئادەی ڕەخنە بکە چواردانە ڕەخنە بگرە مەرتیکە بیگرە ئەساس و بنیادی بوێ لەسەر نەغد داتناوێت تۆ حەرەزانی نەغد یعنی چی کرتیک یعنی چی بێخۆ حناق نەگر کە سابەتی کە بەم مردمە تۆ ئەزانی ڕەخنە یعنی چی و ئەمسالە تۆ ئەزانن ڕەخنە یعنی چی نەغد یعنی چی عزیزەکەم نەقدە نەقد نە نەخت بە نەقد ئەڵێ نەخت جا خۆشی بەی نەزانێ ئیراد لە تەواو دنیا گرێ بۆ ڕێزمان و قسەکردن وان بەرەوبەر فڵانی زوان دایکیشی نازانێ فڵانی بە لەهجەوە قساکە دوایەوە منیشت بەگیر هاوردوتە دواز لە ڕەخنەکردن لە پارتی بێنە لە بنەماڵەی بارزانی بێنە دوایەوە با بە یەکۆ ئەمانە پوڵمان پێدەن ئیمکاناتمان پێدەن بڕۆ با بگەم بڕۆ هەواسە یەگانە هەواسە کوێر تۆ چەندین ساڵە وایتە حەلیمە کوردستانە پاڵە داگەسۆ خەریکی وەکو گا ئەلەوەڕی وا خەڵکە حەلیم ئێمە مقەسرەکە ژێمانە هاتکن لەسەر سفرەی ئێمە ئەخوەن لە براکەم ئێمە ئەوە واینە بریتانیا و لەگرانانە زەحمەتمان ئەخوەین تۆ لەسەر سفرەی چێ ئەلەوەڕی لە حەلیمە تۆ لەوێ چی ئەەکەی تۆ ئالەوێ چاور بووگی و پولە پێ ئەدەن و خەریکی زندگیەکەی و ئینحسارات و امتیازات وا لە دەستا تۆ کێ سەفارشتی کردگە ئایستە لە پێنجوێنا پاڵە داگەسەوە با بزانی دوای ئەمریکا لەم لایڤە تەکلیفمان مشەخص کرد ئەو وەختە وەختی حکومەکەتماندا یاران ڕاپەڕین لە کوردەوارە داگیرکراوە لای عێراق مەوەزەفن حکومەکە بەسەر تۆ ئیجراکەن تۆ وایتە پێنجوێ نایستە وایتە پێنجوێنە خەڵکم مەریوان ئەزانێ تۆ هەنێ قسە لە مەریوانە ئەتوانی بکەی لە پێنجوێنە ناتوانی بکەی هەواسە یەگانە ئەگەر تۆ بەم ئەم ئەوریەت نەوریاگیتە ئەوێ تۆ ئیستە لە پێنجوێنە چۆن دانیشکی ڕۆژچاوک منی تیانیم ناتوم بخاتر ئەوە کەوان یارمەتیمان بن پوڵمان پێ بن سیاست بکەم من نەهاتووم سیاست بکەم بە پردێ پیایا بچمە ئەو بەرەوە ناتوم سیاست بکەم بە قادرمەیە پیایا سەرکەوم نەڕازەکەی ئەی تۆ بە من بێژە بزانم تۆ بە چ دەلیلێ بووی تۆ شۆرای شارە مەریوان پۆفیۆس تۆ لەو لاوەیەژی من چوومە ناوی شۆرای شارە مەریوان و گەورە بووم و بتوانم هەنێ کار بکەم و تۆ ناتکیتە ناو سیاست بە قاندەرما بڕۆیتە سەرۆ بە قاندەرمە نەچوویتە سەرۆ 12 شغڵە ئەمنیەتی حکوومەتی نەبوو بۆچی ئەم کاران تەکرار بۆ خۆشی بۆ خاتریوەی و هەروە و نیشانی بیت و بۆ حکایەتە کاورای لە گەرەکمە بێژم ئەتوانم ڕۆژێک بگرم و نایگرم ئەرێ بە قاندەرما بڕۆیتە سەر تۆ چیت کرد بە 12 شغڵە ئەمنیەتی گەیت خەڵکی نەگەی تۆ چیت کرد لەم فەساد و ڕانت و فەحشا مەوجود بوویت و بەقێ نەیانتوانی بیکەن هەواسە یەگانە تۆ پلەهای تەرەقی ناناسی و حەزی پێ ناکەیت و نەم گەرەکە بڕۆمە سەر ئەی تۆ چۆن لە حەلیمە کوردستانە ئێستا ماگی تۆ و دانیشتی و پاڵە لێ داگەسەوە خۆی یەکێتی کەس بە جاشی ناگرێ ئەوەنە خەڵک برسی بووگە یەکێتی نایگرێ تۆ چه ئیمتیازێکت هەز لەوێ پاڵە داگەسەوە توانی گشتکارێ بکەی کێ تۆی هەنارگەسە ئەوێ
تا من بێژم مەسەڵەن تۆ جاشە فڵانە کەسی بابە لە تۆ خەیلی مهمتر هەست کە ئەتوانێ خەیلی کارە گەورەتر بۆ لاهور شێخ جەنگی بکات وەلێ نان نییە بیخوا بەخت لە حەلیمە کوردستانە و تێ هەڵە دەندەریەکەن ئەمما حەواس تۆ کێ بردگتی لەوێ داتین یاگەوای یەکێتی زاتی نیە نۆتۆق پێشێ زاتی نییە حەج بێژە ڕانت گەورە گەورەوا لە بەرتەستا لەوێ دانیشتی ئیلا ئەوەی کە ئەربابەکەتان مشتەرەکە ئیلا ئەوەی کە تۆیش ئەمساڵە محسن ڕزایی لەوێ داتین یاگە و لاهور شێخ جەنگی و پاڤڵ زاتیان نیە دەم بکەنەوە لەبەر خاترێت تۆ ئەربابەکە یەکێکی تر ئەربابە مشتەرەکە پس دیت لە گرامەی کە تۆ پیاوە لاهوری ناخوا چون دەم دەورانە برسێتی و کاولیە فرە کەسی حازرە جاسووسی بۆ لاهور بکە لە تۆ تەوانمەندترە لە تۆ فرە ژیرترە لە تۆ فرە ئاقڵانەترە ئیواتە بەر و لە تۆ خاستر دەزەوە شوێنێ وەلێ لاهور نایگرێ بە جاشی تۆ بۆ ئەگرێ پس تۆ بە فیتە لاهور نێتە ئەوێ یەکێکی تر دەستوری داگەوتەوایتە ئەوێ ئەسەن نهاتوومەتە ناو پیشڕەف بکەم من پشتم لە ژیان کردووە کەی بۆم گرنگایسەیەکێ وەکو تۆ پێم نەوەڵا تۆ پشتە لە ژیان کردووە ڕازەکەی هەر لە ئیستەیشۆ 50 دانە جێگە لە مەریوانە بەناوتانیە و شراکەتە نییە تەکە خەڵکیە تۆ هەر لە ئیستەیشە باج ناسێنی لە ڕەفیقە دزەکانی ناوی شۆرای شارە وا دوێشەوە من ناویانم خوێندو ڕاز ئەەکەی تۆ ئیستا خەڵکە مەریوان شاهدی نادا لە 10 دانە بیزنسا شەریکی لەوێ تۆ ئیستەیشە خەڵک شاهدی بۆ نادا سەهمیە ئاردە بۆ تێت نایدا سەهمیە ئارد و کونجی و ڕۆن و ئەوانتە بۆ تێەکەی تۆ شیرینی و کارگاهە شیرینی سازی و شیشە سازیەکە خەریکە گارەگە ڕازەکەی هەروە لە خۆتەوە تۆ قنە کردگەسە ژیان ڕازەکەی ئێوە وەختی قنەکەنە ژیان دەرتێ ژیانتان ئەڕواوە ڕێوەشە قنی تێکەن تایفەتەن قنتان تێکردگە لە ڕۆژە ئەوڵت و کارتانەوە بووگە ئەم قن تێکردنە بکەنە بۆت ڕازەکەی بڵێ جاش پێم بڵێ خۆفرۆش پێم بڵێ فڵان ئەو قەوانە کۆنانمە بۆ لێ بنۆ من ئەو کاتیش پێم وتی وتم من پشتم لە هەرچێشتمە کردووە لەبەر ئەوەی کە باوەڕم بە باوەڕەکانی خۆمەیە وەنەی هاتووم وەکو ئەبزارێ کەڵکی لێ وەربگرم دژ بە ئەو یا لە بەرژەوەندی ئەو ڕازەکەی تۆ باوەڕە بە باوەڕەکانە خۆت کردگە بۆ یەک قنە تێکردگن باوەڕە تۆ ئەوەسە قنی تێ بکەی بخەیر و بەرەکەت بەسەر کڵۆک تۆ ئەڕژێتە خوارەوە ڕازەکەی قنە تێکردگە و ئیستا لەسەر باوەڕەکانە کە بردگتی لەوێ داتینیاگەم مشەمەر خەریکە تێت و تۆ خەریکی فەسادەکەی لەم کوردەوارە یا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم کەڵکی لێ وەربگرم گەشت ئەمانە دەستی داوە بە دەستیە کۆتۆ ئەو توی کردووە ئابوو مرۆڤە عقدەیە کە ئیمڕۆ بەم شێواسە لێ دەرچووە ئەم مرۆڤتە لێ دەرچووە هاوڕێیان ئەم مرۆڤە جوێنی نەوەدا خواوەکیڵی ڕازەکەیەوە خەریکی خەدەماتە عمومین پابلیک سرویسن ئەلبەتە دەرمەقابلە وەجه خۆت و کەنیشکەکەت و خۆشکەکەت و کەنیشکەکانی و خانەوادەت و گشتان خەریکن ئەرێ وەڵا خەریکی خەدەماتە عمومی نەشر فەساد و فەحشا و ڕەنت و دزی و جنایەت و ئەکازیبن بۆ فەسادە مطلقە جامعەیە کوردەوار ئارێ وەڵا خەریکن ئەشەوبی لا خەریکە فعالیەتهای عام المەنفعە و پابلیک سرویسن ڕازەکەی حەچی بۆ خۆت ناکەی مەحزە ئەرزایە مەردم خەریکی ئەو کارەکەی مەدەن ئەم مرۆڤە سوکایەتی پێمەکەن بە پێچەوانەوە بۆ ئەوە کە ئەو خەلاە لە ناخیا منی ساودواگەر یەکێ ڤیددیۆکانیم بۆ بنێرە شەیەکەم با تۆزێک هینی بچێتە سەرۆ بینێرە ئەوە شێریکە دوو بە ئەمە ئەیستا ئەمە شێرکە ئەوەی دوێکەی شێرکە خۆ ئینی بچێتە سەرەوە حاڵیت بوو کاورای سەخیف تۆ معلوم نییە کێ هانتی داگە بیبی بڕۆی بەگژی ئێمە ئەگەر دەوڵەتە ئێران تۆی نەهەنارگەبی بە عاملە فشار و ئێمە بترسێنیت و مناڵەکان بترسن و لە ئابڕۆی خۆیان و بڕۆن تۆ بەوە هاتکی ئاوا ئەو خاڵیاییە پڕ ببێتۆ کاکی من ئەم مرۆڤە دووچار نەوئێ خۆ بە کەمزانین بووە بۆ قەرەبووی وەڵا منیش وەکو تۆ دووچارە خۆ بە کەمزانین بۆ ئێمە کومد ماڵەکە من نیشانەدا تۆ جۆت کرد تۆ ساڵی دەفعەیە ڕۆیتە لای ڕەوانشناس ئەباسە کوێر هەنووز بەو ئەعتەمادە نەگەیگیتەکە واقعیەتە بێشەرەف و گەواد و خۆت و سەر و بۆڵگە گەوادانە تا کنار بێبیقیتە بەرە دووربین حاڵی بووی تەکە واقعیەتە کنار بێ بۆ کنارنایی
ئەو خۆ بەکەم زانینە ئەبێ خۆی بە گەورە پیشان بدە. ئەبێ خۆی کاورا خۆی کەمەزانێ خۆی بە گەورە پیشان ئەدا چۆن خۆی بە گەورە پیشان ئەدا ئیستا تەماشا کە عباسی یەگانە من دوای ئەمە حکم تۆپاندنە تۆ ئەدەم و لەسەریشی ئەوێسم و ئیجرایشی ئەەکەن یارانە ڕاپەڕین تا بزانێمە خۆ بە گەورەزانی نەیا لە پشتە ئەمە باوەڕێکی ئەمیقی مبارزاتی و ڕۆڵە دانیشتگە وەختی حکمیدا تەمامەن بەسەر تۆ ئیجرایەکە خەڵیت بوو. کاورای هەرچوو پەرچی بێ بەر و دووە فاسدە ئیبنە جووی ئیبنە ئێستەر بە گەورە پیشان بدا یارمەتی بن ئەمە نەخۆشە ئەبێ دەستی بگری مەردی نەبووەت فەتادە ڕاپای زەدەن گەر دەستە فەتادەی بگیری مەردی ئەم مرۆڤە کەوتووە کاکی من بابا بە گۆڕشە ئەمە من کەوتگەم ئەمە وەز ئەمە ناوشانمەوە گڕی دەنگمە ئەی حیز تۆ چیت پێات کە زاتە نییە خۆی دەربخەی ئەمە من کەوتکەکەی کوردەوارم ئەمە من کەوتکەکەیانم کاورا چووە هەورامانە تەختی باوکە گیانەمە تەختەکەی سەختەکەی چۆن بێ ئەمە کەوتکەکەی ومەتە کوردیە داخم نە کەوتکەکەی چ شەکڵی وێ ئەمەردی کەی پۆفیوز دەزی بگرین واڵی سێنین و ئیدان بە تەواو مقدساتم ئەم مرۆڤە شایانی بەزەیە بە تەواو مقدساتم ئەوەی جوێن بە پەیمان حەیدەری ئەدا تەواو نییە بە تەواو مقدساتم ئەم ئادێت تو تەواو نییە من خۆوتم تۆ تەواو نیە خۆ تۆ من دوێشە و لێمدا وەختی جمێنەکانە دەست پێ کرد تەواو نییەی نەخوات تەواوی نەخانەوادت تەواون ئێوە مەئموریەتتان پێ دریاگە لە ڕێگەی ناوگەڵتان و جامعی ئێمە فاستکەن زوانتان و ناوگەڵتان ڕازەکەی مرۆڤە مستحقی دەستگیریە دەستی بگرن دا تۆ پیاگوە بێ دەسە بنێ دەسی من پیاگۆ بێ دەسم بگرە بێ ڕەفیقەکانە بەهەنێرن دەسم بگرن ئەبریا ئەوە پیاگووی تۆ ئەوە نە پیاگووی تۆ خانەوادە ئەو نە پیاگوون من وەختە ناوە خانەوادەی ئەمە تێرم دیسانەوە تکراری ئەەکەم و خانەوادەیە ئەمە لە پرۆژا شرکەتیان هەست شرکەتە فەعالانەیان هەست و هەرچی دەسە گشتیان خەریکن دلیلی ئەوە نییە ئەمە کوڕە ئەوانە بۆیە ئێمە حەملاکەینە خانەوادەی نا من مشەخەسەن وتم خاڵۆکەی توریست بازی کرد براکەی بە ژنە زەریفەکەی و توریست بازی کرد تا خۆیشکەکەی کۆنە ژنە عەلیە کەریمیان لەگەڵت دوو کەنیشکەکەیە گووی سەبقەتیان برد و لایە لە مەریوانیان ئالوودە کرد بەم کارە ئەمانە حزورە فەعالیان هەست هەروە کە خۆی لە ناوە باندە هیواتا بە تەمامە خانەوادەی منسوب کردو و هەرکەس مەئموریەتی بوو یەکێ مەئموریەتە ماوەدە مخدری بوو یەکی قاچاخە مەشروبی بوو یەکی مەئموریەتە زەمین خاری بوو یەکی مەئموریەتە فەساد اقتصادی بوو یەکی مەئموریەتە فەساد اجتماعی بوو با بزانن دلیل ئەوەی کە هیواتابیان گرت زیادە ئەسحەت خەریک و بۆ مەنافع شخصیە خۆی لەم پرۆژەوە سپادا بووی پێ ئیستفادەیە کرد مەسەڵەن هیواتاب جنە دانە بە دانەیەمانە سوار بوو بۆ نەبێ هیواتاب 1000 نەفەر 2000 نەفەری هەروە بێ محاسبە کوشت ئەمانی شایانزانی بێ بۆ سوارە ژنەکانیان نەوێت شەو شەو مەسیە کرد و دەرگای دانە ئەم نەوچانی کوتا و سوارە ژنەکانیانەوە ئەمە یەک کەیسی بوو ئاغای هیواتاب دەسی بگرن یارمەتی بن پشتی بگرن ئالەم منجەلابە تێکەوتوە ڕزگاری بکەن ئێوە خۆتان ناڵێن ئێمە نەتەوەین ئێوە ناڵێن ئێمە کورد و کوردستانمان خۆشەوێ ئەویش تاکێکی کووردە بڕۆنە لایڤەکانی بڕۆن بەشدار بن لە لایڤەکانیا بڕۆن کاکە ڕامی سەرخ دیتە ناردیان وتیان خۆرچی خۆشت و کەنیشکەکانی چکارن ناردیان وتیان ئامۆزاکانە چکارن وا من نەبخوێندەوە هەڵی هەی ناردیان وتیان کەسوکارە چکارە بووگن ناردیان وتیان عوسمانە داج چی پێدانە کرد خاص ناردیان هەرچیشتە ناردیان خەڵک دەسە خۆش وێ سەپارەچە کرد
2000 جنيه وبي بمستحقي أو تنازانم ياك جنيه وتبيبم وتە جمێن نادەیتە درۆسە وتە جمێن نادەی ئەمە 20 دەفە تکرارە کردو تۆ جمێن نادەی ئەمە مهمە تا بەفەهمن کاورایەکە بنەمای نەبوو حەچێکی نەبوو من دوێکە سابتم کرد ئەگەر ئێمە دەممان وا کرد لەمانە بۆ خاتری ئەوەی بوو حەجمەیان کرد جمێنی شخصیان داوە ئێمە جووامان داوە تەوەجۆکەن و من سابتم کرد ئاغاز کنەندەی ئەم جمێنانە ئەمانە بوون وەگەرنە پرۆژەیە هیواتاب ئێمە خەریک بووین لەسەری کارمانە کرد هاوزەمان لەگەڵ پرۆژەهای ترە تا عناصرە مختلفیان دەربێرین بازماندەکانە هیواتاب عیدەیەکیان کە لە زمانە حیاتە هیواتاب و هەنریانە دەرەوە ئەوروپا عیدەیەکیان دوای گرتنە هیواتاب هات کردنیانە دەرەوە و پەخشیان کردنەوە بە جەهان کاکە پەیمان خۆی تەواو نییە تۆ دوای ناتەواوێ کەوتوی ئیتر تەواو من هیچم نییە دوایەوە چاوەکەم بە قوربانێ بم تماشاکە تۆ دووبارە تۆهمەتت لێ داوە ئەمانەیشی سابتی بکەیت تەواو نییە یعنی چی تۆشی قیاسێ لە تەواو بێری قیاسێکی ژن لە تەواو دابنی تا بزانین تەواو چ شکلیە ناتەواو چ شکلیە تۆ هەر خەریکی تۆخمەت لێدانی سێر کە من وەختی ئێژم تۆ خانەوادە حیزن ئەم حیزیە شغڵتانە جزء عیبادەتی یەهودیە کە ئەڕۆن ئەدەن تا جامعەیە فاسدکەن ئەمە کارتانە پیشەتان ئەمەسە و بە مەئموریەتی ئەزانن و بە فەرایز دینی ئەزانن جێبەجێ ئەکەن وی بۆتان مهم نییە ئۆکەی دەی ئەوانە حقیقەتن ئێمە لەسەر خانەوادەیەوەی ژنی حقیقەت وەلێ تۆ قسە هەڵەوەسی قسە هەڵوەستن خۆ کارێکی نییە من قسەم بۆ تۆ هەڵ نەوەستکە بۆیە تۆ هەڵتەکیاگی گشتی حقیقەتە هێژمی واقعیەت مەحزە ئەم مرۆڤان نەخۆشە دووچار نەوعەیە کەمبود بووە دووچار نەوعەیە عوقدە بووە ئێستا من چەند نمونەیەکی باسەکەم بۆتان کە ئەم مرۆڤە لەکوێ تووش چی بووە سیرکە ئەڵێ هەزاران کەسمان تێگەیاندووە کە نەڕۆنە ناو حیزبەکان ئەم هەزاران کەسە بۆ کەڵکیان لێوەرناگری حرەکەتێ دژ بە جمهوری ئیسلامی ئەی تۆ بۆ نایکەی نادروسە بەچکە حیزە تۆ وایتە پێنجوێنە دانیشتوێژی حەزەکەم بە حرەکەتە مسلحانە و هەر کەسی حرەکەتە مسلحانە نەکاو کوردایەتی و شەهیدەکانمان و دەیخوات بکە ئەو دیوە تۆ ئێژی من کارم کردگە و شوێن دەسم دیارە و فرە موهیمم و داخوات کە ئەو دیوە ئادەی خۆت کە ئەو دیوە چوارتەقە بکە بزانم تۆ بۆ نایکەی ئێمە قەبارەی شۆڕشمان و قیاسە شۆڕشمان مشخەص و معلومە چیەکەین ڕۆژە ئەوەلی شولکمانە چیەکەین بۆ کەڵک لەم هەزاران کەسە ئەو هەزاران کەسە کەڵکیان هەست ئەزانی چۆن ئەها ئامارە تۆیان هاورد ئەها ئێستا حکومەکە کە ئەیدەم لەسەر ئیجراکرێتەوە ئەها توخمەکانی دەور و بەر لە ئوروپا وەکو سەگ ترسیاگن خۆیان ئەکەنەوە ئیدارەی پۆلیسە ئەها ئێوە توخمە جاسووسە بنە جاسووسە ئادەم فرۆشە خائینی ئیبنە خائینن ئاوا داواتانە کرد لە لایڤەکەی لوقمانە تاریخە بچن و نکست لێبەن و تریت فایلنس و لێبەن و ڕاپۆرت بکەن تۆ ئالەوێ قەشەنگ جاسووس بوون و بێبنابابوون و نادروست بوون و ئینسان فرۆش بوونە ئێوە دەرکەوت بەم ڕاحەتیە ئیستە تۆ گەرەکتە مبارزە ئەوەسە و عامل فەسادێک کە بەری گرت کە بە قیامە مردم ناتوانێت تەشخیص بدا کە دوژمن کێس لەبەر و قەشەنگ غەڵتەکی بدەیەوە پاکیان کەیتۆ جا ئیستە بزانە وەختی حکومەکەماندا هەواس ئیجرا ئەوێ لەسەریانە تۆجۆکێ ئەوەسە کەوتگنە حەپە حەپ گشتتان کەوتگنە حەپە حەپ بەدەسە یارانە ڕاپەڕین و بەدەسە سزای ئومەتە کوردی دەرناچن ئەو بابزانی بەدەستی یارانە کوردەوار دەرناچن کاکە شاهۆ ناردوومە بە دواتە چکام لێ کردووی بێی وتومە بێرە لایڤەکەم بەشداری بکە بە قوربانە بم خوارد لەگەڵ بێ شاهۆیە بڕۆ عەزەکەم بڕۆ خۆت لە دەست چووی خوار ڕەحم بە عەقڵی ئەولاوە بکە من هەڵمە هەوڵا پەیمان ڕزگار بکەم
ئەگەر پەیمانم لەم منجەلا بەخۆی بۆ خۆی دروستی کردووە ڕزگار کرد ئەم ساڵ تۆ خۆتانەکەونە سەر خالیە مشکە عەلی پەنا دوای ئەم لایڤە تێمە سەرە تۆش تێمە سەرە تۆ و تاریخە تۆ و وەزعیەتە تۆ و ڕەفیقەکانە توش خالی عەلی پەنا ئەوە جارە فعلەن کارم دەسم گیرە لای عەباسی یەگانە بەچکە تۆخمە عەباسی یەگانە تۆ معلومە لە ڕۆژە ئەوەڵ چۆنوگی کە لە گوردانی شوانە فقط تۆ مای تۆ معلومە چ کارەوگی ئیستا لە دارودەسەی هیوا تا باسەرە دەرهاورد قەشەنگ دەرکەوت تێمە سەرە تۆ با کارە هەواسی یەگانە تەکلیفی مشخص کە ئینجا لەسەرە تۆ ڕێگەکە من کێشەم نییە جنێوەدەن هەرچیەکەن بیکەن من جنێوێ نادەمەوە بە ئێوە من جنێوتان پێ نادەمەوە اینجا نازانم بەڵێ عەباسێکانە ئەرباب و دەسەی عەباسێک بابە وەڵڵا من نە دەسەم هەیە نە بیرم لە دەسە و دەسەجات کردووە تۆ و نە بیریشم لەوە کردووە تۆ کە ئەمە بکەم بە پلیکانەیە پیایە سەر بکەوم من ئەگەر ئەبینی تۆزێ بوونم هەیە بۆ ڕەوشەنگەریە و هیچی تر تۆ دەسە نییە تۆ ارتباتاتە پشتە پەردە نییە تۆ ئەو حقوقە وا مشتەرەکەن تەقسیمیەکەن لە بینی یەکتریا و مەموریەتێک کە پێتان ئەدا تۆ ئێوەی نەلکان دەگەت تۆ ڕەوشەنگەریەکەی دابێنە چواردانە لەو ڕەوشەنگەریانت ڕووکە تا بزانین ڕەوشەنگەری چه شەکڵیە بێری نیشانی بە عاملە ئینسجامە ئێوە خالیە مشکە و لقە تاریک و لقە زوڵەمات و تەیب مەفعول چییە چی منسەجیمی کردنە سەر یەکتری خۆ هەڵقەکەی تەیب نییە خۆ هەڵقەکەی لقە نییە چییە درۆکەم گوێ مەگرێت لە درۆ عەزیزەکەم کاکەشاو گوێ مەگرێت لە درۆ چاوەکەم گوێ مەگرێت لە درۆ بۆ هاتووی گوێ بگری لە درۆ بڕۆ نەناردووە بە دواتە بەرحەڵ من مشکڵم نییە عەزیزەکەم جنێوەدان ئەم هەرچیەکەکەن بیکەن من مشکڵم لەو بارانە لەگەڵ ئێوە نییە خالی عەلی پەنا من عەکسە تۆم دانیاگە بەچکە مبتەزەل تۆخمە لۆمپەن عەکستم دانیاگە بە خاڵەکانتە و بە ڕکابیەکەی بەرتە و بە ئابجۆکەی دەستە و بە شەرواڵەکەکەی پێێتەوە جا ئەگەر کەسی پیاگوێت و ئەگەر کەسێک زمانی خۆی بە کۆمەڵی و بە چەپ بزانێ ئەووەڵین کارێکە کا قولابێکە خاتەما تحتە تۆ کە تۆ خەریکی تحت ناو چەپ و تحت ناوی یادگارە گوردانە شوان خەریکی قساکەی تۆ ئیشە مشخص بێت چه کارەی کەی بووگی لە ڕۆژی ئەوەڵا بردکتیانە ئەوێ کورە من خاترات و خۆت تێرم و بەحسەکەی چ کارە بووگی خالیە مشکان خالی قەنشکەنە باندە هیواتاب جریانە خۆت و وامەکەی کۆمونیستە کارەگەریت و ارتباتاتان گشتی بەحسەکرێت تا حکومە تۆیش بدرێ کار سێ دەوڵەتەکەم تۆ تماشا بکە ئێژێ کارێک کە منەیکەم حرەکەتێک کە منەیکەم کار سێ دەوڵەتە من نازانم ئەم سێ دەوڵەتە سەر چاو کاکە زرێبار مەریوان کێن چین چی ئەکەن ئەم سێ دەوڵەتە کە تۆ ئەم کارە ئەەکەی کار سێ دەوڵەتە نەتیجەکەی چییە ئاکامەکەی چییە ئەم دەوڵەت تۆ چییە من کار سێ دەوڵەتەکەم یەکێک لە نتیجەکانی ئەمەسە تەمامە ئاملینە دەوڵەتە ئێرانی لە هەر شکڵ و قیافەیەکە بە هەر دەمامەکێکە ڕاپەڕین خەریکە پەردە لا ئەدا و حکمیان بەسەرەوە ئیجراکە مواد مخدرە خارج ئەبێت دانانیشێ گوێ لەم لایڤان خۆیە بگرێ بە ئەترافە ئامارە جمهوریە ئیسلامی 1/3 جامعەیە ئێران ڕەسمەن معتادە بە مەوادە مخدر ڕەسمەن معتادە کە سوکارە تۆ و خودت تۆ ئەترافیانە تۆی لێ مستەسنانیە ئەم خالیە مشکەی عەلی پەنا کۆکاین لێدات لە سوئدا و من پێژم لەگەڵ کێها دانیش کە کۆکاینی لێداگە ئەم خالیە مشکە حاڵیتان بوو لذا مەسئلەوە بەرزکردنەوەی مەوادە مخدر بێجگە لەوەی کە ئێوە هیچ چێکتان بە دەوڵەتە ئێرانی و بە دەست و نەماگە بەم داستانە حەملە ئەکەن حاڵیت بوو ئەگەر ئەمەی تۆ ئیژیتی و مەوادە مخدرم تەوەهومەی بە ئێوە بدایە ئێستا ئێوە حەشرتانە کرد
سێ لایف خۆمە دوو جارگوێی لێتم زانم لەکوێ هەڵم کردووە با دووبارەی نەکەم لەکوێ شتێکی باشم وتووە با پەیگیر بم لەکوێ شتێکم وتووە و کەمم هێناوە بڕۆ متالعە بکەم لەسەری ئەم مرۆڤە دانانیشە لایفەکان خۆی گوێ لێ بگرێ ژە کارێکە منەی کەم کار سێ دەوڵەتە کار سێ دەوڵەت منەی کەم من کار سێ دەوڵەتەکەم سەرچاوەکانم مامۆستا مەولودیان بەخێر بێ بەخێربێ کاکە کاروانگیان ئاسڵاو لە فەرمانڕەوای کوردەوار کاک پەیمان حەیدەری سڵاو لە کاک پەیمان کاک پەیمان شازە ڕێک و پێکە عالیە کاک پەیمان ئستعداد ئەویاتیا ببێ بە سەرۆکی نەگەلی کورد سەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچی بگرن ڕزگاری بکەن ئافرین منە و کارتۆمە پێ باشە ئافرین کاکە هاڵف ئافرین کاکە سەعید بڕۆن ئاوا وردە وردە بەڵام بەدەم ئەو وەسفانەوە جارجار تۆزەهینیشی بکەن ئاوێژن قوربان یەکجار ئاوای ژنیە گەورم پێی بێژن گەورەم دەسی بگرن ئەو کوڕە هەواسە یەگانە نە ئوردوگامان هەست نە دەوڵەتە ئێران پۆڵمان پێدا مەعاش بێنە خەڵکی نە ئەسڵحە و ئەسپاو بازیماندا گەسە دەسە خەڵکی نە مردممان محاسرە کردەوە لە زیندانە تاپترین ڕۆڵەهای ئینقلابی ئەم سەرزەمینە وانە ناو ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخوا حقوق مکاسیان نەداگە ئەوەی هاوردگنی قارەمانێتی و گەورەی خۆیان بووگە هەواسە یەگانە بازمان دەگانە هیواتە بۆ ئاملانە دەوڵەتە ئێرانی جامەچەکە ئینسانە کوردی بخۆن تا بفەهمن چه شکلیە هەڵی هەیە ئەو گوریلاکانە قەندیلتە فاسۆلیاکەی جمهوری ئیسلامیان لێ بسێنی دانە دانە ئەتوێن و ئاوە و نۆچێ پێکاری ئەو حیزبی دموقرات و کۆمەڵەتە فاسۆلیاکەیان لێ بسێنی دانە دانە ئەتوێت و ئاوە بێتوە چێ پێکاری وەلێ بێسە بە دیارە کارە بنیادینێک و کە ڕاپەڕین کردگەسی ڕاپەڕین یەکەم جار شۆڕشی لە دەروونی ئینسانی کوردیا کرد لە زەهنیەتیا کرد تا بتوانێ حرەکەت کە هیچ کام لەو بەرخوردانەی کە ئەکرێ بە ئێوە تحتە ئەمرە ئێمە نەبووگە ڕۆڵەی ڕاپەڕینی تەشخیص ئەدات کە ئێشێ لە بەرامبەرە ئێوە چی بکات و ئەیکات هەڵیت بوو ڕۆڵە جا بڕۆ لە 4 نەفەر بپرسە کە ئەزانێ کارە سیاست چێ بە تۆ ئێژێ وەزنە سیاسی یعنی چی ئەوە نیە دەوڵەتە ئێرانی تۆی مەئمور کردگە بە ئەنوانە گروپە فشار بێتە بەرەوە دەلیلەکەی ئەمەسە حاڵیت بوو دەلیلەکەی ئەمەسە خۆ تۆ بووی بە کاندیدە شۆرای شار کارە تەبلیغاتی دیگە ها ڕۆی خۆی نیشانە دەیت و باسە حەپۆەکەیت و خۆحیزەکەیت و وایتە بەرە دەور و بەرە مردمەوە پوڵە دەی و نانە دەی و خەرجێکە لەبەری ڕەئی بگری لەبەرەوەی لە ذهنیەتە مردمە بتوانی خۆت نیشان بکەوانی کارێ بۆ ئەمانە بکەی دروسە هەواس دە ئیستە جەریانێگەیەگە بەم جێگە وا تەواوە کوردەواری تەنیگەسۆ ڕۆڵەی واتیا لەو سلێمانی و لەو هەولێر و ڕانیە هەواس وەکو چەنگەکە قەساوی هەڵاوەسێ پێە ئێژینە هەواس ئادرسەکە دانی ئیسە دەقیق ئادرسەکە لەگرادانی تێکەوتووە چاوەکەم ئەو کوڕە وەڵڵاهی بە گۆڕ شەیدان چوارپارچەی کوردستان پەیمان حەیدەری خاوەنی بووە ئێستا لە یەکێ لە تیمارستانە پێشکەوتوەکانی کورەی زەوی بەستەری بوو ئێوە ببن بە کەس ئەبعادە تەوەخومە ئێمە چنان جەهانیە نەزمە جەهانی خسکەسە خەتەرە و بیوەنە مهمترین بیمارستانە جەهان حاڵتان بوو ئەوە ڕاحەل لە دەوڵەتە ئێرانیە بۆی دەی ئێوە نەجاتی بەن ئالە و منجەلابەتەی کەوتووە پێویستی بە دەستگیری ئەو کەسە سێ دەوڵەت ئەو کارە منەی کەم کار سێ دەوڵەتە کاکی گیان ئەزانم دەردی غوربەت قورسە
ئەزانم شکست اجتماعی سەختە، ئەزانم غوربەت مرۆڤەکان تووشتەوە هەم ئەکا، ئەزانم ناچاریان ئەکا بازێ وەخت بەنا بەرنەبەر مەجموعەیەشت لەبەر ئەوەی کە لەو ژیانەی کە تێی کەوتون دەرباز ببن. بەڵام دەی نە ئاوەش کاکە پەیمان، نە ئاوەش. باشە انحرافاتە جنسی لەتمەی لە دۆدا ڕووی باوگە و کەسە ڕەش بێت بوو بە هۆ. منزورە لە ئەنحرافاتە جنسی چییە؟ ئەوەسە بە باسەنە کەستانەوە نەوێسیام و گشتان ئاوسوگن بەدەسم و منزورت ئەمەسە ئەنحرافاتە جنسی هەواس. منزورت چییە لە ئەنحرافاتە جنسی؟ منزورت ئەوەسە کە من بۆ ئەمسالە تۆیەکە نێرن ئاوسم کردگە؟ منزورێکی مشخصەن مشخصی بکە. منزورت لە ئەنحرافاتە جنسی چییە؟ هەواس. هۆکار تۆ ئاوا مرۆڤێکی عقدەیت لێ دەربچێ بوو بە هۆکار ئەو شکەستە جنسیە کە بەسەر تۆ هات. باشە ئەو کەسەکە بوو بە هۆکار تۆ تەوەجۆتان کرد شکستێکی جنسی و ئەنحرافێکی جنسی باعث بووگە مشتی دەمدرێژ گەوادە وەکو ئەمە هەڵبتەکێن لە بنیاد و خۆیان و حیزبەکانیان و ئەربابیان و دەوڵەتە ئێرانیان و هەڵتەکیاگە یەکدان ئەنحرافە جنسی سەیرە بنیاد و قەوام و قدرەت و تاریخ لە شەهامەت و گەورەی و مەردانەگی ئەمانە بکەن. تۆ سەر ئەم بێشەرەفانە بکەن، تۆ سەیرە سەخافەتە دوژمن بکەن، سەیریکەن ئەمە سەخافەتە دوژمن. ئەوە وە نەفع تۆ نەبوو، ڕۆڵە تۆ مەشیە بەهاتایتە بدوتایە. ئەمە عاملە MI6 بریتانیاس. ئەمە 20 ساڵە لە بریتانیا خەریکن 10 نەفەر متەخەسس ئاکسفۆرد لەسەری کارەکەن تا ئەمیانە دروست کردگە بنیادە ئێمە هەڵتەکێنێ. ئاحمەق تۆ نەتزانی چۆنیش قسەکەی، چۆن تۆمەت هەڵوەسی بۆ ئێمە. انحراف جنسی مەرتیکەی دەهاتی. انحراف جنسی و خۆت و کۆمەڵە و دموکرات و حەپوت و دەوڵەتە ئێرانیت و دەوڵەتە عێراقیت و پارتیت و یەکێتیتی کردە ناو فازڵا و دەری هاورد و ئەمڕۆ ئومەتە کوردی بەرە لە بەرامبەر خەریکە وێسی. ئەوە یەک انحراف جنسی. خەیرێ ئەحمەقی تۆ ئەحمەقی سپای پاسدارانە ئەحمەقە و وجودە ئەحمەق لە دەمتان و هات کەسە دەر عینتان خەریکە ئەیوێنیت. ئەوە توش ئەوە ببی بێ ئەخلاق بوو. ئەو ئەنحرافاتە جنسیە یەکێ لە قوربانیەکانی تۆیت، بەڵام نە ئاوایش یەکجار. یعنی چۆن نە ئاوایش یەکجار؟ نە ئاوایش یعنی چۆن نە ئاوایش یەکجار؟ تۆ یەکێکی تر توش ئەمیە کرد. یعنی چۆن نە ئاوایش یەکجار دێترەوە خۆ سەفحەکەی تۆ حەپۆی گەوات و پەکەکەت و حیزبەکەی تۆ خەریکە بەحسە گەی و هەموسێکشوالەکە و انحرافاتە جنسیەکە و حمایەتیان لێکا و خۆ نایژێ نە ئاوایش دەی حمایەتی لێکا و بردنێژێ لە چەتر خۆی و قدرەتیان پێبات و ئەم گشتە گەیەوا لە ناوە پێکاکە ئەم گشتە هەموسێکشوالەوان ناو پێکاکە بۆ نەیتوانی حیچێ بکە، بۆ نەیتوانی. چۆنە ئێوە ڕسمەن پەرچەمەکەی حمایەتە لە گەی و هەموسێکشوالیتی و هەرچی انحرافاتە جنسیە بەرزتان کردگە سۆ ئەمە حاڵە وەزعتانە. دوی تو دووچارە ئەم خۆسرانە قورسیە کردووی جوێن بە خەڵک بۆ چێتی برای باوکم، جوێن بە ئێمەمانان بۆ چێتی. تۆ بڕۆ ئینتقامە خۆت لەو کەسە بسێنە بوو بە هۆکار ئەوت لە دەست بچێت و ئەوە ڕوویدا فڵان و فیسار ڕوویدا. انحرافاتە جنسیە ئەوان لەتمەی لە تۆداوە قەرار نییە بۆ هەموو کەسە و لەتمێدا بێت. نەوەڵا خۆخوا هەڵی ناگری ڕازەکەی کنچکەکەی تۆ انحرافاتە جنسی نییە و خەریکە لەزەتەوە لە زندگی و دائیمەن ئیشێ ئاواوێتەوە و هەڵی دریاوێتەوە و ئەیچی خۆتیش هەروە و کەس و کارت هەروە و ئێوە کولەن مبارزەتان لە لنگ هەواکردنە خولاسە بووگەسە و دقیقەن واسە مبارزەی ئێوە یعنی فەسادە جامعەیە کوردستان بە لنگ بەرزۆکردنەوە دروست ئەوێ وەیوە سەرکەوتکن لە کارەکانتانە
کاملە من تەبریکتان پێژم باریکەڵڵا ئافرین لە فاسدکردنە جامعە سەرکەوتنەوە فرە موەفەقن فرە زرنگ بوون فرە ژیر بوون بردە حەڵقەتان و کالیبرە حەڵقەکانتان ئەوەنە مناسب بوو کاولی کرد جامعەی ئێمە زۆر سەیرە ئەڵێ لە لایڤێکە تەواو هینەکان جاران ئەیوت فارسەکان هینن کولی ئەم ئەفغانستان و چه هیندوستان و شتە بوون هاوریاون بۆ هین خێرە ئێستا گێڕەکەت گۆڕیواڵەی برامانن خێرە ئێستا گێڕەکەت گۆڕیواڵەی ئەوانیش کوردن حای داد لە سەحرای کەربەلا دووبارە بەچکەی جوولەکەی تۆخمە حیز من وتم ئەوانەی کە ئمڕۆ ئیدعا ئەکەن فارسن لیان بکۆڵمەوە بنە کوردن وەگەرنە ئێمە هیچ تایفەیەکمان بەناوە فارس لە ناوە سەرزەمینە خۆمانانەوێ ئیلا دوو قەشر کە ئەم فارسیانە کردەموت یەک جوولەکەی ئانووسی دوو پارسیان هەند تەکلیفەوانە مشخصە ئەما کەسێک کە ئەمڕۆ فکرەکە چوون تەنیا زوانە یەدیش قسە ئەکا و ئەمە ئەوێت و ئامل ئەوەی کە ئەو وە سیستەمەکەی و حاکمێ بە سەرزەمینێ ئێمە غەڵەتی کرد ئەو نافەهمێ کە کوردە ئەو قسەی منو وەختێکیش ئەم قسەمە کرد یعنی ئەو ئیشی بێتە ژێرە ڕەوایەتە کوردیەت ئێمە قبولی بکاوە شمشێری بۆ بۆشێنێ نەیوەشان کە لەی سەریا قرتێنین گو ئەخوا جوولەکە بازی وەکو تۆ دەرتێری حاڵیت بوو زمانەکەیان گۆڕیوە خێرا ئەرێ کاکە تۆ ئەڵێی لە دەریای مەدیتەرانەوە حتا کوێ کوردەواورە خێرە تەنیا بەش گیرت بەم بەشەی کوردستانداوە و بە تایبەتی بە ڕۆژهەڵاتی کوردستانیش لەبەر خااتێوەی سەری مارەکە وا لەوێ خێرەکە وا لە ئەوێ واگەیگەوە تۆ تۆی چاور کردگە خاستنی پێ هەنویت بیخەیتە بەردەسە مردم کە ئاملە فەسادوی لەبەر خااتێەوەی سرە مارەکە و کۆرپۆریشنەکە وا لە ئەوێ ئەت دەوڵەتە یەهودیەکە دەوڵەتە ئێرانە دەلیلەکەی ئەوەسە خۆمانمە وازح وتکە بنەجوو بۆ ئیشاریتەوە بۆ ئیشاریتەوە ئەدەی لە سەحرای کەربەلا و نەوگەرەکە بەحسی بکەی ئەمان مەگشتی تەوزیح داگە یعنی فکرەکە ئەم کەلامە نامەرغوو بە مردم حەزی پێ ناکە لە کنارەکانە عەمان و تەمامە بەلوچستانە ناوە هندوستان و ئەفغانستان تا کنارەکانە دەریای سەریاسیا و مەدیتەرانە هەنە کوردە و سەرزەمینە کوردەوارە خەڵک حەزی پێ ناکە وان نییە چۆنە ئەوەسەوا حەپۆت کێشاگێسی بنە جوولەکە ئەوەسەوا فاسۆم کێشاگێسی ئەوەسەوا حفاظەتە اطلاعاتە سپاح کێشاگێسی داگێسی دەرو نە ئەوە نییە بنە جوولەکە نە شتێ ترە داستان شتێ ترە کە ئێمە پێتی سابت دەکەین تۆ چه سەرۆکێکی کە خەڵکەکەی خۆت بە قەول خۆت حامڵە ئەکەیت سەرۆک نابێ خەڵکەکەی خۆی حامڵە بکە نا تۆ خەڵکە ئێمە نییە تۆ نفوزیە دوژمنی هاتکیتە ناوە ئێمە دوژمن ئاوسەکەین تەوەجۆەکەی تا بتەقێتەوە خەڵکە ئێمە لەگەڵ ئێمەس بەڵام دوژمنێکەوا لە ناوە ئێمە گورگە لە لەباسم مەڕە ئەی تۆ پێنین ئاوت سەهلە سەرۆک نابێ گوێن با بە خوشک و دایک خەڵکەکەی خۆی لوقمان تاریک ئومەتە تۆیە لوقمان تاریک بەچکە جوولەکەیەکی توخمە هیواتا بە وەکو تۆ گەوایی بێشەرەف حەڵی بووی ئێمە هیچ تەوەخمێکمان بەرامبەر بە دوژمنە خۆمان نییە تۆ بنە تۆ لە بن و ئەسووتێنین تا عامل ئەم فەسادە ڕیشە کێش بێ لە کۆمەلگای ئێمە بۆ هەتایە یا تێیتە سەر ئەو ئوسولە و ئەو ئوسولە کە ئێمە وتمان هەڵس و کەوتی پێەکەی یا لەسەر ئوسولە بێگانە بووی ناتوانانی بوێتە بەرەوە ناتوانی پێشەی لای زامویت لە ناو سەرزەمینە ئێمە دانیشی فیتنەگەری بکەیت و نابودی بکەیت و گەوادی بکەیت لە سەرزەمینە ئێمە بۆ نابودیە ئومەتە ئێمە و مەتنە ئێمە و جەهانە کوردی و ئینسانە کوردی لەوێ دانیشی بەڕاحەت پاڵی لێ بێت و نە ئشتباهاتکی
نەیخوای. واسم من وەکو ڕئیس ئومەت کوردیش ئومەتە. ئومەت کورد ئومەتە ڕۆڵە ئەزانی بۆ ئومەتە تا حاڵی کەم بفەهمی بۆ ئومەتە لە قەبیلە و لە عەشیرە دەرهاتەگە سایز و قەوارەیشی دەوڵەت ملەتە ئستەیتیە ناسیۆنالیستی نییە بەڵکو قەبائیل و تەوایفێکی مختلف لەم سەرزەمینە مەوجودن کە زوانە دایکی خۆیان هەست بەڵام لە مەفهوم و چمکە کوردیەتە و لە جەهانە کوردیا مشتەرەکن و یەک ڕەوایەتیان هەست بەمێ ئێژن ئومەت و جەهانە کوردی جەهانە ئومەت سازە ئەوە با بزانی ئەگەر نایزانی مەرتیکەی تێ هەڵدریاگە ئەحمەقە جاهلە بنجوو. شەی ئومەت کورد ئومەتە پەیمان حەیدەریش سەرۆک ئومەتە ڕئیس ئەم ئومەتەیە. چه ئیرادێکی هەست لە حەپۆ گەنترم لە عەلیە خامنەیەکی گەوچترم کوچترم چه ئیرادێکی هەست چه ئیرادێکی هەست لە ئۆردۆغان کەمترم تاڵە لە سیۆڵم سەی وەکو ئۆردۆغان تێرێ تاڵە لە سیۆڵم چوارسەی وەکو تۆ تێرێ بنەجوو تاڵێ لە سیۆڵم چه ئیرادێکی هەست تۆ بێرە لە خاوەرمیانە ڕەحبەری وا هەڵکەوتوێت بێرە لە تاریخدا دانەیە دەرکە بچۆ لە تاریخا کەسانێک کە بەهۆی سوخەندانیەکانیان مەشهورن مارتین لوتەر کینگە بچۆ ڤینستۆن چەرچیلە بچۆ مالکۆم ئێکسە ئەوانەی کە خەتابەیە مەشهوریان هەست لە تاریخەوە بەهۆی خەتابەکانیان و مەشهورن وەتوانیگیانە جنبشە گەورە بخەنەڕێ بچۆ بێری بزانم کامیان شان ئەدا قودرەتە سوخەنبانیەکانی لە قودرەتە دیبەیتەکانە ڕاپەڕین بڕۆ بێری ئەزانی من بۆ لە ماشین لای بکەمەوە و با بزانی کتابخانە لێ لە پشت سەرما ئارشیڤ نیە لە پشت سەرما دەسە خاڵی بۆ لەبەر خاتری ئەوەی دوژمنە ئەم کوردەوارە بزانێ لەگەڵ چمەتنێ دەرکەوتگە حیزە و خۆمانماندان نەنیاگە بە تاکتیکۆ بین ئاو ڕۆڵینێ لە خەو هەڵەسین ئەوەینە ئەخەفین ئەمەینە دەستمان بە تاڵوێ ئەمەینە لە ناو ماشین ناوین ئەمەینە لەسرە کاروین ئەوەینە حاڵیت بوو بە قوربان ئەم ئومەتەی تۆ ئەگەر هەڵەیەکیشمان کرد ئێمە وەکو ئومەت تۆ ڕامان بێنە دروستمان بکە نا وەکو ئومەت نا وەکو تاکێک لە ناوە ئەم ئومەتە کوردیە ئەگەر ئشتبا بکەی مردم خۆی سزات ئەدا بە ئەندازەی ئشتبات وەلێ ئەگەر ئشتباکانە بنیادی وێ خیانەت وێدە و عامڵە بێگانەوی بۆ نابودی ئومەتە کوردی هەر ئەو مردمە ئەدگرێ و ئەتۆپێنێ سزای خائین مەرگە ئەوە من نایژمێوەم بەرادەرانە جوولەکەتە لە ئۆتۆلۆ ئێژنی لە نەمایشە ئۆتۆلۆ شێکسپیێرە دەزدەمۆنایە خائن ئۆتۆلۆی کوژێ حاڵیت بوو پس خائن سزای مەرگە هەر بە مەتنە خۆیان بە مەتنە ئەم جوولەکە و مولەکانە من لە ئەوڵەوە بەکردەوەی جوولەکەی دەوڵەتە قەومیە ئیسرائیلی دەسم پێ کرد بەکردەوەی دەوڵەتە قەومیە ئیسرائیل لە داستانە ئەنتەپە و 4 ژوولیە 1976 و نابودیە تەمامە فرودگایە ئەنتەپە دەسم پێ کرد حاڵی بووی مەرتیکەی دەهاتیە بنەجووی حەیزە ئبنە حەیز من هەر بە مەتنە مەسیحیەت و جەهانە ئینقیادۆتەکە توا قسەم کرد ئەوان وا بەرخۆردەکەنتەکە دوژمنە ژوێنمان پێمەدە بۆ ژوێنەی بە باوک من باوە تەوەجۆ بکە ئەوەڵ دەفعە تۆ ئێشێ مەتنی کەسێ باتڵکەیتۆ تا مەشروعیەتە کوشتنی بسێنیت سابتی بکەیت تەرەف مجرمە وەلێو دووە سفاتەکانی لێ بدەیت تماشاکە تۆ بەم دەلائیلە خائنی تۆ گەوادی نەشرە بێ ئێرادەگی ئەدا لە جامعەیە کەم ئێمە کە عاملە فەسادە تۆ خانەوادەت فاحشەگی نەشرە ئەدەی چرا ئەمانە جۆرمە ئیجتماعین چون عاملە فەسادە جامعەی تۆ ئینسانێکی مەئمورە دەوڵەتە ئێرانیت کە هاتگی تەمامە نۆڕمەکانە دەوڵەتە ئێرانی بۆ خەساندنە ئومەتە کوردی بۆ کوشتنە مقاومەتە ئومەتە کوردی ئیجرا بکەی نەهادینەی بکەی و دەرونی بکەی ئەمانە جۆرمەتۆن گەوادی جۆرمە فاحشەگی جۆرمە قەتڵ جۆرمە بێشەرەفی و ڕاندخاری جۆرمە فەساد جۆرمە
تەشویشە ئەسهانە عمومی جۆرمە درۆزنی جۆرمە ئەمانە گشتی جۆرمەوە بەسەر تۆ سابتەوە ئێمانە جمێن نییە حاڵیت بوو وەختی بە تۆ ئێژن ئیبنە خائین ئیبنە گەوات شغڵتان بووگە سیاستتان گەوادیە مەئموریەتەکە ئەمەسە دینەکەتان ڕێگەتان پێدا بۆ خاتری ئەوەی دوژمن کە ئێمە بین لە بینی بەرین بە گەوادی و بە بەلۆکەی ناو پاتان دەست پێ بکەن ئەم کارە بەوەکەن سڵاحەکەتان حەڵقە و کالیبرە تەنگەکانە ناو پاتانەوە ئیستا خانیتیانە ماگەیتر خازگرتە فەهمیت لەگەڵ کیا تەرەفی تۆ لەگەڵ شۆڕشە ئومەتێکا تەرەفی وگە حاڵیەسی چ خەوەرە فەهمیت والله من ئەمە نایژم چونکە حەمەکاڵ داسێران باوک من بووە ئەم قساکە والله ئەوانیشە بەقەی سەگ قینیان حەمەکاڵە دارسێران شەهید جمهوریە ئیسلامیە وا عوسمانە داج ڕۆژێ دەدەحفە خوەت و حەمەکاڵە دارسێرانی ئەتۆپاند لەبەر خاترە بێشەرەفی و نادروسیتان واگە لە کۆمەتان لە یەک نەفەر کردو وا لە قەڵاجە مرد دەرەسەرە بۆمباران هەرەو جێگە وا حەمەکاڵە دارسێرانە مرد بووە خوێن بۆ تۆ بووە نەعمەت بۆ تۆ ڕژیا دامنە تۆ لە عەباس حەمەکاڵ ئەوانیشە کوربابە نیوەی ئەوانە کە من خۆشیان لە من نایە حەیفنیاوە کوڕە و پیاوە بوو ئاو پیاوە بەو نەجیبیە بەو شەریفیە ئەم بێ ئەخلاقیە لێکەوتۆ والله ئەمەیەژن لەسەر باوک من هێ بۆ کوێن بە باوک منە دەی من دەی تۆ ئیسە خوا دێژی بێ ئەخلاقی خەڵکیش پێ دێژێ بێ ئەخلاقی دەی سزای بێ ئەخلاق لە جامعی ئێمە چییە بێ ئەخلاق یعنی حەجێکە تۆ نیە حەج پرنسیب حەج بنەمایەکی ئینسانی بۆ زندگیکردن لە ناوی جامعەیەکی ئینسانیت نییە ئەخلاقت نییە نۆرمەکانە پاراستن و هەڵگرتنە باڵانس و هەڵگرتنە هارمۆنیە ناوی جامعەت نییە هیچ کامیان نییە تۆ بێ ئەخلاقی بێ ئەخلاق وشەیەکی خێرێ گەورەس هیچ یعنی عنصرە خەتەرناکێ بە ناوی جامعە چی ڕەوابەتە فیما بینە ئۆرگانیزمە جامعە تەنزیمەکە ئەخلاق بەعسەوێ باڵانس لە جامعە دروست بێ ئینسانەکان بتوانە بە عنوانە مەجموعەی ئینسانی تەک یەکتریا زندگی بکەن دەرنەتیجەم ئەخلاقە بەعسەوێ متفاقە بکەفێت حاڵیت بوو دەی تۆ بی ئەخلاقی خۆت بە زوانە خۆت ئیژی خەڵک پێ دیژێ بی ئەخلاقی دەی ئینسانە بێ ئەخلاق حکمی کوشتنە عنصرە ناهەنجارە جامعەی ئینسانە بێ ئەخلاقێکی تەشەنە ئەسێنیت ئەی ئەوسا بۆ خەڵکی کاورا مەسەڵەن ژنی خەتایەکیە کرد سەریان ئەتاشی سوارە کەریانە کرد لەبەرەوەی ئابڕووی بچێ و بعد تردیانە کرد لە جامعە چون یەکدانە بزنە گەڕ جامعەی گەڕە کرد بۆیە ئەوسا جامعەی ئێمە مقاومەتی بوو خۆی لە بەرامبەرە فەسادێکا کە بەر عەلەیهی ئەکریا خۆی واکنێشی تەبیعی نیشان ئەدا ئۆرگانیزم بوو دەرنەتیجە هەرچی ئافەتە لە خۆی وە دووری ئەکردو من خۆرەکە تۆزی عەزیەتەکە بە لۆکیشنەکە بگۆڕم من دووبارە مازەرەتخایی یەکەم بابەتە سەرماخوردگیە کە من گرتگمە هیچ علاجێکیشی نییە فعلا خراپترین مرۆڤ سەر عەرز بم چ پەیوەندیەکی هەیە بە من کوڕم چۆن مشخصە هێمنە کوڕ تۆ ئەگەر پیاگ وایە نانە دەسە تۆی نەیە خواردکەنانە حرامی و گەوادی و جاکەشی و بوفیوزی بوو ئەو نانە عاقبەتی بەچکەی حیزی وەکو هێمنە کوڕاخاتۆ وا کوڕە تۆس چرا مهمە تۆ نانە کێت خواردوێ کێ گەورەتی کردوێت بۆیە خروجیەکە ئەوێت تۆ خوارشی خۆی شت و کەنیشکەکانی معلومە تۆ لەکوێ لە سەرە چه سەفرەیەکا گەورە بووجی وسوولە پێ نیشان نەدریاگە تربیەت نەکریاگی وەلێ نا ئێوە بنەجوون ئێوە ئەمە بە مبارزاتە چی ئەزانن مەزهەبیتان ئەزانن ئومەتە کوردی ئێشێ نابودکەن لەزا ئێشێ بە کالیبرەکانتانەوە ئیستە خانیتیانەماگە بین ئەم جامعە نابودکەن بە فەسادی بکێشن ئەوە بوو بە ئەتۆمە ئێوە واژەنە حەڵقەی دواتانە تێگەیت دلیلەکەی ئەوەسە چرا ڕەبتی هەست بە تۆ یەکی بەم کارنامە کە هەست کاکا خۆمان شروعەکەین باشە ڕاستەکەی ئێمە غەڵەتین دەی بابە ئەم سەرۆکمانە با غەڵەت نەبێ
کاکە ئەم نە تۆ غەڵەت ئەەکەی کە غەڵەتی مەرتی کە یەک دەحفە پێتم وت غەڵەتی دوو دەحفە پێتم وت غەڵەتی من وتم ئەندامانە ئەحزاب با بزانن ئەگەر تا دوێکە نەیانزانیگە ئینسان قبوڵەکە لێیان ئێژێ نەیانزانی وەلێ لەمە و بەبعدکەمەتنە ڕاپەڕین هاتوو ئاشکار بوو نەمزانین ئیتر قبوڵ نییە ئیتر قبول نییە تۆ غەڵەت ئەەکەی نازانی و دەرزە من ئێشێ بزانی میزانە غەڵەتەکە چەندێکە بەعزێ غەڵەت تۆ ناتوانی ئیتر لێ بگەڕێیتەوە خایلێ غەڵەتە گەورەیەەکە زوانە یەدیشە فارسی ئێژێ وەختی جیکجیکەمە سونەت بود فکر زەمە سونەت بود ڕئیس ئومەتە با غەڵەت نەبێ ئەم کاریزما با ئافرین دقیقەن ئێمە غەڵەت نین ئەوەسەتە کە دوژمنە مەرزبەندیمان کاملەن مشەخەسە ڕوو ئەەکەینە ئومەتە خۆمان بە ئومەتە خۆمان ئێژین دوژمن چ شکلیە دەموچاوە دوژمن چه شکلیە و چۆن تەکە دوژمنان بەرخۆرد بکەن و خەریکین ئەبزارەکە ئەخەینە دەستیان دانە لە توی قسەکانە خۆتانە دەرئەخەین دوژمن چه شکلیە بە کێ ئێژن دوژمن بە کێ ئێژن دوژمن حەڵیت بوو تا کاورا فکر نەکات دوژمن فقط سەردارێکی سپای پاسدارانە و جل و بەرگە سەپایۆ تێکە بۆ تۆ خەیلی ئۆکەیە لە حوزور یا دانیشتنی وە قساکەی نا ئەو نییە فقط ئەو نییە لە ئەو مهمتر ئەوانە کە بە زوانە تۆ قسە ئەەکەن لە باس و تۆ ئەکەرنە بەرنەوتێنە نای جامعە لەسەر سفرەی تۆ دانیشن قسە ئەەکەنە ناو زەهنت کە تۆ ئامادە ئەەکەن کە تۆ بووی تۆ بەردە کەرامەتە نەمێنێ شعورە نەمێنێ ئینسانیەتە نەمێنێ گەورەی نەمێنێ و حەچی شتە لە دەست بچێت بەوە ئێژن دوژمن وا لە بیر تا پندێکی پێشینیان هەز ئێژێ دۆسم ئەوەسە بمگرێنێ دوژمنم ئەوەسە بمکەنێنێ کامە دوژمن تۆ ئەکەنێنێ یعنی لە زایزە پێدا یعنی پولە پێدا سکسە پێدا مەشروبە پێدا پێت ئێژێ بمێنەرەوە حیزە بکە خۆت پاڵخەرەوە بۆ خەڵکی با مەداڵە تەجاوزە پێبن بەوە ئێژن دوژمن حاڵیت بوو ئەو پەندی پێشینیانی کوردیە وا ئێژێ هەر دوژمنم ئەوەسە بمکەنێنێ دۆسم ئەوەسە بمگرێنێ ئەزانی چه شکلێژێ دانیشە مەکە وانیە مەڕۆ بەدەمە لقمە چۆرەکەی هەواسە یەگانە خۆی و خانەوادەی عامڵە دەوڵەتە ئێرانین هاتکن ئێمە فاسد بکەن مەچۆ بۆ خاتری دانەیە سکس لە بلوارەکەی دەریاچا لەو بنەماڵە مەچۆ خۆت کاول مەکە بۆ 5 دقیقە ئەرزای جنسی مەکە وام مەکە جامعە نابوت مەکە ئەوانە دوژمنن ئەوەی کە حاضر بووگە لە ژێرە تۆ بخەفێ وەختێ خەفتە ژێرە تۆ فرەچ تێ لە تۆ ئەسێنێ و لە جامعەکە دەسێنێ تۆ بۆ خاتری ئەوەی کە بە سەکسە خۆت بەگەی سکوت ئەەکەی و حەزی پێەکەی چون فکرەکەی فقط وە تۆ ئەدا و ما بەقیش ئەدا و ئەمە بەرە تەشەنە ئەسێنێ ناوی جامعە ئەو جاریەخەی خۆت ئەگرێ خانەوادە دەگرێ ئەترافیانە ئەگرێ نەبێ کاکە ئەم ڕەهبەر لە دایک بووگە با غەڵەت نەبێ ئێمە غەڵەتین کاکە ئێمە ئیشتباکەین کاکە لوقمان تاریک ئیشتبای کرد گوێن مەدە بە براکەی قسە مێژە بە برایەکی گەنجی ئامەرتیکەی پوفیوز من دووبارە یاداوەری ئەەکەمەوە بە خەڵکی تا خەڵکی بزانێ لە بەرامبەر ئەناسوورە سەخیفێکی وەکو ئێوە کارمەندانە دەوڵەتە ئێرانی چۆن بەرخوردکە کاورا هەڵگەڕیا گەسۆ خۆی فشەکاتەوە لە پشتە دەوڵەتە ئێرانی ئێژێ یارانە ڕاپەڕین سەریانەخینە ئەو جێگە والی دەرهاتن ئەمە جمێنێکی خەیلی سەنگینە هەم بە ئەفراد هەم بە نەوع تەوەلودە ئینسان کە هەرچی ئینسانە بەو ڕەوشە لە دایک بووگە حاڵیت بوو منیش لە جواویە هەڵگەڕیامە و گوتم نەوەڵا خر کە مەریوان برا گەوادەکە هەست وا کەوتووە شوێنە تایفەی ژنی کەس و کارە ژنەکەی وا تەجاوزی کردو بە ئەوان خەڵک قەشەنگ یەکدانە کاردیان تەپاندە ناوە قەلبی سەریان کردە ئەو جێگەی دایکی حەڵیت بوو تا مردم زوانی بووی لە بەرامبەر گەوادی وەکو تۆە کە هاتکی وجودی نابوودکەی زوان دەمی دانەخات حەڵیت بوو بفەهمە جمێندان بۆ تەحریک دیگەرانە کە ئشتبا بکەن تۆ شەکەنجەی ڕۆحیە تەرەفەکەی هەڵێ تۆ شەکەنجەی ڕوەدێ ئێمە سفات ئەدەین ئێمە ئێوە تەحلیل ئەەکەین 1 2 3 گەوادی جمێن نییە بە تۆ شغڵە تۆس فاحشەگی شغڵە خانەوادەتە جمێن نییە تۆ خەریکەم کارە ئەەکەی ئەم فعلە ئەەکەی خەڵکە مەریوان شەهادەت ئەدەن خانەوادەی تۆ چکاران ئیسە چۆن توریست بازی ئەەکەن
چۆن خەریکن تحت ناوە ڕەوابت و بۆ خاترەوەی مردم دەمی دابخا لە فەقرە مردم سوء ئەستەفادە ئەکەن تا بەرەبەرە وەڵدەفن ماڵەکانیان لێ بسێن و پوڵە خەنە دەمیان و بەرەبەرە ئەو کارە خۆشی خۆشت و کەنیشکەکانی یەکەنیسە بوونەوە قارەمان و دەوڵەتە ئێرانی حمایەتیانەکە و ئەمە پرۆژەی ئێوەس حالیت بوو ئەو ئیبنە جوولەکەی وەکو تۆ جوز دارودەسەی هیواتابە ئەو عەدنانەکەی باو براکەی ئەو گەوادەوا تۆپاندیان ئەوە تەکە هیواتابە بوو خۆشەویستی دڵی خەڵکی مەریوان لوقمان خراپ لوقمان جانی لوقمان خۆشەویستی دڵی مەریوان بوون ئەی بۆ تۆپاندیان مەریوانی ئەگە خۆشەویستە دڵە مەریوان بوون ئەی بۆ تەواوە مەریوان دەستی هاوردۆ دڵاوتی دەستخۆش بۆ خەڵکی مەریوان وەختی ئێمە دەستمان برد بۆ کەیسە ئێوە ورد و درسیان ئامارە خانەوادەی ئێوەی هەنارد بۆ ئێمە وە تۆی هەنارد بۆ ئێمە بۆ دارودەسەی هیواتاب خەڵکی مەریوان هەناردی بۆ ئێمە وا بە دەستانە و گیری کردگە پەنگی خواردگەسۆ ئینسانە مرد لە جامە ئازاتی نییە دەمکاتۆ لە تاوە ئێوە 2000 جبهەتان کردگەسۆ جبهەیە کۆمۆنیزم و کۆمۆنیزمە کارگەریتان کردگەسۆ بەر عەلەیهیان جبهەیە ئەحزاب و کۆمەڵە و پەکەکە و ئەمانەتانە کردگەسۆ بەر عەلەیهیان جبهەیە فعالیەتە مەدەنیتان کردگەسۆ بەر عەلەیهیان مردمە بەبەختە خریاگنە سوژەیەکەوە ناندانیتان لێ بڕیاگن کونە کۆڵبەریتان بۆ کردنەوە کونە توریست بازیتان بۆ کردنەوە لەبەرەوەی فاسدیان کەن جاش لوقمان جاسوس لوقمان خۆفرۆش لوقمان بێ ئەخلاق و بێ شەرەف تباوە براکەی چی کردووە تەوەجۆتان کرد ئەگەر دەوڵەتە ئێرانی ئەمانەی لە ژێری یەک چەتر جێنەکردگەسۆ لوقمان ئەگەر پیاگ وایە لەو لایڤە کە دانیشتو وتی جاش وتی گەواد وتی بێشەرەف وتی نادروست بە لوقمان ئەگەر پیاگ وایە و گوت خوارد خۆت جاشی خۆت بێشەرەفی خۆت گەوادی تۆ نەیگەرەکە بە بەهانەی ئەوەی کە دفاع لە من بکەی من بژەنی تەناوە فازڵاوە حاڵیتان بۆ پەس ئەوە پیاگ نییە ئەوە ئاملی تر لەوێ داینیاگە ئەمانە مەردانگی نەیبردنە لای یەکتر یەگەن مەرد وایە ئائیستە لوقمانە تاریکەکە هاوار یەکرە و گوو خوارد عەباس خۆت جاشی خۆت گەوادی خۆت جاهلی خۆت نادانی ئەوە دفاع لە منەکرە ئەحمەق ئەوە دووستیە خالە خرسەس حاڵیتە ئەوە دفاع نییە من پیاەکم کەرامەتم هەست پس دەرکەوت ئێوە چکارن ئێوە چی لەوێ داتانی نیاگەوە نە کەرامەتتان هەست تۆ وتر لوقمان حەچێکی نییە یعنی نە ئینسانە نە وجودی هەست نە ئەخلاقی هەز نە کەرامەتی هەز نە شەرافەتی هەز نە مەردانگی هەز ئەو گەوادە دانیشکە لە پایتەوە خەریکە گوێ دێمە گەوادە ئەمە تەحملەکە لە تۆ تەوەجۆت کرد ئەگەر گەواد نەوێمانە لە تۆ تەحمل ناکات بۆ گەواد چییە گەواد دانیشتگە ئەو ژنە وا ژنێسی لەگێ کردگەسە هەوا پێیتر سواری بووکە پێژن گەواد تحریک ناوێت و عینە خیاڵی نییە و پێی بەرناخوات و ئەوە پێژن گەواد حاڵیت بوو گەواد خۆشاخ و گوێ نیە ئەوە سەوا تۆ ئەیکەی و ئەوانەیکەن عباس یەگانە بێشەرەف عباس یەگانە جاش عباس یەگانە پیا و محسین ڕەزاییە ئەو ڕاستەکات باوکم چی کردووە تەوەجۆتان کرد خۆی بێشەرەفە خۆی گەوادە خۆی پیای محسن ڕزاییە باوکە چی کردو باوکە عنسورە فاسدە گەوادی وەکو تۆی خسکەسەوە حاڵیت بوو تۆ چۆن لە سەمەراتە حەمەکاڵ ئەخوەی ئەو لە سەمەراتە تۆ ناخوا چۆن ئەو ئەگەر تۆی دروست تربیەت کردایە تۆ ئەم گەوادە لە ئاو دەرنایە هاتی حەڵی هەی ئەو لە تربیەتە ئاشتبای کردگە لە تربیەتە و ئەتوانێ مەوردە نکوهش قرار بگرێ بۆ خاتری تربیەت ئەمما لەو لایڤە وا عوسمان وا لقە تاریک داینیا بوو وتی ئەمە ژنێتیکیە وەختی کاوران باسە باوای منیە کرد وتی جاشێتی ژنێتیکیە لقەوتی قەحبەیی ژنێتیکیە ئەمە حکم خۆتان بوو لە لایڤەکە حکم خۆتان بوو تبقى حکم خۆتان منیش وتم عباسە یەگانە خۆی جاشە گەوادە ئەترافیانی فاحشەن پس ئەم حکمە ئەمانە داگیانە دروسە دەرنەتیجە خۆی جاشە ئیبن جاشە ژنێتیکیە
خۆی قەحبەی ئیبنە قەحبەز ژنەتیکی قسەکان مەوجودە ئێمە بەرئەساس سەنەد قسەکەین ئیستە من قسەی تۆ لێ ئەدەم تۆ غەڵەت ئەەکەی ئەچی بەرداشتە خۆت دە قسەی من تێری ئەیکەی نا قسەکەم لێ بدە ئەینە قسەکەم لێ بدە و لەسەری قسە بکە. باوکەم چێ کردووە؟ ئەرە کاکە تەیوب جاشە خۆفرۆشە ئیتلاعاتە CIA موسادە پیاو یەهودە پیاو ئیسرائیلە کۆیلەی بنەماڵی بارزانیە دایک و خوشک ئەم کوڕە چیان کردووە؟ تماشاکە خاس گوێ بگرم ئەگەر ئەو تەیبە کوونیەوە لە لایڤەکەت هەبوو دانیشتوو گەواد نەوایە کوونی نەوایە بێدایک و باوک نەوایە لە تۆ تەحملی نەیەکرم قسانەی پێ بکەی تەحملی نەیەکردێت ئەوی تۆ غەڵەتە کردگە بە بەهانە لە دفاع لە من و لە دایک و خۆیشکم خۆم ئەکێشیتە لە جەناگە پیاگ وایە وەکو ئەو سەر و بۆڵک ئەحمەقەی وا دوێشە و من لایڤەکەم دانیانە ناوە لایڤەکان نەسیحەتە ڕێبواری ئەکرد وەرێ تۆ بەلای سەری و ئاڵەتە تەناسولی ئەی گیڤان دەموچاوی دیار بۆ وەختی تۆ جمێنەکانە دەی خەڵک بشنەوێ و ئەزانێ و ئەوی ئەدەی ئەو وەنە پیاگنە و حزوری بێ حزور بۆ حزور خۆی احترام خالێ بێژێ پیاگ وێ سیاگە لە بەرامبەر تا دەمە داخە مەرتیکە و احترام من حەقە نییە جمێن بەی لایڤەکەی جێبێشتە لە ئاخرەوە گەونجیان گەوج تحت ناو کوردبازی تەشەکوری شیرێت کرد و چووە خوار وەرێ بەلای گوێ و تەپڕی سەریا ئاڵەتە تەناسولی ئەهات و ئەچوو فەحمید مردم جامعی ئێمە ئینسانە کوردی حزوری هەست بۆ تۆ ئەتوانی لە بەرامبەر پیاەکی ئێمە ئەتوانی لە بەرامبەر پیاەکی کورددانیشی جمێن بەی بە یەکێکی تر ئەی وەرسە کەرەکە جەمیکە ئەحمەق بڕۆ پێکارە مەرتیکە من لەگەڵا دانیشتبم تۆ حاڵیتە لای کێ دانیشتگی ئایسە سابتم پێت کرد ئێوە نە پیاگن نە مردن ئێوە کورد نییەن ئەگەر ئێوە کوردوانە پێتان بەریە خوارد ئەزیێتتانیە کرد دی تۆ خۆت بە خۆدێژی بێ ئەخلاق خۆت بە خۆدێژی بێ شەرەف خۆت بە خۆدێژی جاش خۆت بە خۆدێژی گەوات دێ خەڵکی چی پێبێژی دی تۆ گشتی ئەمانە هەی خۆ بووگی هەی بۆ جوێنەدا بە دایک و خوشکیان ئەم سەرۆکە بۆ جوێن ئەدا بە خوشک و دایکیان گوێنم نەدا تماشاکە تەمسیلم کرد بایبڵ تەمسیلیە قورئان خەبەریە ئەو متونە مقدسانە تەمسیلم کرد کابرا هات قسەیەکی بۆ من هەڵوەست وتی باوا گەورەی من دانەیەکی سەمخوار کردگە کوشتی گوێسی و کێخان بووگە و سادەخان بووگە هیچ دەلیلێکی نەهاورد هیچ سەنەدێکی نەهاورد بێ دەلیل ئەم قسەیە مەترح کرد منیش بۆ خااتەوەی مردمی کورد بفهمێ هەر کەسێ ناتوانێت بێ دەلیل قسە بکاوە هەر ئیدعایە بکاوە هەر تۆهمەتێ بدات دەرنەتیجە تەمسیلێکم کرد منیش وتم تماشاکە یۆسوی بابە سرە دایک و خۆی چکتی گرت و هەر کە هەر پازدارێ لە ئارێز و ئەیکردە ئەم دیێو بۆ ناوە مەریوان ئستراحەتی لەسەر قنگە دایک و خۆش کە تۆ داانیا خۆ دەلیلی نەگەرەکە گەرەکێسی من لە فرموڵە خۆتان استفادەم کرد طبق فرموڵە خۆتان دەلیلی نەگەرەکە هیچ دەلیلێکی نەگەرەکە دەرنەتیجە من ئەو حکممداوە وتم داستانەکە واسە تا خەڵکی فێر بێ وەختی تۆ هەڵە دەڕایەوە بە کەسێ وتە تۆ فڵانە چتی بێژێت دەلیلە نەیوت بێژێت تۆ من ئەو ڕۆژە چاومتێ و سرە ئایدا گرت و 20 نەفەر وەڕەدیفە و وێسیاون بووی چون دەلیلی نییەگەرەکەی ترخۆ تۆ بێ دەلیل قسەکەی ئەویش دەتوانێت بێ دەلیل هەر قسەیە بکە فەهمید خەڵکەکە لایڤەکەی منی دیگە ئەم لایڤی ئێمە پەروەرشی تربیەتیە خەڵک ئەزانێ لە بەرابرە عناسوورە فاسدە وەکو ئێوە چۆن بەرخوردکە تۆ کوڕێکە هەز وەختی گەرێکی گەورە بێ و یاواشواش فێری شەڕیەکەی چۆن مشت بۆشێنێ چۆن کە لە بۆشێنێ چۆن لە ناوی شەڕێکا لی نەدەن هەڵیت بوو تۆ خەریکی مردم لە بەرامبەر ئینسانە بێشەرەفە دەمدڕیاگە تۆحمەت زەنە شایعە پەراکەنە خەریکی ئیمنی پێدەی واکسەنی ئەەکەی چۆن تەکە ئەم مەقولە بەرخوردکە بە کامە دەلیل بەر ئەساسە کامە قسە و ساڵە و لەوێ و فلانە قسەیەکردە غەڵەتە کرد بڕۆ سەنەدەکەی بێرە ئەو ساڵەوە لەوێ و فلانە قسەیەکرد ناخوا بڕۆ سەنەدەکەی بێرەوە من دەنگە تۆ لێ دەم تۆ فکر نەکەی من قسەم هەڵوەسیگە بەدەم تۆ خەڵکی بزانێ من قسەم بەدەمە تۆ هەڵ نەوەسیگەم قسانە تۆ ئەیکەی بە اختیار خۆت دایڤە کردگەسەوە خەریکی قسەکەی حەڵیت بوو
بۆیە ئێستا من تیکە کەلەمات تۆ ئەگرم والدلائل ئەدەم لە ڕەدە قسەکانت و دەرخستنە شخصیەتت کە تۆ کێی چ کارەی بۆچی هاتکی و لەسەر چی هاتکی. پێبوو دێ کاکە باوکم منی خستۆتۆ تاوانی کردووە ئەبێ جوێن بدرێ بە باوکم ئەیسا من پەیمانم قبول نەبێ ئەبێ جوێن بەم بە باوکی ئەبێ جوێن بەم بە دایکی ئەها بڕوانە ئامانە یانێ نەتدا یانێ لە دقیقەیە 163 نەتدا من دوێشەوە پەخشم کردو یانێ تۆ ئیستام ئستدلالە تێریتی بۆ مردم و پۆپولیست بازیەی کە ئەیکەی نەتدا تۆ نەتدا بەچکەکانە نەیاندا ئێوە کارتان ئەمە نەبووگە شایع پەراکەنی و تۆهمەت زەنی تا دەردەمە مردم داخەن کارە تۆ بوو کارە حیزب دموکرات بوو کارە پەکەکە بوو کارە گشتتان ئەمە بوو گشتتان لەم ئەبزارە استفادەتان کرد ئەمە ئەووەرین تاکتیکتانە تەتمیع و تەهدید و تۆهمەت و ئەمە کارتانە بەمە ئێژن سیاست حەڵیت بوو جانا ئاچوارۆکو ئەم من نەکەوتونەتە ژێر کاریگەری ئەم مرۆڤە چوا بڕوانە جانا ئاستی تێگەیشتنی ئەم مرۆڤانە چییە کێن ئەها ئەو چوار ڕۆڵە زانی چۆن بوون کەوتنە تحت تاسیرە من دیتە وەکو تۆ جاسوس سفەت و ئینسان فرۆشنەون تەوهینیان پێکریا تبقە ئوسولە ڕاپەڕین کە ئێوە خائنن قرار نەبوو من حیچە بێژم خۆیان چوون ئیقدام بکەن بۆ ئەنجامدانە مجازات هەر لەم ئوروپا خودیت نەچوون ڕێپۆرتە فەیسبووکی بکەن نەچوون ڕێپۆرتە پۆلیس بکەن گوێت بۆ خۆ تبقە تەوسیە هایە ئێوە نانوت ئەگرا ئوروپا سوو لەگەڵ دوژمنە ئیشی و هەواسمان بووی تو لاوە دەیتۆ لە ئوروپا نەتوانی لە بەرامبەر دوژمنە خۆتا بێسی چۆن نەتوانی بڕۆی لە بەرامبەر جمهوری ئیسلامیە لە خاکە جمهوری ئیسلامیە و ئەسلحەی و نیروی سپای و نیروهای مسلحی بێسی کاورای گەوا دەدرۆزن چۆن ئێستا دیت ڕۆڵەکانە ئێمە چ شکڵین دیت چ شکڵین تۆ فکرەکەی افتخاری پێکەی بێژی شکایەتە پۆلیسم کردگە تۆ ئەگە پیاگویت قەت داڕزی چون لە فەرهەنگە ئێمەیە کووردا تۆیە کە ئەچی پەنا ئەوەی بۆ دیگەری دیارە لەکوێوە هاتکی تۆ بنیام فرۆشی بێ بنەمای گەوادی دروزنیت تۆیە کەژی لە ئوروپاوە کەسی ئەقدامێ ناتوانانی بکە کەسی ئەقدامێ ناتوانانی بکە چوو پۆلیزای گدێ نیشانەدا تۆ ئەو پیاگەندیەی لە بەرامبەر جمهوری ئیسلامیە بێسی نە تۆ نە حیزبەکەت نە ئەترافیانە نە هاوفکرەکانە بە حیزە ئومەتە ئێمەتان نابوت کرد دیتە سابەتە سەرتان بوو حەچیشتە ئەو من سابەتە بکرد تبقە ڕەفتار و گفتارە خۆتان بێکرامەتە حیز ئەوە تۆی فکرەکەی ئەمانە شێتن لە بەرامبەر دوژمنە لە هەر کوێ بوون ئوسوولە خۆیان ڕعایەتەکەن و دوژمنە خەنە سەر جێگەی خۆی ئەوە تۆ بە ئەدەبیاتە حیزانەت خەریکی واعەکەی بە ئومەتە کوردی دوژمنی لە هەر کوێم دنیا بێ پەلامەریەدا و قوانین خۆی مشەخەسیەکان نەکەسی تر بۆی حەڵیت بوو چۆن ئەڕوانن کوردانە ئەنوارن قارەمانانە ئەنوارن لە جەهانە کوردی و بە جەهان ئەنوارن تەکت دوژمنە بەرخوردت دروست ئەکەن و کوردانە ئەکەن ئەوە ئەنوارن هایتە بۆ تۆ قابلە شناخت نییە بنەجوو حیزە و بە ناوپاکانە ئستێر و ئەسەن متانە جامعەیە بەژنەکانتان بە فەساد بکێشن و بە ماتەحتان و بە حەڵقەتان و بە واژنتان متتانە و کارە بکەن فۆرمتان واسە مردم ئالوو دەکەن ئەدەب بن خۆ دەسم بۆ تۆ نیارە سەر سەید ئەلان زەبانە یەیش والی ئەلان دەسم بۆ تۆ ڕەسیەت ئی زەبانە درازە دیەی جوور کۆتاکەم تا زەندەی بوو نێدە و هەدە کوێنی تو نێدە و هەدە زوانە کەسی کوتا بکەی نێدە و هەدە ئاخ چه قەڵەتێ کردم خۆم داوە تۆڕەی یادەمە چە بووشم نیەتوانم ئەخێ نازی بەبەگیان نیەزانم کێ نیەزانم کوورەی نیەتوانم بام ئی گوشەت بەگرم
تەوەجۆدان کرد ئەوە لەگرا تەئاترێ هات یعنم های من کەلهۆڕی ئەزانم تەوەجۆت کرد من دنیا دیدەم و قدرت مندم و خەریکم و زوانە خۆی قسەکەم و حاڵی تا بوو وە بۆیە من واجواوم داوە تا بفەهمی ڕۆڵە وەختی کەلهۆڕی گەرەکتە قسە بکەی مردووە لە پشتیە هەنە حیزە نییە دەمە پێچێتەیەک و ناتوانانی قسە بکەی توێنم نێ لە کارە ئێمە حاڵی بووی توێنم دڕەمەت کوێنی حاڵیت بوو ئاواسە کەلهۆڕی واسە زوانە حیزە نییە حیزەی پێ بکەی شم دابۆ بێنم زانم تو چی چۆشی دەسم بڕەسەد نمی ڕەسەد دەسم بڕەسەد ئاتە سەر زانووی وتەمامە مقدساتم گوشت بەڕەما وتەواو تۆ مقدسات هەست تۆ بێژگە لە قەعبەتەینە ناوپا شتێکی ترە هەست مەگەر وتمام مقدساتم وخاك بابام وعلي والدين وأمت ودين وأمت وعلي وجيان فلانە کەس ئی پەسەرە ناوی چەس ئی پەیمان حەیدەریە دەسم وە پێی دڕەسەد وعلی جفت گوشت بڕم بەخێدەی کەلکەلە لاتی ڕۆڵە تو ئەڕای من شۆکۆلاتیش نییە وەسەرە کلکە بیوچگەگەم کەمە ماتەحتت ڕۆڵە تو کەینێ قسەی لیدا تو کەی ماڵی یارفای تو ماڵە شۆستنە زەرفای خوێڕی بۆ ئەوەڵین بار لە جەهانە کوردیا تو ئەوێنی چیشتەوارە مەردگە با ئەخلاقە با کرامەتە شکەرە دژ دڕە ئەقڵی هەست سەوادی هەست فەهمی هەست دەرک و دەریافتی هەست بە زوانە هەر کەسی وەکو خۆیە دوێت ئینسانە محتەرەم بە محتەرەمی بەرخوردی لەگەڵاکە ڕوو بە ئەفکار و عمومیە خەڵوار بە ئیحترامیان و سعیەکات ئەنچێک کە قسە ئەکات مستەدەل بێت بە دەلائیل بێت ئەلمی بێت وە لە تەفەکر و هاتوێتە دەرەوە وەلی لە بەرامبەر دانێتی هەڵدریاگە ئەنتەرە مەریجەکە وەکو توە ڕێک بۆ ئەدەبیاتەی خۆت ئەتوانی هەڵەتە کێنێ حەیزە ئاخە تو کەی ماڵام قسانیتە تو دەمە کرد و دیارە چ کارەی کاورای چیقە بکەم فشار تێت زانی ئەڕاچە فشار تێت ڕایەکە نییە توانم دەسم وە پێت نەڕەسەر فشارە بۆ هاتکەی باشە وە کوێت بیشتر وە ماتەحتەوە سەیری بکە ئەم مرۆڤە تۆ لەگەڵ یەکێکا کێشت هەیە چیتە بەسەر دایکی و بەسەر باوکی و بەسەر خوشکی و هاتەوەژتان کرد ئێمە کێشەکەمان کێشەی سیاسیەتەکە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانی و ئەناسووری مشەخەسەوە کێشەمان چییە حاڵیت بوو دەلائیلەکەشی مشەخەسە کارنامەیە ئێوە خەریکە ئێژێت بەندە هیواتاب ماجرایە هیواتاب پەرەدایم شیفتە هیواتاب لە کوردەوارە خروجیەکەی ئێوەمانان بوون و ئەواقبەکەی ئێوەمانان بوون تا بە ئیمڕۆ خەریکن ئیدامە پەیاکەن حاڵی هەیە چرا گشتتان لەم کارە دەخیلن خۆتان خانەوادەتان مامۆتان خاڵۆتان گشتان لەم کارە دەخیلن و خەریکی تەرویژی ئەم کارنە و هەرچی دەسە خەریکن چرا ئێوە پرۆژەن و ئێمە ئێژین کامە پرۆژەن چی داوە لە دایک و خوشکی بابا گوێ بگرە دووبارە تکراریەکەم و با بفەهمی بڕۆ لە خەڵکە مەریوان بپرسە خۆیش کە تۆ ئیستا خەریکە چی ئەکا خۆی و دوو کەنیشکەکەی خەریکە چی ئەکا لە خەدەماتە توریستی ویلا باژیلا خۆی و کەنیشکەکانی عەرزە ئەکا و ما بەقیەی خەریکە مەریوان ئالوودە ئەکا بەم کارە و کارە ئەیکەنێوە چرا و خەریکن کار ئەکەن
مەریوانیەکان بۆ ئێوە تەئیدیەکەن کاکە خەڵکی کوردەوار زەنگ بن بۆ هەر دۆست و ئاشنایەکتان لە مەریوانە هەست بپرسن ئەم شتانەی من وتم پێتان ئایا ئەیکەن یا نایکەن. بۆ گوێن بە خوشک و دایکی دیت تۆ نەهاتووی ئێمە دروستکەی دەی دروستمان کە بەجێوە دەی تۆی سەحەتی ژمێنە پێودا تەکانیان نەخوارد تۆ بێشەرەف و بێکەرامەت و جاش و خوێڕی و جاسوس و پدەرسە و حەچیشتەوتە هیچ ئەو نەتەکانیان نەخوار ڕەفیقەکانە ئەو نەتەکانیان نەخوارد. وەلێ ئێمە ئەمە تەکانتان نەخوارد دیتان ئەگەر پیاگ وایە کاورە تەکانیە خوارد ناڕەحەتە و پێیبەریە خوارد حساوی کرد بۆ خۆی. من سوالەکەم لە تۆ دەلیل لە ئەوەی کە تۆ لە بەرامبەر ئێمە وێسیاگی چییە؟ تۆژی من کاورا شێتە گەرەکمە بێمە شێتخانە دەی تۆ یعنی حەچی شێتە ئەوەیتە شێتخانە تۆ کارت ئەمەسە دە ئیستەمەشەیە 200 لایڤدا بنیە لەسەر شێتە مختلفەکانی دەوروبەرە دەی درۆەکەی پس ئەمە نییە دلیلەکەی چییە؟ عاملە ئینسجامە ئێوە چییە؟ چی ئێوەی وادار کردگە بێن حەملە بکەن بە ئێمە ئەگەر مەئموریەتتان نیە بێن حەملە بکەن بە ئێمە. ئێمە مەتنەکەمان مشخەسە کارمان ئەمەسە شغڵمان ئەمەسە ئێمە کارمان ئەمەسە ئینقلابیگەری ئەەکەین خەریکین تەکە دوژمنە خۆمانە مبارزە ئەەکەین پرۆژەکانە ئێوە تعریفەکەینەوە ئێوە کێن بنتان کێز بە کوێ مەشغوڵن خروجەکەتان چیە خەریکە چین کارە ئێمە وەسە عاملە ئینسجامە ئێوە چییە؟ دیتە ناتوانێ وە جواوەیتەوە ژوێنمان پێ دەی دروستمان کە کاکە لوقمانتاری دروستکە بۆ گوێن بە دایکی ئەدە ئەوەسە خەریکم دروستانەکەم تماشاکەی وە حەقتان نییە بنەجوو کاورای جاسوسە پۆفیوز عاملە دەوڵەتە ئێرانی لە بە فەساد کێشانە کۆمەلگای کوردەوارە خەریکم دروستە ئەەکەم ئەنسۆرەوە کۆیەوەیشێ پاک بوێتەوە حاڵیتە دروست ناوی تازە فاسد بووگی چووگە پەیکاری کۆ ناویتەوە ئیستا هاتکی دەمامەک و گۆڕاگە خەریکی لە شێوەیەکی تر و مەموریەتەکانەتە جێبەجێ ئەەکەی حاڵیت بوو ئەگەر تۆ دروست وایە هەگەر و پیاگە دروست وایە ئەگەر عاملە ئینسجامە ئێوە دەوڵەتە ئێرانی نەوایسە لەو لایڤە هەڵەگڕیاوە تۆ غەڵەتە کرد بە بەهانەی دفاعکردن لە برای مردەگە من 2000 سفاتە بێشەرەفی و جاسوسی و نادروسی و گەوادی داوە من پێتی ئەوت نەیوت ئیسە تێ لاژە لاشتە کە تۆ پێەکەنی و هیرکە هیرک و یەک و پێەکەنن دەی تۆ وا بەرودواو نییە وا حیچەکە بۆ مهم نییە وا حیچ تەسیرێکە لێنانی وەختی ناوە شەهید و حیزب و ئەمانە ئەوەی خەڵکیشی بۆچی باوەڕە پێ بکە تۆ حرمەت بۆ ناوپای خۆت قائل نییە بۆ شەرەف خۆت قائل نییە تۆ حرمەت بۆ خۆت قائل نییە چۆن حرمەت بۆ دیگەران قائلی چۆن ئێمە و ملەتە ئێمە و خاکە ئێمە و شەهیدانە ئێمە و دەیلێ دوا هەڵەگەڕێتەوە تۆ تەوهینە دنیا پێکی سکوتەکە هیچ دەی تۆ کەرەکتە چۆن مردم باوەڕ بکە ئەمە شەهیدی بۆ مهمە و خاکی بۆ مهمە و کوردایەتی بۆ مهمە چۆن باوەڕەکە ئەی بۆ ئێمە وەزعمانە مەسە لەبەرەوەی ئینسان هایە وەکو ئێوە هاتنم پارەدایم شیفتیانە کرد وام سەرزەمینە ئێمە بەم ڕێگە ڕوویگە کە ئیمڕۆ هەسوە واتیە تەوەجۆت کرد هاوڕێیان بە هەرچێشتی پیرۆز لەسەر گۆی زەویە هەیە ئایلەی لوقمانتاری یەکێ لە ئایلە حرە شەریفەکانن و بە تەواو مقەدەساتیشم مەسادیقە شەرافەت بێنە مەرتیکە بێژە هەرە شەریف یعنی چی 1 2 3 4 5 مەسادیقە شەرافەت بێرە تا ئێمە بەڕەسی بکریم بزانین ئایلەکەی ئەم شەرەفی هەست ئایلەکەی ئەم تەکە هیوا تا بە هەوکاروگە با بزانی بە باوکی ئێژن جەنەتیە مەریوان حاڵی بووی جەنەتیە مەریوان هەم عمری و ئەندازی جەنەتی هەم بە ئەندازی جەنەتی حقوق بگیرەوە حقوق خوا لە دەوڵەت ئێران ئیستەیشە لە پۆست و پایەهای مختلفە پێژن جەنەتیە مەریوان بڕۆ پرسە ئەوە نەبوو عکسەکەیان هەناردوویەکە بۆم نیشانتمدا دەی براکەشی خۆ دیت لەگەڵە هیواتابا بوو لە فەسادە هیواتابا دەسی بوو کاری کێشاوە جێگەیەک دەسی کێشاوە خانەوادەی ژنەکەی خۆیشا تۆپاندیان دێ ئەمە شەرافەتە تۆ مەسادیقە شەرافەت بێرە بێ شەرەفتە تۆ حەرەزانی شەرەف چییە
تۆ شەرەف ئەناسی بۆیە بەرعەکسەکەی ئەەکەی تا شەرەف لە بین بووی تۆ خەریکی بێشەرەفیەکەی خۆت تحتە ناو شەرەف ئەدەیتە جوملە بۆ مەردم نانا مەردم ئێمە پێناسیان هەز لە شەرەفەزان شەرەف چه شکلیە چەندێ حەز ئەکەن ئائیسە 5 کەسیان لێ بمرێ ئەو نەحەزەکەن پەیمانیەتە لوقمانیەتە دنیای مەجازی بێزارن بەڵام پێوە بوون دەی تۆ گوێن بەوان بۆچی ئەدەیت دەی باوە وەڵڵا باوک ئەو کوڕە کە تۆ جێژی ئەو تەیوبە وەڵڵا باوکی برای خانەوادەی یەکێ لە مرۆڤە شەریفەکان مەریوانن ئەرێ وەڵا لە شەرافەتە بێنەزیرن ئەلەل خوسوس ئەویانە وا لە کمیتەی ئەمدادا ئەویانە معاونە مدیرە کل کمیتەی ئەمدادا ئەرێ وەڵا باوکی و خۆی وەختی خەریک بوون لیباسەکانیان ئەدووری لیباسەکانی پێکاکایان ئەدووری بۆ هیواتاب کە مەردمە عادیە ئێمە تحتە ناوە گریلا بکوژن و ناو بۆ پێکاکا پەیا بکەن و هەڵی هەی ئەو خەیای لێ شەرافەتی واتیە ڕازەکەی ئەو وەختەی وا خەریکە فرۆشتنە مەشروب و مەوادە مخەدر بوون بە یەکەوە خایرێ با شەرافەتن من خۆیم قبول نییە خۆی کۆیلەی بنەماڵی بارزانیە بەڵام تێ خۆی ئەگەر پیاگ وایە و مەفعول نەوایە و ڕاز نەوایە حەمیدە پەرتەوی وەسەریۆ بوو مختارە ئازەری وەسەریۆ بوو ئەگەر ڕاز وایە ئائیستە لە تۆ قبول نییە کرد کۆیلا زانی یعنی چی کۆیلا زانی یعنی چینی حج وجودێکی ئەزانە خۆی نییە ئەو ما تحتیشی ئەزانە خۆی نیە هەنی ئەربابەکەیسی هەر وەختێ مەیلی بێ سوارە کڵۆکێوێ کۆیلە معنای هەست معنە ئەو خەریکی تۆ پێشیە و حش قسەیە ناکا و حەزی پێکە و دانیشکە لەلا تۆ هیرکە هیرکە و معلومەیەوە کێن معلومەیەوە چین لەزا لاف و گەزاف مەردانگی و گەورەی وەم قسانە مەدەن مەرتی کە ئەحمەقت و هەر ئاوە بەم قسانە خەریکی جامعی ئێمە فاسد دەکەی مەردم نازانێ لە خۆی دفاعکە ژی هەرچێ پاسار لە ئارێز هاتووە بۆ مەریوان سوار خۆیشک و دایک تۆ بووگە لە بەرچاو باوکتا ئەمە چەنین بەچەند ئەمە ئەزان چەنی بەچەنە ئەمە ئەو چەنەی بە ئەوەسەوە حەمیدە پەرتەوی لە توالەتەکانە ماڵە خۆیانە سوارە ئەمە و تەوەجۆ دەکەی ئەوە هەر لەوێەوە نەشەتەگرێ لە وەختی هەڵقۆنکەکانە ئارێز و تاگەیە توالەتەکەی خۆیان و فودکاکەی مەریوان ئەو لەوێ نەشەتەگرێ ئەو چەنە بەو چەنەسە ئیسەیە مەلات کاکە بەکرپەرەمان ئەمەوێ تێی بگەیانم عەزیزەکەم چاوەکەم هەڵەیت ئام عقدەی بوونتە هۆکاری شکەستە لە ژیان کۆمەڵایەتیتە هۆکاری ئەوەتە خانەوادەکە تەردیان کردووی ئێجنێوەکان بە ئێمە مەدەکاکە ئەگەر کەسێ هۆکاری شکست بواە کە تەکەتوا تەرەف بوو تۆ نەدەتوانی بە نەسیحەت بێری تێسەری جێگەی خۆی مەشیە بە ئەبزارە خۆی بەرخوردە لەگەڵ بکردایە ئەم کارەی تۆ چه معنایەکی ئەس باو کرد نەفەهمی نەتزانی تۆ ئیسە گەلە کۆمەی مەردەمە دەی تۆ ئیسا هاتکی مەسەڵان مەردەم لە دەوریەوە کۆ بوێت و یا کۆنەوێت و یا بتارێ بچێت ئاواگەرەکتە بە مەحرۆمە وا بکەیتە بۆ جنێو بە ئێمەمانە دەدەی کاکە بۆ جنێو بە خەڵکە دەی تکرارە ئەم جنێ و دانجنێ و دانە گەرەکیانە بێژن ئێمە مردمێکی جمێن فرۆشین تۆجۆ ئەەکەی تۆ جمێن پێت بەر ناخوا تۆ خۆت فعلت جمێنی خوات خانەوادەت خۆیش کرد کەس و کارت فعلت جمێنن ئێوە جمێنن بەکێ بە ئینسانیت بە بەشەریەت بە جەهانە کوردی بە ئینسانە کوردی ئەم تکرارە ئەیکا گەرەکی مردم بچێتە ناو زەهنی نا با خاص بزانی ئەو کارەی ئێمە ئەیکەین وا تۆ تۆقیگە و دەوڵەت لێ تۆقیگەوە ئەزانێت ئێمە ئینسانە کوردین و ئەزانین هەر ئەبزارە جێگەی خۆیان چۆن وەکار بوون تەمامە ئەمانە ئەبزارە زوان ئەبزارە و تۆ لە ناو زوانە کارکردە مختلفت هەست و ئەم جامعە بۆ خاتری ئەوەی بتوانێ خۆی لە بەرامبەری خۆیان بپارێزێت یەک سری مەسائلی دروستکردگە یەکێک لەوانە دانە سفات
سەرکە با دووبارە پێت بێژم تا تۆ بفەهمی داستان چییە وەختی تۆ بێبنەما حملە ئەەکەیتە مردم ئەوی تۆ عاملە گروهە فشارگەرەکتە بە تهدیدکردن بەدەست بە ئوموراتە شخصی بردن بە مەترحکردنە دایکی باوکی کەسی کاری باوای واداری بکەی کە سکوت بکە کە تۆ نیگات خۆت بۆیتە بەرەو ئەو دقیقەن بەو ئەحرمەتێتە بەرەو سوعال لە تۆکە ئەژێ تۆ تۆهمەتە دەی خۆ هیچ دەلیلێ نایری ئەگەر بە تۆهمەت وێ بنەماڵی تۆ لە گشت کەسێک گەواترە حیسترە نادروسترە وەلی ئیسە تۆ دەلیلە گەرەکە من دەلیلە بۆ تێرم دەلیلەکە ئەمەسە خەڵک ئێژن حسەینە سەرداریە خاڵۆت شروعی کرد بە پرۆژەی توریستی کاوەیە برات چووە کناری بە ژنەکەیوە لێو دووە ژنەکەی عەلی کەریمیان خۆرشی و کەنیشکەکانی هاتن یەک مەحەلەیان داگیر کرد بە یەک و شروعیان کرد بە توریست بازی لە مەریوانە ڕۆژانی ئەوەلیش وە مفتی ئەم کاریانە کرد پولیان لە خەڵکی نەسەند خەڵکی هەدی بۆیان سند و فەرشیە سند و تەلەڤیزیۆنیە سند و ئەم کارانەیە کرد تا بەرەبەرە کارگەیە پوڵ و تەبلیغات و ئەمانە و ئەمانی تر فێر بوون و خەڵکیان ئالوودە دەکرد دخۆمە منوتم تۆهمەت نییە خۆ خەڵکوتکیانەوە لە خەڵکی مەریوان بپرسن ئەوە ئەم لایڤە سەدها نەفەری واتی ئەتوانن ئەو خەڵکە گەواه بدەن وایە یاوان نییە خەڵکی مەریوانی واتیە خەڵکی مەریوان ئێژن بە تۆ بۆ بێحورمەتی بەو خەڵکاکەیت ئێوە خەڵک نییەن ئێوە ئەناسۆرە فاسدە ناوە جامعەی کوردەوارن کە ئێشێ ڕواڵەتتان دەرکەوێ کارکردتان مشخص پێ لێدا حکم بەسەرتانەوە بدرێت هەڵێ هەیە ئەوە ئەو خەڵکە نییە ئەو خەڵکە لە ناوی هەرچی جامعە و ئونسۆرە فاسد و خائن کە بەشێکیش لەو جامعانەوە زاهرن لە ناوە و جامعە زندگیەکەن هەڵیان ئەگرن ئەیانوەنە دەرەوە محاکمەیان ئەکەن و حکمیان بەسەرەوەی جرا ئەکەن حەڵیت بوو دوایە شتێکی ترکە هەر زۆر جێی سەرنجە کە ئەو کالوقمان تاریکە نازان بۆ لایف بکاتەوە بە قورئان من دەجێ و مرۆڤە تا مردن لای ناکەمەوە هەر نابێ لایف بکاتەوە ئەو مرۆڤە ئەگەر لەگەڵ کەسێکی هۆشیارە بێ فەوق العادەیە لوقمان تاریک بۆ ڕیکلامکردن و ئەم بەرەوبەر و جارجاریش مایک بگرێ بەڵام خۆی نابێ مستەقیم لایف بکاتەوە ناتوانێت چونکە مەجموعەیەش دەڵێ زۆر بێسەر و بەرێ واسەمانە جەماعەت شعبان بێموخن کی ئەمانە جەماعەت شعبان بێموخن ئەوە دیسانەوە حملەی کردەوە سەر لوقمانەکە ژەندی وە فازڵاوە و دووبارە لوقمانەکە زاتینەوە قسە بکە بە گۆڕ شەیدان چوارپارچەی کوردستان پەیمان حەیدەری و حەجە ها بەدەوریا دوو کوڕ ئازاد پێ سەموویان ئەگرێتەوە هەر تۆ چیش ئەو کوڕە ئازاد تۆیت و لوقمانە تاریکە و تەیب و دارودەسەی هیواتابە خۆ چیقەچیقەکانە لوقمانم بۆ دلادا خۆ تۆ ئەوە خۆت زاتە نییە ئالەگرایستە ئادرسەکە دانیت بۆ خاتریەوەی مناڵەکان ئێمە زەحمەت نەکێشن ئادرسەکە پێیاکەن داینێ مە تۆ نایژی من وامە هەریێمە کوردستاننا و ئەگرا کوردستانە و زۆر پیاوم نەگرا داینێ من نایژی چەکەمەس و ئەسڵحەمەس و کوڕەکەم دیژەترۆ و پاڵکەوتکین لەوێ و دەوڵەتە ئێرانی وا لە پشتمانە داینێ ئادرسەکە داینێ تا بزانم ئەو کوڕە ئازاد تۆی خوەتی کوڕەکەتە ئەترافیانتە خانەوادەتە کێتە داینێ لە خۆت و شعبان بێموخ آخر تۆ چۆن وشەی شعبان بێموخ بەکارێنی بۆ جەماعەت پەیمان حەیدەری بەسەر چاو کاکە فوادیە مەلات شعبان بێموخ نەمانە بە شەرەفم ئاو قسەمە گوێ نەگرتە و لایف پەیمان حەیدەریە بە گۆڕ شەیدان من لە لایفەکەی پەیمان حەیدەریە زانیم لوقمان لایڤی کردووە تۆ گوتم دەتخوا بڕوانە بڕوات خواوە قسەیە تۆ خوا پەیمان حەیدەری بیتە ئاست شعبان بێموخ وەڵا دوو کوڕ ئازاب بەدەست خاڵی ئێسک و پرووس کەرەمەکەیان نەشکێنێ کێن ئەو کوڕ ئازانە کێن مەسادیقیان بێرە کێن ئێسک و پرووسکمان نەشکێنێت کێن کوڕە ئازاکان بێژە کێ بێریان بێرە ڕوویان کە و کوڕانتر ڕووکە و کوڕە ئازانە ڕووکە بزانم چۆن ئێسک و پرووسکمان نەشکێنێ لابد ئێمە وەکو تۆ حیزین تۆ بێژی ئەمانە شعبان بێموخن هەر زۆر سەیرە دوای نازانم ئەڵێ من باوک و باپیر لوقمان تاریک تۆ ئەگەر پیاو بووی تایە فامیلە تاریک نەبوو یعنی ئێستا من فامیلم یەگانەیە چی لە بابەتەکە گۆڕێت یەکانە تۆ یانێ خوای تۆ معلومە یەهودیت فامیلە یەگانە هەنی یەهودیە
معلومە بنە یەهودیت چرا مهمە تۆ وەختی هەڵی ئەبژێری کێس تۆ خۆت چۆن بانگەکەی تاریک یعنی زوڵەمات فرە ناخۆشە لای ئێمە کاورا ناوە خانەوادگی فامیلیەکەی زوڵەمات وێ هەڵیت بوو ئەوە نیشانەدا چ کاورایە ئەحمەقە بێ خانەوادەیە بێ بنەمایەکەوا لە مەعانیە کەلەمات ناکۆڕێتەوە پێی ئێژن زوڵەمات ئەها باوکە تۆ ئامدانە ناوی نیاگە یەکانە چون جوولەکەوگە هەڵیت بوو قەشەنگ زانی گێسی چی ئەنێتۆ قەی خۆیوە یەکانە تۆ فامیلت حەیدەریە چی لە بابەتەکە گۆڕێ هەرچەند خۆ من تێبینیەکەم لەسەر حەیدەری هەیە لەبەر خاتری ئەوەی کە یەکێک لە باوا گەورەکانی ئێمە حەیر قەمەری ناواوگە بۆ خاتری ئەوەی فامیلی گشتمان حەیدەریە دلیلەکەی ئەوەسە یەکێ لە باوەهای قەدیمیە ئێمە کە پیان کە تایفەیە هێر قەمەری ناوگە گشتمان بووینەوە حەیدەری دلیلەکەی ئەوەسە کوڕە خیاڵ و وساڵ خیاڵ و وساڵیش مەمورانە باوە یادگاروگن کەوت من بەگزادەم تۆ کەیت بۆچی بەگزادە چییە کاکە پێتان وایە بۆ بیشارمۆ دەی تۆ بنەجووی تخمە ڕەعیەت زای حیزە حیز پدەری بە شغڵ و بە پوڵ و بە کار و بە ماڵ و بە کومێدە ماڵە ئەنازی من بۆ بە ئەسالەتە خانەوادگی خۆم نەنازم دێخۆ بڕۆ کوڕە بلۆک نییەم منیش ناوەم جامعە بووگم و لەم جامعە گەورە بووگم و داوام بووگە و باوام بووگە و کەس و کارم هەس و معلومە چ کارم دەی من نایشارمە بۆ سەری پێدا بخەم بەگی کاورا بە مەچەکە خۆی بەدەستی هاوردگە بە گەوریە خۆی بەدەستی هاوردگە هەڵیت بوو بۆ ئێشێ بیشارمەوە تۆ کۆمەدە ماڵەکە ئەشاری تۆ حیچ نییە لە خۆتە خۆت فشەکەی تۆ خۆت زلەکەی تۆ بێ ئەساس و بێ بنەما تۆ حەمەکاڵی نیاوەیسە من بۆ بیشارمەوە تۆ عوسمانە داج گشتانی کردووە کون گشتانی ئەتۆپان ڕۆژێ دەدەفەیەوەی دەقەداوە حەمەکاڵیەکەی من بیشارمە و بەگزام بۆچی ئیرادی کێس خۆ وەکو تۆ نییەم بێ بنەما و بێ خانەوادە و تخمە خەدەماتی پابلیک سرویس بەک چی بووە بەگزادە چی بووە بەگزادە لە 195 خوێن مش بووە زۆر بێژ بووە بە گەردەن کڵفتی و نێرەکەری مافی خەڵکی ئەگەر ئەم سەرزەمینە ئێمە چوار گەردەن کڵفتی تیاوایە تۆ ئەم ساڵە تۆ تیا هەڵس و بنیشتان نەیەکرد ئێوە یە کارێکتان کرد ڕۆڵەکانە ئەم سەرزەمینە سەریان لێشێویە تەفیان کرد لە ئەساسە خانەوادگیە خۆیان تەفیان کرد لە خەسائیلە ئینسانی و گەورەیەتیە خۆیان تەفیان کرد لە خسڵەتهای مەردانەی باوەکانە خۆیان بۆی ڕۆڵەی باوە قارەمانەکانی خەسیاگ لە ئاودەراتن وەدێ من لەسەر ڕەچەڵەکە باوەکانم چووگەم حاڵیتە تۆ لەمە ئەترسی دەوڵەتە ئێرانی لەمە ئەترسێ لەسەر ئسالەتە کوردی و جەهانە کوردی ئەترسێ ئێمە مەردوین دژ دەڕوین قارەمانوین شەڕکەروین ئابووین ئاقڵوین ژیروین ئینسانە کوردیوین ئینسانە ئازادە کوردیوین ئینسانە مخەیەرە کوردیوین ئێمە وابووین و ئینسانە کوردی واسە حاڵیت بوو تۆخمە حیز و بەچقە ڕەعیەت و تێ هەڵ دریاگ و تەجاوز پێکریاگ و خوێڕی نەوین کن ئەمسالە تۆ خەریکن گەلەکیانە لەم جامعەیە ئێمە تەشەنەی پێبن وا کاورا ئەژدادە خۆی ئەشاردۆ وا کاورا هەر جۆری ئەژدادە خۆی بوو بەرئەکسەکەیە کە لەبەرەوەی پێنێژن مناسب نییە وە کێ کردی مشتێ بەچکە جوولەکەی وەکو تۆ کردی کە نور بە جوولەکانی هاوردە ناو جامعەی ئێمە ئەو کوڕیانە داگەسە دەرەوە ئەیوێنی وا هەرچی ئینسانە کوردی حەزی پێەکات چون تابلوی باوە گەورەکانە خۆی تێتە بیری خواردووە پێت وایە بەگزادەیت ئیتر ئەبێ بە خاڵێکی ئەرێنی بۆت
بەگزادەی بەگزادە ئەی بۆ ئەوێت تۆ خاڵێکی نەرێنی دەلیلی چیە بێت تۆ خاڵێکی نەرێنی دێ ئەمە مەگەر نایوێنی سەرم بۆ دنیا خەم نەکردەسەوە بۆ ئیستا لەگرە هاوساف لۆرد هەس و ئینگلیسی خۆیان بە لۆرد ئەزان و کۆنت و ئەمانە ئەزان و ئەشرافێتە ئوروپاس و گشت کەسی حەزی پێکا من بۆ بیشار بۆ کێم بۆ ئێشێ هەر خوێڕێکی پێسپی بە حەد دەخوام بزانم تەکی ئاسم و دانیشم تێ هەڵدریاک بۆ چۆن بۆ ئەوانە خاسە بۆ ئێمە خراوە چۆن بۆ مەلەکەی بریتانیا خاسە بۆ من خراوە ها چۆن بۆ کوڕەشا خاسە بۆ من خراوە چون تۆ ئەمسالە حەپۆت بەچکە ڕەعیەتن ئەرێ بۆ من خراوە چاو دەرات بە من چی نەوەڵا چاوە خۆت و جەد و ئابادە دەرەهات تۆخمە جوولەکە ها بە من چی بە من چی تۆ بەگزادەی یا فامیل حەیدەری وەلێ بە ئێمە ڕەبتی هەست تۆ گەوادزادەی ئیبنە گەوادی بە ئێمە ڕەبتی هەست بە ئێمە ڕەبتی هەست ئەنسۆرە نامەتڵوب و پۆفیوزی وەکو تۆ خانەوادە کەسیفەکەت لە ناوە سەرزەمینە کوردەوارە دەرکەین بە ئێمە ڕەبتی هەست ئێوە لە سەخافەت و بێشەرەفی و لە بێکەرامەتی خۆتانە بێکەرامەتە بێشەرەف با بزانی خەریکی جامعی ئێمە نابوو دەکەی وەلێ بچ و تاریخە خانەوادەی من پڕە لە شۆڕش هەر لە حەسەن بەگە حەد فەتاح بەگۆ تا خاڵۆم و تا مامۆم و تا ئامۆزاگەم بڕ پڕە لە قارەمانێتی وا ئێخزاگەم یەکتەنە لە بەرامبەر ئەرتەشە ئێرانە وێسیا ئەو ڕۆڵەداتە دەرەوە توی وێنی تۆش بەچە محسنە ڕزایی تخمە جوولەکە تۆ خۆشکەکەت معلومە چ کارە مەریوانە پڕۆژەی توریست بازی پڕۆژەی نابودیە خەڵکە کوردەوارە خەڵکینە بزانن ئەم جرمە خەیرێ گەورەس ئەگەر ئەو خانمە دڵتەڕ وایە بۆ خۆی دڵداری بکردای بێمە هیچ ڕەبتێکی نەبوو ئەیکا یانایکا لەکوێ داستانەکە خەیری خەتەرناکە لەوەی کە نۆرمێکی ئیجتماعی لە ناوە شاری مەریوانە دەری تێرن گەرەکیانە خەڵکی مەریوان وادارکەن لەژێرە پوششە پڕۆژەیە توریست و دەرهاوردنە پوڵ کاورا ماڵی ژنی کەنیشکی بنێتە اختیار تحت ناو ئەوەی کە ناپوڵ دەرتێری ئەو دەری تێرێ بەعسەوێت سەرزەمین لە بین چێت غیرەت لە ئینسانە کوردیان نەمێنێ مەقاومەت نەمێنێت تێگەین داستانەکە مەسانا بە من چ ڕابتێکی هەست خانەوادەی ئەمە ئەڕوا دڵداری ئەکایان نایکا بە من هیچ ڕەبتێکی نییە حەزیەکە سەڵدانە دووس پسەری وایە بە من چ ڕەبتێکی هەست نۆژە گیانی پڕۆژەکە پرۆژەی دەستگاهایە ئەمنیەتی وا خەریکە شارە مەریوان نابوو دەکا ئەمە سیستەماتیک هاوریاگە سەناوەم کوردەوارە ئێمە هەر کەسێ عاملە توریست بازیە لە کوردەوارە عاملە دەستگاهایە ئەمنیەتی و هاوردە گیانەکە ئەم سەرزەمینە فاسد و کاول و نابود بکەن و هەتایە لە بینمان بوون دلیلەکە ئەوە سەحاڵیت بوو نەناوە من چ ڕابتێکی هەست تۆ کەنیشت و خۆیشت وەمانە چی ئەکەن وە خۆتان ڕەبتی هەست سەرنجمە هاوڕێیان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بگەڕن نزیکەی 50,000 بەگمان هەیە ئەگەر کۆی ئەوانەی کە ناویان ئەبوو بەکر و عومەر و عوسمانە لە ناو بەگەکانە گەیشتە وەڵا درەوەکەی پوفیوز من کوڕە نەسڕەڵڵا بەگە فتاح بەگە سەلیم بەگەم تەوەجۆت کرد نەسڕەڵڵا فتاح سەلیم هەرسێکیان عەرەبی بوو 50 نەفەر من لە ژیانما قسە ناکەم نیمانە ئەبوو بەکر بەکتان بیستووە تایسە عومەر بەکتان بیستووە لە ڕۆژهەڵاتی کوردستانە عوسمان بەکتان بیستووە لە ڕۆژهەڵاتی کوردستانە حسەین بەک بە 1000 هەیە حەسەن بەک بە 1000 هەیە حەیدەر بەک بە ملیۆن هەیە نازانم چی بەک نەزانن بۆچی چونکە ئەمانە پیاوی دەسەڵات بوون وە مەزهەب نەوەڵا خەری غەڵەتە کرد فرێ لەمانە لەسەر دەست تەکایایە یاری تێتە دەرەوە هەنە دەورانە متەئەخریشن ناگەنە 200 ساڵ حاڵیت بوو مەردیکە تەشەیع توانی وێتی
باوەڕەکەی سۆحتۆ ئێوە بەر لەمەی کە ئێمە بین بەعینوانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆت تۆ بەچە ئاپۆ بوویت ئاپۆ وا ئەیود ئەوانەی ئەهلە تەسەنونن بێشەرەفن و ئەوانەی کە شەرەفیان هەز ئەهلە تەشەیعن ئاپۆ لە مەترەکەی خۆیان وت کێسی مەوجودە تۆ بەچە ئەوانە بوویت پۆفیوزە شیعە باز تۆ بەچە ئەوانە بوویت لەگرا دینە ئێرانی شیعە دینە یەهودە بۆ نابودی ئێمە هاتکە ئەنا ئێمە بە هیچ ئەساسێکی ئەدیانی ئیبراهیمی کارێکمان نییە هەڵیت بوو لەگرا مشخەسەن ئەمانە جزء پڕۆژەن بەسرە ئێمە تێگەیت ئیسە تۆ ئەمانە لە ئێمە فێرۆگی مانە کەوتونەتە ژێر هەژمونی مەذهبە تەشەیع بگەڕن لە ڕۆژهەڵاتی کوردستانە بزانم چەندانە عومەر بەگە دۆزن و بزانم لە ناو خانەکانە عومەر بەگە بینن عوسمان بەگە بینن ئەبوو بەکر بەگە بینن 1000 عەلی بەگ هەیە حسەین بەگ 2000 هەیە حەسەن بەگ 4000 هەیە پڕە ئەو ڕۆژهەڵات کوردستانە بەردێفڕە بەسەر پێشدانە حەسەن بەگەشکێن بیر بکەنەوە لەم نکاتە وردە حەیدەریش ئەمە حەیدەریەم لە مەذهبە تەشەیوعە لە کاتی نەوحەخانیە هاڵێ حەیدەریا پاشان گشتی هاوارەکە حەیدەریەم ئەو کتن بە سینەیانە ئەم حەیدەریەمە بۆ بە فامیلی حەیدەری لەژێر کاریگەری مەذهبە تەشەیوعە وەکو باجدانن وەکو خۆنزیکردنەوە لە سیستەمە حاکمیەت لە ئێرانە باوەڕەکەی مەرتیکەی پوفیوزە جوولەکە تۆ خود نمایندەی شارە مەریوانۆگی تۆ خود لە حزور و محسن ڕزاییە دانیشتی ئەقولێنی ئەمانە بۆ تۆ عامل جمهوری ئیسلامی بوون نییە فامیلیە ئێمە حەیدەریە تەشەیع و گرکمانە خۆمان نزیک بکەین و تۆ نزیک بووی تۆ چووکی تۆ کونەکە وایتە ناوی کونەکە دانیشتی بۆ تۆ عیب نییە حکایەتی بزنەکەس یەک عمرقنیوە دەرۆ عیب نە و ئەرێ ئیستا ئێمە فامیلیمان حەیدەریە مشکڵ دەری تۆ پیشاوردە مەرتیکە من تەوزی هەمدا فامیلی ئێمە بۆ حەیدەریە تۆ فامیلە حەیدەریە چییە؟ یا تۆ بەگ بووی چییە؟ بەگ چییە؟ بەگ چییە تۆ بەگبی چی لە بابەتەکە ئەگۆڕێ؟ بەگ لە بابەتەکە زانین چیە گۆڕێت و ئینسانێکی بە بنەمای خانەوادەداری دارای غروری ناچێتە ژیرە بارە حەچیشتە تەکە هەر سوک و سەلیمێکە دەم ناخێتە دەمە هەر سوک و سەلیمێک هەر ڕسوایەک ڕەفتارە هەج و سوک و نادروست ناکەی ئاستە خۆت نایەریتە خوار و خۆت بە بچووک نازانی ئەمە یەکسری سفاتە کە متەبەلور ئەوێ لە توا بەگوێ دروزەکە دەگا دروستی ناکە ها نه سفات مردانەیە تۆ بەگی دروست ئەکا فرێک لەمانەی کە پێیان ئێژن بەگ دەگایشیان نەبووگە ئەوانەی دەگادار و گن دروستکردەی دەسە نظامە جوولەکە وگەن حاڵیت بوو کەوت تۆ من بەگزادەم خانەوادەم و نازانم چی و چیەکەم دیارە ئالێ بزانم تەیۆب تۆچیت تۆ باوکە خەیات بوو گەدەی بچی خەیات چییە؟ خەیاتێک پێڵاوەکانی لە هەر تەیوب هات وەک مردم مەسخەرەی کرد وتی دانێ زەنگی بۆمدا کارگەر بوو من دەنگەکەیم لێدا ئەو مەسخەرەیە شغڵە مردمی کرد کە ئەنەهوو خۆی بیلگەیتسە ئەو وەختە ناو بیلگەیتسم بۆ نەهات وەختی قسەم کرد ئەو کەوتووە مەسخەرەکردنم مردم بەر ئەساسە مەشاغڵیان ئەو هەتا هات بەحسی کرد کە لەگرا کەنسڵستەی شتێکی کەسیفە و ئەو فرە پوڵدارە و وەزعی خاسە بعد لێو دووە دەرکەوت دەمە تەکە و هیوا تا بە ماجرایان بووگە میلیاردی ڕەنتی گرتگە و فسادی کردگە و پولی لە دەساوگە ئەو تەیب حەڵقە لێ دوا پێخۆم منیش لام کرد و لە جواوە ئەو ئاغا وا حەت کە مردمی یەکرد بەر ئەساسە کار وتم بۆ خەیاتی چییە مەرتیکە خۆتۆ جۆرجی و ئارمانی نییە خوت خۆتۆ دیزاینەرە لە باسیش نییە تۆ کێتی هەڵدریا خشتەک جفتەکەی حاڵیت بوو تو قسەکانە من قەشەنگ لێ بدە دەلائلێکە من تێرمیوە ڕەتفعلە حەملەیە مشتی سەخیف بەچە هیوا تا بە دەوڵەتە ئێرانین وا هاتکن جامعەی کوردی نابودکەن و دەم داخن بە ڕوڵە قارەمانەکانە کورد حاڵیت بوو فەهمیت
ئێوە لە نەداشتە بۆ خۆتان دروست ئەکەن، ئێوە لە پێناوە پول و ماڵ و کومد و ماشین وجودە خۆتان فرۆشکە بێوجود بێ کەرامەت. کاورە لە داشتەهای خۆی چۆن حاشاکە خانەوادەی دروست ئابڕووداری شخصیەتە ئیجتیماعی مەردمداری بچووتە واوە منتەقەی جوانڕۆ تا شارە زوور. ئێمە میێوانداریمان کردگن و وای نەخزمەتیانە و افتخاری شەکەین بە قەومێتیان. حالیت بوو ئەمە سەروەتە عەزیمە ئیجتیماعیەکە کە من لە خانەوادەی خۆم دەریافتم کردگەوە گرتگمە. وەڕۆڵەکان و یارانە ڕاپەڕین گشتیان وانە، بچۆ گشتیان وانە، بچۆ کاک خاسمە وەیسی ئەحواڵی پرسە لە کامێرانە گشتی بە گەورەی ناویەوە، بچۆ مناڵەکان قانع و ڕێبوار ناویان پرسە گشتی بە شۆڕژگێرە کوڕە شۆڕژگێر ناویان ئەوات با کرامەت. دەی بچۆ تۆ ناوە خۆت و تەیب و لۆقە و ئەم ساڵە ئەمانە بێرە تا خەڵکی بەحسەیەوە بکە ئێوە کێن کوڕە کێن لەکوێ هاتکەن و سوودە خانەوادەگیتان کێس هەر ئێوە بوونە سەرزەمینە ئێمەتانە وا پێ کرد، هەر ئێوە بوون جەهانە ئێمەتان خراپ کرد. ئەمانە گشتی پرۆژەی یەهودی بوو وایە نەکرد بە ئومەتە کوردی. قیس بکاتەوە لە خۆی تفکا لە خۆی تف بکا لە خۆی. ئێوەم کارتانە کرد، ئێوە و حیزبەکانتان و جامعی مدنی و ئێوە و تحتە ناوە مۆدرنیزم و جامعی مدنی و دەوڵەتە ئێرانی و ئێوە واتان کرد ئەساسە جامعی ئێمەتان شێواند. وا فاسڵەکان لەبین چوو، وا قیاس لەبین چوو. چێ بەرپرس و سەرۆک و ڕەئیس و چیە کە بە خوێنی خەڵک دەوڵەمەند بوون و خوێنی خەڵک ئەمژن شەریفترە. یانێ تۆ ئیستا بەرئەساسە چی لە سلێمانیا دانیشتی و لە پێنجوێ ناپاڵت داگەسە و 50 دانە کارگە دوا لە بەردەسا و 200 دانە ڕامتر بووتی ئەمە خوێنە مەردم نییە چییە؟ تۆوە ئەمسالە تۆ خەریکن ئەیخوان چییە؟ لە ئارەق ناو چاوانتانەوە تێتە خوارەوە لە ئستعداد و تۆ ناتوانانی قسە بکەی مەردی کە دەسە چەپەوە دەسە ڕاستە ئێژێ گومەخۆ جملەیە گەژیست 10 دانە تەناقوزی واتیە دێ تۆ چۆن نەتوانێ منانە بخۆی ئەگەر مەئمور نەکریاگی بۆ نابودیە مەردم و ئەمە شوغڵە نییە و تۆ خوێن نان ناکەیتە ناوە خوێنە مەردەمەوە بیخۆی و ئەمسالە تۆ چی بەرئەساسە ئستعدادتان، بەرئەساسە خەلاقیەتتان، بەرئەساسە ئەبتکارتان، بەرئەساسە چی ئێوە بەمەگەیگن؟ شغڵێکی شەریفە، شغڵێکی مقدسە. باوک تۆ نافەکی جفت کردگە دەی بۆچی چێ یعنی خەیات بوون شەرمە؟ کەسێ باوکی خەیات بێ شەرمە، بەڵام تۆ باوکت بەک بووە شانازیە، باوکت ڕازی نییە تۆ ئەوە بێژی، باوکت ڕازی نییە تۆ وا بیر بکەیتۆ. قەیلە غەڵەتە کرد. اتفاقاً باوکی من وا تەربیەتی کردم کە بە خانەوادەی خۆم و بە ئەسالەت خۆم و بە کوردبوون خۆم سەربەرزوم نەسەر شۆڕوم. خەیلە غەڵەتە کرد. وا گەورەمی کردگە وا سەر بۆ حەج کەسی خەم نەکەم. حاڵیت بوو حیزە کوڕە حیز. خانەوادەی تۆ ڕازی نین، تۆ ئابڕووی ئەوانت بردووە. گیری داوە تۆ ئەگەر پیاک بووی تایە فامیلە تاریک نەبوو. من نازانم کەسێک کە ئاست فکرکردنەوەی ئەو نەزەعیف بێت کەسێک بە پیاو نا من دووبارە تەوزیحیە دەمەوە. تۆ ئەگەر شعور نەبوو بزانی مەفاهیم ئەمە چییە ئەینێن پێ تۆ لێت ناوێتەوە. ئەگەر تۆ نەفەهمی مەفاهیم کارکردیان هەست ئەوەخت نافەهمی فامیلیە زۆڵەمات بەیرە خۆ شتێ خراوێکە. ئەمە نیشانەدا تۆ ئینسانە تاریک ئەندیشێکی تاریک خانەوادەی تاریک فکرە تاریک شخصیەتی کە تاریک لە خۆت داعنی و حەزی پێەکەی کاورای زڵەمات چرامانە معنی هەز لەلای ئێمە هەڵی هەی بۆیە مردم ئەگەڕێت خۆشتەرین ناو بنێنە مناڵەکەی. ناوی بنێ هەڵگورد و ناوی بنێت چوزانم شلێر و ناوی بنێت ناوی شاخ بنێت و ناوی گوڵ بنێت و ناوی تەبیعەتە زیبا بنێت و ناوە سفاتە گەورە بنێت و هەڵی بووی مهمە. نەزانێت چونکە فامیلی تاریکە. ها
کەسێ بە پیاو نەزانێت چونکە باوکی خەیات بووە یان کەسی ئاساوە هاتووەتە ماڵت نانتی خوارەوە تو چۆنی سەر ڕێگادەی بە خۆت ئابوو شێوازە باسی ئەەکەیت ئەوانە بێدایک و باوک با حاڵیکەم من باسە خەڵکیم نەکردگە خەڵکی تێباسی منەکە خەڵکی خۆی منتەسەبەکا بە من خەڵکی ئێژێ من ئەیناسم تەمام ئەمانەی کە ئێژن ئەیناسم نانخۆرە سەرە سفرەموگن هەڵی هەی من نەموتکەوە خەڵکی کێ ئەناسم من ناتکمەگرا بێژم کوڕکیم تا ئێوەمانان حەملە نەکەن نەموتکە لە ڕۆژە ئەوەڵیش ناتکەم بێژم کێم چ کارەم خانەوادەم کێ بووگە لەکوێ بووگم نەموتکە ئێوە حەملەتان کردگە من جوام داگەسەوە کەسی هات کە ئزهار ئاشنایی کردگەوتیسی من ئەیناسم من جێژم منەم کاورا ناناسم من بۆ ناڕۆم ئزهار ئاشنایی بە دیگەران بکەم من بۆ نایژم دیگەران ئەناسم دیگەران بۆ تێن ئێژن من ئەناسن دێ ئەگەر کەسێ لەسەر سفرەی ماڵەکەی خۆیە من لە ماڵە ئەو بووگم و لەسەر سفرەی هەڵساگم و لە ژێرە دەستی بووگم و کارگەری بووگم و دێ با بێ زەحمەت بێ دەهۆی کات دەی تەواو ئەوانەیە کە ئیدعاکەن من ئەناسن کارگەرە من وگن لەسەر سفرەکەی من هەڵساگن و دانیشکن چی ئیرادی کێس دێ کاورا وەختی تێ تۆهمەت هەڵەوەسی من ئەیناسم تۆهمەت دروست ئەکا یعنی ئەو شخصیتێکی مهمە نە داستانی هەست من ئێشێم داستانە بێژم کاورا خۆی وە جوانە خۆیژی من لە ماڵەکەی وگم لە ماڵە ئەوە دانیشتکم فلانە کەس فلانە نەقڵێکی کرد خەلی غڵەتی کرد و خیانەتە کاونسانە بێشەرەفێکی بێکەرامەتە ئێوەگە کەرامەتتان بووە ئەتانوت بێشەرەف تۆ لە ماڵە کاورا دانیشکی نهێنیە ماڵە کاورا نایریتە دەرەوە کاورا ئیتمینانی بە تۆ کردگە توێ برگەسە ماڵە خۆی ئیستا ڕاست یا درۆ مهم نییە مهم سەری وەسە تۆ ئوسول ئەخلاقی جامعی ئێمە خەیتە ژێرە پا دێ کاورا ئەگەر خۆی مرد بزانێت دانانیشێ هەمچین قەوچەیەک گوێ بە حاڵیت بوو من خەریکم تربیەتە ئەژدادە خۆمانەوە بیرە مردم تێرمەوە تا بزانی فاسدین وەکو ئێوە چۆن ئاتگن کەسی غەڵەتە کاڕاتە ماڵی کەسێکی تر و تێتە دەر و نهێنی ماڵەکەیەک جێڕێت پێژن فیتنە و پێژن ئینسانە نادروسە بێدایک و باوک بۆیە خەڵکی نەیاڵێ بێتە نایە ماڵەکەی خەڵکی کەسێ ئەواتە ماڵەکەی کە ئەساسی ئەمنیەت ئەکا سەر سفرەی منان مەکاکە دانەدانەیە گە چوونەتە ماڵی ئەوە ئەی کوتێتەوە بەناو چاوتان کاریگەر من بوو گەندەی چییە با تۆ کاریگەرت بوو بێ با تۆ خاوەن کار بووبی ئەمە بۆ خاڵێکی ئەرێنیە بۆ تۆ تەوەجود کرد نە تەرەف هەڵگەڕیاوە و وتی ئینسانە مهمێکە و وا لە ئەم بریتانیا و تەیبە مەفعول وەزعی خاسە و ماشینێکی بووگە تایبەت و گە و سویچی وە دەساوگە و ئەمانە خەڵکە کارگەرن و من نێمە مەحەلاتە کانسەڵ هاوسا وایوت منیش جواوم داوە حەڵی بووی بۆ بیشارمەوە کاورا بەچکە خەیاتێکی مەفعولی کونی باندە هیواتا بە خەریکە بۆ خۆی کردیتە ئیجتماعی جەمەکات بعد تبقى مأمورية الدولة الإيرانية حكي كان داس نكوت كجرك يعني جامعي إما وادم كت كان من أصله أساسي بين شان دم كوراي دروزين بمستواي هيك بوتش خويرية بكار خلاويكم كرجا نا يلا ما معنا بتشنو فخر بفروشن بس أنا مردم إما بفساد بكيشن نا يلا ما كارف كان أو توهيني كل بحرشي تازة بنابرة كات كسم سرزمينة مجبورة بروح على كيترينجو لبيتزاي وكريكاري بكات توهيني بيان كرت من شوتم خطون لداونينغ ستريتا كارنا كي خونيتنا أو وستمينسترا مرتي كي دروزن الجاهل جمهورية إسلامي ايوي بو فساد هاورغا ايوان ناتوانن لمقابل إنسان قورا بيسن بفساد أتوانن عامل أصلية فسادا إيوه خاص أزان فساد كان قوادي كان بيشرفي كان فاحشي كان قتل كان جنايات كان أوان أتوانن كان بلام ناتوان لبرام برا حقيقتها بيسن أم إتركار إيوانية أقر تو خاون كار بوبي تو أقر نازانم باوكت خيات نبو بي باك بوبي دي بي شرف دي تو قرقت وأمانة بكيت نقطة ضعف لسأل من تو قرقت وأمانة بكيت نقطة ضعف لسأل من دس برقنا ناي مسائل خصوصية منها حكي كنا دوزي قسو امرو لو قتاري ككت عن لايفي كردوة جميني داوة ما مشاهدة كيمن واو شهيدانا يوسينتانا كتا او جميني داو تشكري لباس دار كردو كمامو يبني كشتگا هن خلقي ديگه سلاي بكي ديگه بكرامات
من بۆ بیشارمە تۆ حملەکەیتە منێژی من خەلا ئەم هەسوو شکستم هەسوو ئەوانە و بعد دەرەکەوێ وان نییە و گشتی لەسەر سفرەی من هەڵسیاگن و من وەزم فرە خاسە و ئینسانە فرە محکەمێکم و دەی بۆ ئەمانە بە تۆ بۆ حملە ئەەکەی وا ئەمانە ئەشنەوی ناڕەحەت ئەوی یعنی ئێستا من بکەمەوە تعارف بێژ منە بەخوا وان نییە و دەیتر و قەی ناکاونەوە و حەقیقەتە ولی من نهاتکەمە فدا بە ساکن بێژم تەمام ئەمانە نۆکەرە دەوروبەرە منوگن نەموتکە هیچ وەخت نەموتکە ولی وەختێ کاوراتێ ئێزهارە ئاشناییەکە منیژ ماوە کارگەری منوگە کارگەرموگە ئەیناسم لەسەر سفرەی من هەڵساگە و دانیشتگە بۆ خاڵێکی ئەرێنیە تۆ فامیلت حەیدەری بێکە بۆ نزیک بوونەوە ئەژدادە تۆ لە دەسەڵات فامیل حەیدەریان هەڵبژاردووە هەرچەند کە فامیل لە زۆرێ لە ناوچەکانە بەتایبەتی لە مەجموعەیە لەولادیان مەریوانە فامیل ئەو کارمەند سەبدە حواڵە دایناوە کاتێککە هەڵساون هاتوون فامیلیان داناوە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتی بۆ ئەم لادێ مەرزیانە یانە ئێستا گەرێکی بەرێ بەورەکە بۆ خۆت پاکەکەی تۆ یعنی گەرەکتە بێژی یەگانە بوون تۆ دەلیل لە بەربنە جووبوونە تۆ نییە نه ئەمانە ژێری نەچوون تۆ بۆ یەگانەی تاقانەوگی یەگانە یعنی تاقانە خواوگە باوکە باوا و خواوگە چ کارەوگە بۆ بە ئێوەی ژن یەگانە یی دەلیلە کێزیتر کابرا ئەوتێتی باوە من ناوم ئەحمە و مەحموود عەلیە خۆ زۆڵ نیم فامیل چی دابنێم بۆ خۆم لە هەنجیران لادەیەکە لە مەریوانە ژێری ناچن ئەڵێن کاکە ئیلا نابێ کارمەندەکەی سەبدەحواڵ ئەڵێ بابە ئەبێ ئیلا فامیلێکتان ببێ خەڵکی لادێکەش ئەڵێن کاکە باری خوایە شتێ بنووسە وەڵاویش ئەنووسێ بارخودا ئێستا خەڵکی ئەولادێ هەمووی فامیلی بارخودایە ئەڵێ باری خوایە شتێ بنووسە کارمەندەکەیش ئەنووسێ بارخودا خەڵک ئەولادێ ئێستا هەنجیران لە 190 فامیلی بارخودایە خۆوە نەبێ ئەم فامیلە کابرا خۆی هەڵسابێ ڕۆیشت بێدای نابێ بەڵام بەگەکان لە 199 خۆیان داهێناوە چونکە ئەوان تێکەڵ بوون لەگەڵ حاکمیەتە چونکە ئەوان بەشێ بوون لە حاکمیەت تۆ خێلێ غەڵەتکەم زانیگە هەڵێ هەی بۆیە حەسەن بەگی فەتاح بەک و یەک نەفەری لە بەرامبەر ئەرتەشە ڕەزاخانە ئاوێسێ دەیان دەفع شکستیان پێتێرێت تا ئەکەوێتە کەمین و بە تەوتە ئاگیرێت و لە تاران عیدامیان کرد هەڵیت بوو ئەسڵەن سیستەمی ئاغاوات لەو سەردەما بەشێ بووە بەشێ ئاغاوات ئاغا فەرقەکاتەکە بەگا با بزانی ئاغا زەمیندارە تێگەیت بەک زەمیندار نییە بەک ئەڕواتە ناوە دەستگا حکوومەتی بەسەر منتەقەی خۆی و زاڵوگە بەخۆی وتکێسی بەک لە ژێرە من نەتە هەچ کەسێکانەوەگە هەر کوردێوا لە ژێرە من نەتە هەچ کەسێکانەوەگە بەخۆی وتکێسی بەک خۆی فەرمانڕەوای خۆی بووکە تێگەیت حاکمیەتی دەوڵەتی مەرکەزی بووە تۆ بۆچی فامیل حەیدەری هەڵبژێردراوە بۆت حەیدەریەم بڕۆ تماشای فیلم ئەخراجیا بکە ئەڵێ حەیدەریا پاشان گەشتێ کوتێ بەسەر سینەیە حەیدەریەم ئامادەین ئەم حەیدەریەمە بۆ بە حەیدەری یعنی ئێمە شوێن کەوتووی ئیمامی عەلین نەوەلا خەیرێ غەڵەتە کرد حەیدەر یعنی شێر بە عەرەبی هەڵیوی یعنی شێر تێگەیت وا تۆ فرە حەزەکەی بە هەڵ و داڵ و شێر و داڵە کەرخوەر و فرە حەزی پێیەکەی حەیدەر یعنی شێر بە عەرەبی ناوێکی عەرەبیە تێگەیت چییە تۆ بۆچی ئەگەر خەیات شغڵێ ژنانەست باشە ژنانەست ژن چییە بۆچی ژن لە لای ئێوە واسووکە خەیلێ غەڵەتە کرد من لە حەش پێ نەبوت کە خەیات شغڵە ژنانەست چون خەیات شغڵی ژنانەست شتێک قەشەنگێ نییە بڕۆ سەنەدەکانی بێرە سەنەدە قسەکانم بێرە
قسەوە دەمە منە هەڵمەوەسە وەچی ژن جێگە و پێگەی لە لای ئێوە ئەو نزمە لە لای من کچە گریلایە پێڵاوەکانی لە من شەریفترە لە لای من کچە پێشمەرگەیە پێڵاوەکانی لە من شەریفترە لە لای من سروە سەوڵاوە تا ئەو ڕۆژەی کە بەرەو ئەوروپا ڕێکەوتووە پێڵاوەکانی لە خۆم بە شەریفترە زانم لە ئێوەیش هەزار جار شەریفترە مەحسەن ڕەزاییم باس کرد بە قوربان کاکە هاف ئایگڵز تەواو نایتەوە ئۆ ئەیوبیان پەیمان نەعمەدی منی تر تۆ دەرەکەم بەڵام جنێوتان پێ نایەبوو بە شەرەفم یەک دانێکتانی یەک مەتر درێژ ببێ یەک جنێوتان پێ نادەم ئێوە مستەحەق ئەوەنە دەستان بگرین یارمەتیتان بین چاوەکەم باشە ئەبێت دەستان بگرین ئەبێ یارمەتیتان بین خۆب من گەرەکمە بەرەبەر لە لایڤەکە ئەمشەو تەواوکەم بۆ خاتری ئەوەی ئەمە تەواوکەم ئەیوە مەسەرە یەکێکی تر لە کەسانێکن ناوە ئەم لایڤە بوون دوێشە و من ئەو تیکە وا جمێنی داوە کاورات دانیشت و نەسیحەتی ئەکرد بە عنوانە تەرەفدار هاو مەسلەکیە عەباسی یەگانە بەندە هیواتاب و ئەناسورە بازماندەوە توفاڵەی ئەوانە کە هەنووز خەریکن کار ئەکەن تیکەیەکم لێدا کە جمێنەکانی دا ئیستە تێمە حزورە بە ئیستڵاح ژنێک لە ناوە لایڤەکەیە گوێ بدەن کە چ قسەیەکەکە حرافە جنسیە کە زوو باسی ئەەکەی و برینداری لێی بەیمان خۆ ئەزانم بە گۆشەی دانایسە گوێت دەکەم ئەباسیەکانە دانەی لەوانەیە کە گەرەکتە تاقیکەیتۆ بیهەنێرە تا نیشان بین ئەنحراف جنسیەکە چه شکلیە بیهەنێرە خۆ ئەمە هەر دووبارە مانۆڤری داوە لەسەرەوە گوێ بگرن لەم خانەمە تێتە ناوە لایڤەکەی دوایەوە هەڵساهات بۆ پڕکردنەوەی ئەم خەلەئە پەلاماری ئەموو ئەو ئەدا چوو بوو بە ئەیستە من بۆ خاتری ئەوەی خەلە ئینحرافە جنسیم پڕ بکەمەوە پەلامارە تەواوە تاریخە کوردبازەکانم داگە و خۆیان و حەچی ڕەهبەری کە لە زلیانە ئەو کارەی وا دەوڵەتە ئێرانی پێی نەکریا من بە 3 ساڵەمانەم کردە ناوت توالەت سیفونم کێشا سەریان یەک ئینحرافە جنسی ماڵتان ناواوی دەوڵەتە ئێرانم گشتە هەزینەیە کرد نەیتوانی دانێ منحرفە جنسی بێری لە ئەوەدەی ئەمانە بەربێت و سەیرە ئەم سەقیفە بکەن سەیرە خۆی و سخافەتی و ئەدەبیاتە حیزبەکانی و دەوڵەتە ئێرانی بکەن گوێتان پێ و ئەوە ئێستدلالە ئەمانەسە بۆ خۆی و تەواو مخاتەبینی دەوێت دانیشکن چەپڵەی بۆ لێ ئەدەن جاش جمهوری ئیسلامی ئێستا لەو چوارچێوە و قاڵبە خەریکی ئیهانەکردنە بە هەموو پیرۆزیەکانی ئێم کە ئێمەش نێتی قبوڵ ناکەین تڕکەن تۆچیت مات قبولی ناکەی ئۆکێ ئەوەی سە تەوەجۆتان کرد بە جمێنەکان تەوەجۆتان کرد خۆ ماکەر و فڵان و بیسان و تەوەجۆتان کرد ئاغا مؤدەبەکەی ئەوەڵ وا لە بیرتان ئەگەرێکی و جمێن نەدا و جمێنی نەدا و دێشۆ من جمێنەکان لێدا تەوەجۆ بکەن لە قسانی ئەیکا خاست تەوەجۆ بکەن تۆچیت سوکوسەری ئەو کاتت باش مهری خانم تەوەجۆ بکەن لە میهری خانم پیرە ژنێکە تەوەجۆ بکەن مهری خانم باسە ئوسولە خانەوادە ئەکا و ئەدەب و ئەخلاق و کە مردم بە خانەوادەوە لە پای لایف دانیشە گوێبگرن لە نەوە قسەکردنە خۆی مەرەبیە تربیەت و ئامۆژ پەروەرشی گوێ بگرن هێژە کاکە داریان گیان دوای مهری خان شکر باشی خاتونی هێژە تەوەجۆ بکەن لەم فەسادە جەنابیش وەرەگرم لە خزمەتتان مهری خانم بەسەر چاو کاکە قەندیل گیانیەمە خزمەتت مهری خانم بە تەلەفۆن گیریاگە نەهات کەسە ناوە لایڤەکە کەسێک کە بە تەلەفۆن ئەگیرێ دیارە لە پشت و تەکی یەکتریا قسە ئەکەن هەماهەنگن لە ناوە لایڤەکانیە ئەها کە قسە ئەکا مەوجود نییە زۆر لە بەرنامەکەت لە دەست
دەستدا بەڵام تۆژۆتان کرد ئەمانە هەماهەنگیان کردگە پێکەوە جا با بزانن لە بینە خۆیانە چی ڕەد و بەدەڵەکرێ ئەوە ژنێکە ئەمە پیاەکی ژندار و کەنیشکدارە بزانن بەحسی چیان کردگە لە بین یەکتری و ئەم بێ چۆن قسە بکە تەوەجۆ بکە لەسەر قسانەی ئاخرت بەڕاستی هەروە دووسێ دانیشتم هەبوو حەزم کرد بیڵت هیوادار ئەو کات پەیمانە گوێی لەو شتانە بێ بەعزێ شت فێر بێ چونکو بەڕاستی ئەوە گوێم لێسی مەهری خانم فێرم کە ئادێ بزانە معلمە پەروەرشی دادەی داپڵۆسیاک ئادێ قسەکە پەیمان من جارێکی هەروە بە دڵسۆزیەوە یعنی ئەو لە تاریفی سەلاحەدین ئەیوبی لە پەیجەکەیە چونکو ئەگەر یعنی ئەوەڵین جاشی کورد سەلاحەدین تەوەجۆ بکەن ئەمانە فکرەکەن سەلاحەدین ئەیوبی نقطە زعفە ئێمە سمارتی کە سەلاحەدین ئەیوبی ئایدڵ ئینسانە کوردێک بووی ئێمە دامانیا و فریش بەحسمان نەکرد فرێش نەچوینە ناو زەوایایی یە داستانێکمان مەترح کرد خۆ تەوەجۆ بکە گرتگی پێوە لە خالد عەلیپەنا گرتی بە سەلاحەدینی ئەیوبی و مەهری خانم هاتکە گرتگیە بە سەلاحەدینە ئەیوبیۆ تەوەجۆ بکەن ئەمانە گەرەکیانە لەو سیاسەتە جوولەکە بازیە کە ئێمە متەنەفرین لە گەورەی خۆمان و لە ئەلقابە خۆمان و لە تایتڵە خۆمان مەشاکە منیشێ لە بەکبوونە خۆم قینم بێ خانەوادەم بەکبوون قینم بێ دەی بۆ مەلەکەی بریتانیا حەزەکا بە تایتڵە خۆی ئەی بۆ هاوسا فلۆردە بریتانیا گشتیان حەزەکەن دووکە بەکینگهامە و دووکە فلانە جێگەس گشتی حەزی پێیەکە ئەی چۆن ئێمە حەزی پێ ناکەن وستە ملەتە بریتانیا گشتی دانیشت بە و بزانێ کوڕەکەی مەلەکە ئەو شەوە بۆ زەماوەنەکەی چەندێکی لاگە بە شۆرتەکەی پای ئارایشەکەی مێگان چێ شەکری بووگە چۆن ئەمانیستە مهمە و بگۆ بە بەڵام من دێم تفکەم لە بەکراون دەخوام بێژم من ژێرە بۆ تا هاتگمە دەرەوە تەوەجۆ بکەن ئەمە هەدەفمەندەها ئەمە هەرەوەسەوا جامعی کوردەوار ئەسڵ و ئەساسی نامێنێ مردم گەو جەبێ نازانێت چۆن ڕەفتارکە بەڵام کاورای بریتانیایی بە دووکبوون و لۆردبوون و سەربوون خۆی افتخارەکە هەنووز کە هەنووزە تۆ ببی بە ئینسانێکی فرە مهم لەم بریتانیا مەلەکە بانگە دەکاتە بەکینگام شمشێرێنێتە سەرشان تۆ لە قەبە سەرت پێدا ئەکاتە بەگزەها تەوەجۆکەن ئۆکەی سە گوێ بگرن لە مێهری خانم ئەیوبی بووە من پێم سیر بوو کە کوردێکدا بنیشێ ئەوەندە تاریفی جاشت بکا کە هەزار چەند سە ساڵەوە پێش وەڵا درۆکەی مەرتیکە وەڵا درۆکەی زەنیکە وەڵا تۆ چە و ڕۆژ ئەبیسی خەڵکی باسە جاشەکە و حەزەکە بە جاش و جاشێتیەکە و ئەفکارە جاشانە منتەشر ئەکا و تۆ حیژنایژی نمونونەکەیش ئام ئاغای هەواسە یەگانەی باندە هیواتا بەسە تۆ وای تەکیانە خۆ دە ئێستامە ئەوان فەریبی بوو تۆ کردە بە قسەکەت بشنەفین ینی ئەو قسەی تۆ زۆر ڕاستە کەسێکی وەکو تاکپەیمان ئۆلگوی چەند سەد ساڵی لەوە پێشی کورد ئێنێ دانەیەکی بێعەرزە کە نەتەنها خۆفرۆش بۆ بەڵکو قارەمان وەڵا برا بێعورزە و ڕازەکەی خوا وەکیل کارێ بێعورزانەی کرد سەلیبیونی شکستدا وەڵا برا بێعورزە و خۆی لە پڕێکا بوو بە حاکەمە نیوەیە لە جەهانە ئیسلام ئەرە وەڵا فرە بێعورزە و وەکو تۆ و باوای تۆ و ئەژداد و کەسوکارە تۆ ڕازەکەی فرە بێعورزە و ئۆکێ ئێمە نەمانزانی مەسادیقە بێعورزەی یعنی چی یعنی ئەمە یعنی تۆ نیوەی دنیا بگری پێژن فرە بێعورزەی بەڕاستی بێعورزەی و خوا هەڵی ناگری و فرە بێعورزەی دشمنەکانی ئێمە بۆ مدام لەم فەیسبووکەیە بەڵاویەکانتەوە و نازانم ئەم گروپی ناو گروهی ڕاپەڕین ئێمە تازی کەسێکمان نبینەوە بە ناوی گروهی ڕاپەڕین یەکدانە پاسەر یەکدانە کاری کردبێ لە ئێران ئەم گروهی ڕاپەڕینەکەکان پەیمان لەسەری قسەکە ئێمە بۆ هیچ وەخت نایەبین کە فعالیتێکیان کردبێت یعنی جەماعەتێ هەڵەوەڕن دوور لە ڕووی جەناب جەماعەتێ تێ هەڵدراو ئەم لاولا لە دەوری کۆبووەتەوە خۆوە نەبێ جەماعەتێ مرۆڤی خاوەن زانستی تێگەیشتووی ئەمڕۆیی دڵسۆز لە دەوری بێ جەماعەتێ بە جاشولکە و ئەمە ئەمڕۆیی منزوری خۆشی دەخۆشکێسیە ئەمڕۆیی یعنی ئەوە منزوری ئایدای کەنیشکێسی ئەوە ێژن ئەمڕۆیی ئەمانێژن ئەمان جددم ئەمڕۆییان وا بار هاوڕگە بۆ مردم تەوەجۆکەی دەرکراو لەم لاولاو خوێڕی و دوایەوە لە هیچ کوێیەکە هیچ کەسێ بە هیچ قبوڵی نەبوون لە دەوری کۆبوونەتەوە ئەهێناکە یەک مرۆڤی شەریفم پێ پیشان بە لەناوەوانە یەک مرۆڤ باوەڕم پێ بکەتیایان نیە
مهری خانم بەردەوام بن گوێبیستانی. بەڵێ سپاس دەکەم. بەڵێ من گەرەکەم بۆ بڵم بەڕاستی کەسی وەکو جەنابتان حیفە وەختی خۆ دابنیت لەسەر لۆمپێنێکی وەکو ئەو ئاغا بە مەحزێ ورودی کرد ئەم 2000 دانە جمێنی دا تەوەجۆتان کرد خۆیتر جمێنەکانتان گوێ پێ و ئەم خانەمە بە مەحزێمە ئەم بە تەلەفۆن بیگرێ و لەسەر خەتا ئەو جمێنەکانی ئەدا ئیستا ئێمە بگوین و لۆمپەن ئەم ئاغا کەسێکی فرە بەڕێزە تو سەیرە ئەم منافقیە ئەم دەڵە کۆنە بکەن ئەمە لە حیزەکان ئەسفەهانەکە چەرچە پام دەم ئەمە گوێ بگرن لێ ئەم منافقە وەکو گویا کەرە دێزەکەی ئەو ڕۆژە وا لە بەرامبەریا وێسیا و جمێنی ئەدا ئاڵەت تەناسولی بەلای سەریۆ گیڤەیەکردنەوەوت بۆ جمێنەدەی ئیستا ئەو ئێژێ ئێمە لۆمپەنین وەلێ ئەو بەر لەوێ دەم بکاتە و ئەم کولێ جمێنیدا تەوەجۆتان کرد ئیسە گوێ بگرن لە مەهری خانم هەیمان وەکو ئەم کات هەیمانە چونکو بەڕاستی هەر وەکو لە ئەوەمە وتم من یەکجار لە تێمان لە ساڵ و نیمێکی لەوە پێش فقط وتم ئەم سەلاحەدین ئەیوبیە چەیەکە لێ بۆ ئەوەندە ئێوە مقەدەسە وەختێ کورد بەوە تواوەتەوە هەر یەکسەر دانەیەکەمان بێ هەر خۆشی بوو هەر یەکسەر بەبێ بیرکردنەوە شێری ئەسبابی سەلاحەدین ئەیوبێ بە قودی خۆت و دایکرد یعنی ئەزانیتی بەشەرێکەوە تەوەجۆتان کرد ناوە ئاڵەتە تەناسولی بە ئشتهایەکی فرەوە هاورد وتکیانە هەنەکەی پەیمانە حەیدەری وتکێسی هەنەکەی سەلاحەدین خۆی بوو بڕۆ ئەم سەنەدە بێرە بڕۆ بێشەرەف ئەم سەنەدە بێرە دەڵە کۆن چڕچە پام دەم بڕۆ بێری تۆ فکرت کرد ئەندامە تەناسولی ناوبردننی بەو ئاوتاوە تۆ لە دەمتا تامت داوە لە پابلیکا بەحسە کردی چ مەجبوری بەحسی بکەیەگە وە حرمەت وایە تۆ تەکە عباسی یەگانە لە پشتە پەردەوە هەر باسەم ئاڵەتە تەناسولیەکەن ڕەد و بەدەڵ یەکەن ئیستا هاورتە ڕوبەڕوو وە قسەس من وەڵا قسێکم کرد و ڕۆژی کووتم سەلاحەدین ئەیوبی چی کردگەڵ ئەو هەڵگەڕیا وتین فڵانە چتە سەلاحەدین ئەیوبی وە هەنە خوات و دایکە یعنی تۆ قینە هات دەی بۆ ئیستا باسی یەکەی ترسێر کە مردم ئایژی کورە بێشەرەفە بێ کەرامەتە دەڵا کۆن حیزە ئەسفەهان ئاغا چەرچە پام دەم تۆ خوات خەریکیم قسە ئەەکەی بۆ ئەیکەی بێ شەخصیەت معلومە لە پشتە پەرداتەکە عباسی یەگانە بەحسە چیەکەن کە بە تەلەفۆنی تۆی گرتەگە دیسانەوە تکراریەکاتەوە تەوەجۆکە بێ کرامەت بێ بەشەرێکەوەندە بێ شەخصیەت بێ یعنی سیرکە نەتەنها کەس ئەم کات وەڵا بەرایەمە بێکەرامەت و بێشەخصیەتین ئیسە تۆ ناوەکەی هاورد ئیسە تۆ ئاو تاوێک و قەشەنگ و تەلەفزە کرد و داتە دەر ئەرێ وەڵام بێکەرامەتین ڕازە فەرمووی تۆ ئەوە حیا پێوە نییە بێشەرەفە بێ حیا ئێمانە بەخۆی ئەوە سیاسی بەڵام بڵین سیاسی نییە ئەلکەهۆلیستێکە بڵین سیاسی نییە بەرەڵایەکە بەڵام چی ئیستیەکە ئاتاهولیستێکە منزور دەیتە ئیستە ئاتاهولیست عەجەب من هیچ بەرەڵایەک هیچ بەعرزەیەکم لە هیچ گۆشە و کوژبنێکی کوردستانە نەبینیوە هەروە یەک دەفە تۆ سوالێکی لێ بکەیت بۆ بێ ئەدەبێت جوابت باتەوە یعنی ئەم کات من نازانم ئەلکەهۆلیستە یا موادی مخدرە ئیستفادەکە ناتوانم هیچکەم لەو كحوليست يا مواد مخدرة استفادة كحوليست اوكي داي بەڵام ئەزانم ئینسانێکی زۆر بێ ئەخلاقە یعنی عزیزترین کەسەکانی ئێمە و ئۆلگۆکانی ئێمە لە هەموو حزبەکان شەهیدەکانمانە وەختێ تۆ بێ ئێحترامی بە هەر شەهیدێ بکەیت کاورا تماشاکە حیزە ئەسفەهان گوێ بگرە ئەمڕۆ لوقمانە زۆڵەمات لایڤی کردووە مامۆی من کە شەهیدە کۆمەڵە بووگە وتی پاستار دەستیان خۆش بێ فڵانە کاریان کرد خەڵک تەلەفۆنی کرد بوو وە پەلە پەتر لایڤەکەی پاک کردگەسەوە بێشەرەفە بێ کەرامەتینە بێرە من جمێنێکم داوێ بە شەهیدە مردم بێرە سەنەد بێرە هەروە لە خۆت و تۆ ڕەهاتم نێژە بێری لەگەڵ حزبەکە هەر اختلافێک دەبێت وەختێ تۆ بە ئێحترامی بە شەهیدی ئێمە بکەی ئیتر خۆت هەڵا درۆکەی دەڵە کۆن دیسانەوە بڕۆ مەدرەکەکەی بێرە لە خۆت و قسە فڕەمەدە تو بووی تۆ قەیماخ
شکلکە تێکەن بوو شێوێنن داپۆسیاک ئەڵێ من خۆفرۆشم خۆت ئەڵێ من جاشم نەلازمەکە من پێ بڵم تۆ جاشی من نەلازمەکە تۆ زەحمەت کێشی و واقعا فەیسبووکەکەی خۆت خراپی دابنیشی لەسەر بێ ئەخلاقی کەسێکی و کاک پەیمان دابنێنی ئینسانە خۆی معرفی کردووە بە دنیا من تازە هەر کەسێک تۆ دەویدانی هەبێ نەمبیست بوو نەمبینیوە بەڵە وەڵایە و کاک پەیمانە بەعزی لە قسەکان چی حەقات دانێ لە میێوانەکانی جەنە بتوتی کاک پەیمان قسەزانە ڕاستەکە قسەی ئەوەی کە هەتاوەرە جنوب لە دەمی دێتە دەرەوە هەتاوەرە بێ ئەخلاقی بەنسبەتی وەڵا برا ڕازەکە ئیستە تۆ دەمە خۆتت مزەیەن کرد بە تامە شیرینە ئاڵەتە تەناسڵیە مەردانە ئەویش لە نەوع سەلاحەدینی وەڵا برا ڕازەکەی تۆ ئەشەو بیلا ئێوە فرە با حرمەتن هەر شەرم دا ئەتگرێ فرە مرۆڤی کورد و شەهیدی کورد و حزبەکانی کوردە ئەڵێن بەڕاستی ڕاستەکە ئەم فاحشە لە ئینسانە کورد و شەهید و کورد وەمانە قەرارە دفاعکە ئەم فاحشە تەوەجۆکەن زۆرە ئەو قسانی کاک پەیمان بە کوردەکە بۆ ئۆرگۆکانی کوردەکە هیچ بە شەرێک نایگا ئەو شتانە شاید بە ئەو میهمانی تۆ ئەرزشی هەبێ بەڵام بۆ کەسێکی وەکو من بۆ کەسێک خانەوادەی شەهید بێ کەسێک کە خۆی فعالیەتی سیاسی کرد بە کەسێک کاک پەیمان بۆ زانی کە تەجاوز بە هەموو مقدساتی تێدا کەرە بابە تو تەجاوز خەیلی حەلش و دەست بوت تو خانە پیانە ماگە بڕیاگی یەک تەقە پێ بکەنە تەقیتەوە خانە پیانە ماگە ئارە وڵاونە فعالیت سیاسی کردگە داپۆسیاگی من ئەو قسانی تۆ ئەو قسانی ئاخرتم زۆر پێ جار لەبوو دەمت خۆش بێت تەنها ئەو قسانەی ئاخرەیە زانی کامە بوو جمێنەکان بوو تڕکەن و نازانم چی و خوێڕی و کوژم و فڵان و ئەو قسەکانی زۆر پێجالە بوو لە قسەکان ئێمەی پێجالە بنیۆن و خوێڕین و بێتربیەتین و تەوەژۆتان کرد لە منافقی و درۆزنی و فاحشە گیامانە ناڕەحەتەکەم ئەوەیە کە ئەباس تمشاکە جامعەی ئێمە جامعەیەکی مەردسالارە ئێمە خۆمان ئەڵێن هەر کامێک لە حزبەکان و هەر کامێک لە ئەندامی حزبەکان ئەڵێ ئێمە ئەبێت لەوە دوورکەوینەوە کە جامعەی مەردسالاری بەکارهێن ئیستفادە لێکردن و ئۆلگۆکانی لەناو ژیانمانە بە لایفا ئەبینی مەسەڵەن باکەسی دایکتوانێت قەزام بخانە حەرچیە خوا کەس و ئیل و ئەشەتی بیاوی میترا بۆگەن پارلەمانتارێکی سوئێدی بێ ئەوە بڵێ ئیسو چەپەڵ سەوری کە پارلەمانتارێکی ئینگلیسی بێ ئەوە بڵێ یعنی من تا ئێستا چەند ساڵ لەم ئەوروپاژیان یەک پارلەمانتارم نبینەوە بە پارلەمانتارەکەی مخالفی خۆی بڵێ دایکتوانێتم لێ ئەم کات پەیمانەکە شەو ڕۆژ دوو لە ڕووچناکان چێری کرۆتە دەسێ و هەر هەڵگە خولێنێت چه شخصیەتێکی هەیە هاوڵا برا درۆزن بێ شەرەف ئەگە من دەفعێ ناوە ئەو عزڤە شەریفە وا تۆ بە ئاو تاوی خەیتە ناوت دەمە ئاو ئەکەوێ هاوردوێتم بڕۆ یەک سەنەت بێرە کە من یەک دەفعە لە ناوە نایڤەکانمە عەلا ڕەقمە ئەمەیکە کاورا حملەی شخصی پێم کردەگەوە من جواویم داگەسۆ ناوە ئەو عزڤە شەریفە وا لە دەمە تۆ داناکەوێ هاوردوێتم بڕۆ بێری دەڵە کوۆن چڕچە پامدەم پامەزانی چییە؟ پام ئەو یارۆسەوە دەمە کۆرەی ئاسنگەریانەدا ئەها چڕچێکی ئەس درێژەوێتەوە تۆ دەمە ئەوەنە پیری خۆسی بووگەسۆ چڕچە پام هەڵی هەی ئەوا جەم و گەسەوەنە پیرۆگی بیکێشن نیو متر دەمتە داڵا حەیز داڵا کوۆن دەی تۆ ئیستە لە حوزورە مەردمە ئەم عزڤە شەریفە و ئاو تاو تێریتیە سەرت دەمت و هەر تکرار یەکەیت و ئێژی من گرتگ مەسە دەسۆ دەی بێرە یەک نمونەی بێرە داینێ کە من گرتگ مەسە دەسۆ قبولی لێکم بچۆ داینی لایف کەرە و داینی فۆمۆنیست چ کەرامەتێکی یعنی بەڕاستی کاک پەیمان وەڵا برا من کەرامەتم نییە ڕازەکەی وەلێ تۆ تێریتیوە دەم تاو بۆ تۆ تەبیعیە مەڵە هەمە دەرمانە زامە ئەرێ وەڵا بۆ تۆ تەبیعیەوە تۆ ئەگەشیت و من کبێ کەرامەتەوە ڕازەکەی وەلێ نایریتی یەکدانە یەک سەنەت بابەتە ئەمە نایری کردێتەوە بۆ ئەوەی دەم کوتێکی بێتەوە بەڵام بەڕاستی لە دوای ئەم لایفە یەک دێقەوە هەلوکردن لەگەڵ
باش یعنی کەسێ بڵێ کەوتم مهری ئەزانی دەردەتەوە لەکوێ ئێژێ فەرمانداری چووە پاوە دەورەی شا ژنێ زەریفی بوو پاوەیش هەر تاریفیان کردو لە زەریفی ژنەکە کاورا وەختێ باری کردو لە پاوە وتی و ژنەکە وتی و خەکت و سەرتون فقط بەلەدین تعریف بکنین وا دیارە تۆ فشارەکە لەوێ پێت هاتگە بۆیە هەر تامیە دەیتۆ لە دەمتا و ئێژی دێخەوەرێن نیە و دەی چی بوو دێ ئەمەکەی تێن و هەر تاریف ئەدەن و منزورت ئەمەسە ماتەڵی لێ باوە کارە ئێمە نییە و بچۆ لە هەواز دەسەکەوێ ئەگەر بیوێت ئەگەر بیوێ حاڵی بووی دەڵا کوهن سێمە بێکەرامەتی وەرێ تۆ ئاوە بەو ئاو تاوە تێریتی و ئەیوەیت و دەفعەیە نەدوو دەفعە دایکە خۆتیشی و بێبەش نەکرد لە دەرمان خوارکە فەرقی ئەوە لەگەڵ جمهوری ئیسلامیە چییە؟ وەختێک کەسێک ئەڵێ ئەو هەموو شتێک ئەم کارپەیمانە لەسەر ئەم فەیسبووکە وەڵام دانێ هەر پێمادانێ لە میوانەکان بوو خانەوادی محتەرەمە خانەوادی محتەرەمە وەڵای منەکە مناڵی وەکو کارپەیمانم هەر بێ هەر جنێکیش بۆ خۆ محتەرەم بم مناڵەکەم فڕەدم هەر نەشی بینم یعنی خانەوادە چ ڕەبتێکی بە کارپەیمان ئەی وەڵا برادە تو مناڵێکی وەکو منە بێ عیبە لاوە داوەش یاک دوور لە من تۆ خەیلێ دەڕی دەیوا لە حەسرەتە ئێجێ تین و هەمیشە ئاوی وا لە بیرە تۆ ئیستا هاتی بە ئێمە وتە ئێمە بێڕێزین چون ناوە ئەو عوزڤە شەریفە تێنین کە نایرنی درۆەکەی وەلێ خۆت دوو دەفە قەشەنگ و ئاو تا بۆ هاوردت و ئیستێمە بێ شەخصیەتین و تۆ فرە با کەرامەتی و فرە با شەخصیەتی و دەڵاحیز یا بەرعەکسەکەیگە کاک پەیمان بۆ خۆی محتەرەم بێ خانەوادەکەی نامحتەرەم بێ بە کاک پەیمان چ ڕەبتێکی هەیە ئەم بەشەرە بە نەزەری من هیچ من نە ئەڵێم خۆفرۆشە نە ئەڵێم موادی مخەدرە ئیستفادەکان نە ئەڵێم ئەلکەحۆلیستە هیچ کام لەوانە من ناتوانم بڵێم هەیە یانی بەڵام ئەوەی کە معلومە ئەمەلی لە هەموو ئەوانە خراپترە قسەکانی لە هەموو کۆوەڵا برا ڕازەکەی ئەمەلی خراپترە ئەم لامەسەوە تەحریکەکە ئەنجامی نادا منزورت ئەوەسە دەڵاحیز ئەمەلی خەیرێ خراپترە سەری ئەم کاورای کاولەکە هاتکەمە و بێتەربێتین و ژن و مناڵ دانیشکە و قسەکە و خۆی ژن و مناڵ دانەنیشکە و ژنێکە و دڵە کۆنێکە و نەشەرم و نەحەیا و یەک نە دوو دەفعە فڕێ دات و ئاوتا بوو ئەمەنە دار و دەسێ ئەمانە ئەمەنە ئەو قسانە ئەوەی کە ئەلکەحۆلیستێکە بۆی هەموو کەسێ پێی وایە ئەم بەشەرە ئەلکەحۆلیستە ئەو قسانێک کە ئەوەی کە دراگیستێک ئەیکات بۆی پێن هەموو کەسێ پێی وایە ئەوەیە جا ئەی تۆ چیستی پینسیستی کاکیستی تۆ چیستی ئەو قسانەکەی لە دەم تۆ هەرتێتە دەرەوە تۆ کامیانی کاکیست وەڵا نەمانزانی و ئێحتیادی هەزەویش مەسرەفیەکەی دیلدۆیستی تۆ چیت ئەوە کارتی ئێمە کحلیستین و دراگیستین و ئەمانە ئەی تۆ چیت باسە کرد خۆی من بە نەزەرم ئێستانی کە کارپەیمان کە خۆی بە کوردە زانێت ئەگە گەرەیکێتی خەڵک قسەکانی قوبەکە نابێت بەو جۆرە قسە بە خەڵکان نابێت بەو جۆرە بە تەقەت وەڵا خۆ دیکتە بازارمان گەرمە و خوا بازار با و شلوقە و ئێوە 50 دانە پەیجە فەیسبووکی فڕێ ئەدەن و تەبلیغاتە دنیاکەن و هەفتەیە دەفعەیە وەختدا ئەنین و بینەرتان ناوێت و 4 نەفەر 20 نەفەر تێرنە ناوە لایڤەکەتانی یەکتەنە قسەکەم ڕازەکەی و بازارم کەسادە و خوا هەڵی ناگرێت و دانێ داپۆسیاگە چڕچە پامدەمە حیزە مشتاق بە عوزڤە شەریفە تەناسۆڵی وەکو تۆ نایارم بازار گەرمی بکەم لە پشت و خەریکۆم لەگەڵیا باست چی بکەم و باست چی نەکەم ئەجە سادی خەڵک بێ ئەحترامی بدات بەڕاستی من ئەو شتانە هەر وەکو وتم لازم نەکە ئینسان ناوێتی خاصی بۆ بدۆزێتەوە بڵێ ئەم بەشەرت چییە بەڵام ئەتوانێت هەموو ئەوانە بێ بۆ قسانە کە ئەیکا بۆ خۆی لەسەر فەیسبووک بێەوە یعنی من سەلاحەدین ئەیبێ کە کەسێک ئەزانی تۆ تووشە چی بووگی تۆ تووشە جنونە گاوی بووگی ئێژێ ئۆستادە دانشگا پرسی لە شاگردەکانی ئەری ئەزانن گاکان بۆ تووشی جنونەوەن تورکی هەڵساوە وتی ئۆستاد منە شما میپرسم
من از شما میپرسم اگه کسی روزی 4 دفعه مماهات به ماله سالی یه بار باید سکس بکنه جنون نمیگیری؟ تو دقیقا توش اوه بویی. توجه که وقتی تحریکات فرز امکانات کمه كاوري كاول سلاح الدين ايوبي نبغى يسكر دعوه بالبختابو وشي ابي سلاح الدين ايوبي كم بقولقو بلام قريلا كان كم بقولقو خون بلام فيش مرقه كان كم بقولقو دبيكو ألقو خود أوان يكردك تسو ألقو لدمو تيتا درو يقل دواياك دبيكو ألقو كي دستي قرتك بيكو ألقو أوس دابروسياكي بويان و ألقوك أوانن پرچۆڕەکان و باسەنخڕەکان و بەرێخوا دەدەم و دەسە ناکەوێ بەرێخوا بدەی ئەچ دەردەلیلەکەی ئەوەسە حەبیکەوە وەڵا برابیکە کێ دەستی کردکە ئەوەنە کوبانی بکەوە ئولگو تا گیانە دەردێ دەبیکەوە ئولگو دیتر ماتەڵێکی من بەرەم پێت گرتگە 1400 ساڵەوە پێشاتووە هەموو منتەقە تەجاوزی بە هەموو داعش ئاسایی تەجاوزی بە هەموو منتەقەی خاوەنیانە کردووە ئێستا وەڵا برا تۆ لە تەجاوز قینە نایەت و درۆەکەی ئەوە نییە گریلا ئەکەیتە ئولگوت و نادیا مراد حەزی پێەکەیت و دەی تۆ درۆکەی وڵا تۆ حەزەکەی بە تەجاوز مشکڵە ئەمەسە بۆچی نۆبە لە تەجاوزە پێی نادەن دیلدۆی تەلایی ئەرێ ئەم خەڵکی ئێمە ئەوەنە بەدبەخت و داماون ڕوو ئەکەن لەو شوێنەوە کە مەحەمەد هاتووە نوێژی بۆ بکەن بۆ من نەچم قیبلەکەم کۆبانی بێ بۆ من نەچم وەڵا برا ئەمە قیبلەی موسلمینی گۆڕا کردی ئەو کوبانی تەوەجۆت کرد تەواو مردم ئێمە ئەحمەقن و ئەڕۆن و لوەکەنە قیبلە و نوێژەکەن و بێ قیبلەتان کەنە کوبانی تەواو قیبلە چەرخیاوە تەوەسۆتە باندە ئەباسە یەگانەیە هیوا تاپ قیبلە کردیاوە کوبانی قیبلەکەم قەندیل بێ بۆ من نەچم قیبلەکەم دانێتر لە هەر حیزبەکانی بە شۆڕشی کردووە بۆ دابنیشم ئەوانە وەڵا برا ڕازەکەی خەڵکی موسڵمانی کوردستان گشتی ڕوو بە کۆی سەنجەق مەقەڕە حیزب دموکرات قیبلەیان نوێشکە نەزەرت چییە وەڵا برا بۆچی لێکە وەڵا من جێژم بابیکە ئەی نسبەت بە ئوردوگاکەی سەیبراهیم چی ئەو فرە مقدەسترە ها ئومورە مشەشعانەی تەعالی فرەتیا کردە و شتانی وا تۆ حەزیەکەی واتیایە وەڵا برا ڕازەکەی خێزکە بڵێ ئەمانە بێکەرامەت ئەمانە بەشە سەلاحەدین ئەیبی چووکو گەورەترین جاش بۆ من پێ بەئۆل بوو یعنی من نازان ئەو بەشەرە مهریە داپۆسیاک تۆ ئەسە نازانی کەلەمەیە کەرامەت دیگنیتی یعنی چی بعد نازانی ئەم دیگنیتیە تۆ چۆن معنیەکەی تۆ کەرامەت داینانی لە دەم عزیزم تۆ هەر وەختی فێرە قسەکردن بوویت و زانیت کەلەماتێک کە بەکاری ئەوەی بە مەخرەجە فکریێت و ئەخوا ئەو وەختە بەکاری بووە هەڵێ دە ئێستام ئیدە هەڵەپەڵەوە لە زەهنت تووە چی بوو کاکیزم ئەم کاکیزمەوە لە زەهنت تووە بەم دیگنیتیە ناخواها ئەمە سوارە ئەوە ناوێت ها بابزانیت داپۆسیاک پەیمان ناکەم ئەو لەوانەیە مەعمولیەتێکی پێدرا بێ خەڵک بەم زۆرە بێ ئێحترامی بکە بەڵام کەسانێکی دیفاع لەوەکەن بۆ من جێگای سوالە یعنی تۆ بەچی یعنی معیاری ئەو بەشەرێکی دیفاع لە کات پەیمانەکان یەک دقە لە لایڤەکە بڕۆ دەرەوەرەوە بەڵێ مەهری خانم بەڵێ لە هەری هەرە ئەو قسەکانە بۆتم باکانێ منش زۆر سپاس وەڵا برا بە تەئیدە قسەکانی تۆ باکانی و با منیش بیم قسە بکەم و هاتوو دوو دەفە تامە دەمی داوە و خاس فەزاکەی معەتەر کرد بە عەتر و شەمیمە ئاڵەتە مقەدەسە تەناسولی بۆ ئومەتە هەمیشە دەرسەحنەیە تەرەفدارە کوردبازیە هیوا تاپی خۆدیتان معەتەری کرد فەزاکە معەتەر بوو ڕۆحانی و بوو قەشەنگ و قیبلەکانیش گۆڕیان و کوبانی و حیزبی دموکرات و کۆمەڵە و خەندیل و قیبلە گۆڕیان کۆلە تابێتم قسانی ئاخر چونکو من لە ئەوەڵە نەبووم بەڕاستی هەموو قسەکانتم قبوڵە
بە ئیزافەی ئەوەی کە بەڕاستی وەختی خۆتی پێوە هێنمەکە و خۆشتی پێوماندمەکەچن باشە دەیدا پرۆسیاک دەی تۆ ئیستە وتە قسەکانی ئێمە قبول نەوگە بۆ خاتریەوەی ئاڵەتە تەناسولی حواڵەت کریاگە کە درۆ ئەکەی سەنەدیە نییە خۆ دە ئیستا عباسی یەکانە هەر لەم لایڤە ئاڵەتە تەناسولی گیڤەی ئەکرد بە لای سرە یوزەرەکانیە هەڵی بووی بەر لە تۆیش خاست تۆی غوسڵدا لە ناوە یەک مشت جمێنە بعد تو چۆن لەگەڵ گشتیان موافق بووی ئەی بۆ تەکە و ئاڵەت تەناسولیە موافق نەوی لەگرا یەکتە وەکو شتێ ئەینەکەی ئەو واقعیترە زووترە گاتە دەسە هەنەکەی ئێمە خیاڵیە و وەهمیە و دەسە ناگری دروسە کامیانە چۆن تەکە ئەوە مخالف بووی تەکە ئەمە مخالف نییەی هەر ئینسانێک دابچە قسەکانی ئەوان تیکرار کاتەوە بەبێ ئەوەی خۆی ئاگات لە خۆی بێ ئینسان ئەو شتانە بەدڵ ئەگرانی چ لازمە کە ئینسان مثلا دابچێ لە لایفەکە بڵێ وەڵای ئەوە واکم لە ژنەکەت و ئەو واکم لە کوڕەکەت و نازان ئەوە یعنی ئەم شتانە بەڕاستی هەروەکو من لە تاریخا بۆ منی بجێڕنەوە ئەم پەیمانە پێ بۆ من بێردن یەک دانە پارلەمان لەم دنیای ئوروپا هاتبێ بە مەخالفەکەی خۆی ئەو شتێ وتی بێ دەی هەزار دانە ئینتقادان لەم وڵاتانە هەیە ئەڵێن کاپیتالیسم و ئەڵێن ئەوان هاتن ئێمەیان وا لێ کردووە دەی تۆ نابی بە نمونەیەکی جوان بێ خەڵک قەدردانی پێ بکات ئافرین زۆر سپاس مهری خانم خولێنی ئەکەی بەهین ئەمە ئەکەی بینە وەڵا چێریشت موبایل من پێمان دەنیتە بۆیەکانی ئەوەندە ناوێت ئەوە تەواو و تەشخیصیدا من نیمە تۆژوتان کرد دەفعەتر و ئەم خانمە تامە زرۆە کاکیزمە دەفعەتر ناوی هاورد و حەزی پێ کرد و لۆدا حکمی داوتی ئێمە نیمانە و پێم وابێ ئەم تەشخیصی خاسە ئەمە زانی ئەم کۆنەس کۆنە کارە حاڵیەسی و ئەم وەزانێت ئێمە نیێسمان تۆژۆتان کرد ئەمە لە حزورە مردمە و بۆ مردم خەریکە قسەکە و ئەمانە هاتکن جریانە ڕاپەڕین بەنە بەرن نەغد و ئەمانە هاتکن لە پشتە احترام و محتەرەمی و مردم و کەرامە تا قسەکەن مشتی فاحشەی دەوڵەتە ئێرانی پێم وابێ نیەتی و خۆ نییە و ئەوانە ئینسانەکە کەمبوودێکی هەبوو مدام لەسەری قسەکە گەلێ مەمنونم بەڵێ ئەوێکی وتی ئینحرافە جنسی هەز وا باوکە ساحێ و حیزبەکان و دەوڵەتە ئێران و جوولەکە و گشتی دەراوردگە ئەمە کی وتی پێم وابێ نیەتی بۆیە واکە تەوەجۆکەن تەشخیصە ئەوێکی شتێتر و تەشخیصە ئەمێکی شتێتر و زۆر سپاس دەکەم زۆر سپاس خۆپ لایڤەکە ئەمڕۆ تەواو بوو من ئەمڕۆ حاڵم باش نەبوو سەرما خوردێکێکی خراپم گرت بوو من معزەرەتم ئەزەگەر دەنگێکی نەشازی تیا بوو هیچ بەرێکی پێ نایگیریا ئللا ئەوەی کە من بمتوانێ خۆم سایکەم کە ساف و سوفی کەم وەلێ خۆب بە هەر سوورەت ڕێگەیەک نەبوو وە کارەکەیش دێر ئەکەوت ئەمچێ کە من گەرەکم بۆ ئێوە مشەخەسی بکەم وە لە قسمەتە دووەمە ئەم لایڤە بۆ ئێوە دەرکەوت دیسانەوە پارادۆکسەکان دیسانەوە تەناقوزاتە مختلف لە شارڵەتانیە لە دروزنیە کە معلوم نییە گەرەکیانە چی بێژن فقط کار ئەمەسە کە تۆ خەفە بکەن تەخریب بکەن بعد دەستاویزە ئەمانە فعالیەتهای کوردبازی حیزببازی شەهیدبازیە و حەچێکیان نێوە دەسەوە بعد چووگن لە پشتە حرمەت و ئەدەب و ئەمانە وێسیاگن بێ ئەدەبترین بێ کەرامەتترین بێ حرمەتترین و ئوسوولەن خۆیان مستاقە بارەزە جمێنن تەوەجۆ ئەکەن ئەمە چی بۆ ئێوە دەرەخات ئێمە بۆ ئێوە دەرەخات پرۆژەیە هیواتاب فقط ئەوە نەبوو کە ئیدەیە مردمە ئێمە بکوژن کە پێکاکا گەورە بکەنەوە بەناوە پێکاکا بەڵکو قرار بوو تەمامە جامعە قڕۆڵکەن قرار بوو فەساد بێرنە ناوە جامعە قرار بوو ئیرادەی ئینسانە کوردی ئینسان ئازادە کوردی لێ بسێنەوە قرار بوو مقاومەت لە مردم بسێنەوە مقاومەتە ڕۆحی ڕەوانی بسێنەوە بیشکێنن هەلپەرست و پولپەرستیان کەن بیان کەنە کۆڵبەر بیان کەنە لەش فرۆشە توریست بازە خەدەماتە توریستی بیان خەنە داوە ئەم حیزبانە بوون و هەوێنە ئاگرە ئەم حیزبانە تەوەجۆ ئەکەن ئەمە کارێکە کە ئەمانە ئەیکەن کە ئەم فەزا بێڵنەوە و لە بقابڵ ڕاپەڕینە کوردەوارە سەربەخوا ئەمە دەوڵەتە ئێرانی بوو هانەیانە ئەدات تا تەحریکاتە خۆیان بووە نەبەرەوە بەڵکو لەم فەلانجیزمە بتوانن دەمە ئێمە دابخەن و ئێمە بڕۆینە دواوە و بتەزین و بترسین مشتێ حانەقە ئۆغدەی ئەمانە
سەرکەوتوو بوون لە جێبەجێکردنە فەساد، سەرکەوتوو بوون لە بە فەساد کێشانە جامعەیە کوردەوارە، سەرکەوتوو بوون لە ڕانتەکان وا دەوڵەتە ئێرانی دایپەیان و ئەم فەسادیانە دروست کرد تا ئەمریکا سەدە گەورەی ڕاپەڕین هاتووە لە بەرامبرە تەمام ئەمانەوێ سیاگە. ئیستا پەلە قاژەکەوە دەوڵەتە ئێرانی تن یەک لە دوای یەکتری خەریکە حەملە ئەکەن بە یارانە ڕاپەڕین و مەتنە ئینقلابی ڕاپەڕین کوردەوارە سەر بەخۆ. ئەمە بەشێکی تری ئەمێنێتەوە کە من بەیانی ئەگەر وەخت بکەم سایەکەم تەحلیلیان کەم. لایەوە خۆش.